سەرنج و پێشنیارەکانمان دەخینە ڕوو بۆ پێشخستنی بواری پەروەردە هەروەها ئەو پرۆژە یاسایی لەلایەن پەرلەمانی هەرێمی کوردستانەوە پێشکەش کراوە. خوێندنەوەی یەکەمی بۆ کراو لە داهاتوودا خوێندنەوەیەکی تری بۆ دەکرێت. هەمووان پێکەوە بەشدار دەبین بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە تێروتەسەلکردکەین. سوپاسی هاتنی هەموو لایەکتان دەکەین و دەستخۆشیتان لێ ئەەکەین کە لە کاتی خۆتان بەخشیە ئێمە. وتەی بەخێرهاتن و کورتەیەک لەسەر تیمی پەروەردە لەلایەن بەڕێز جیهاد محەممەد پێشکەشەکرێت. داوا لە بەڕێزی دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. ئامادەبوانی بەڕێز خوشک و برایان بە ناوی تیمی پەروەردە و ڕێخەرانی ئەم چالاکیە و ڕێکخراوی ئازادبوونەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەین. هیوای ئێوارەیەکی خۆش و گفتوگۆیەکی بەسوودتان بۆ دەخوازم. ئامادەبوونی ئێوەی بەڕێز نیشانەی خەمخۆریتانە بۆ پرۆسەی پەروەردە و خوێندن و بەرەو پێشبردننی ئەم پرۆسە گرنگە و بەبایەخە بۆیە دڵخۆشین بە ئامادەبوونتان. بەڕێزان وەک دەزانن پەروەردە بەناغەی هەموو گۆڕانکاریەکانە. هیچ بوارێک لە بوارەکانی ژیان نەیتوانیوە و ناتوانێت پەروەردە وەلا بنێت و کردووی بخات. هەر بۆیە لە هەر وڵاتێک و دەوڵەتێکی پێشکەوتوو بپرسی ئێوە چۆن گەیشتنە ئەم ئاستە پێشکەوتووە، چۆن توانیتان دیموکراتیت فراهەم بکەن و بیکەن بە کولتور و ئاکار و مۆراڵی کۆمەڵەکەتان، چۆن توانیتان هاوکێشەی نێوان ستەمکاران و ستەملێکراوان هەڵبۆشێننەوە و ستەمکاری بسڕنەوە، چۆن توانیتان گەندەڵی بنەبڕ بکەن، چۆن توانیتان کێشەی جێندەری بە فراهەمکردنی یەکسانی لە نێوان ژن و پیاودا چارەسەر بکەن، چۆن توانیتان ئابووری و داهاتی وڵاتەکەتان ئەوەندە بەرز بکەنەوە کە هیچ کەسێک محتاجی کەسێکی تر نەبێت، چۆن توانیتان کارێک بکەن کە منداڵەکانتان لەسەر شەقامەکان سوڵ نەکەن، گەورە ساڵەکانتان وەک ئێستای کوردستانی ئێمە و عێراق نەکەونە سەر جادە و دەست لە خەڵکان نەکەنەوە، چۆن توانیتان کۆمەڵەکەتان بکەن بە کۆمەڵێکی مەدەنی و مۆدێرن لە وەڵامی دەیان پرسیاری وادا دەڵێن لە پەروەردەوە دەستمان پێکرد. چونکە پەروەردە بناغەی هەموو پێشکەوتنەکانە. پەروەردە دوو دیوی هەیە. دیوێکیان پەروەردەیەکی نەریتی کۆنەباوە کۆمەڵدا دەڕزێنێت. دیوی دووهەمی بنیادنانی هەموو پێشکەوتنیەک و خۆشەویستی بۆ نیشتیمان دروست دەکات و زەوینە خۆشکەرە بۆ هەموو جۆرە داهێنانێکی مرۆیی و زانستی و معریفی. بۆیە بە بڕوای ئێمە سیستەمی پەروەردەیەکی باشی سەردەمیانەی دیموکرات لە دەستوورێکی باشی دیموکرات باشترە. پەروەردە ژیان هەر بە پەروەردەیەکی باشی دیموکراتیانە دەتوانرێت ڕۆڵەکانی گەلەکەمان لە توندوتیژی دوور بخەینەوە. پەروەردە بناغە و بنەمای هەریەکێکمانە کە مرۆڤبوونمان تیادا دروست بکات. وەک پاڵۆ فرێری دەڵێت ڕاستە هەمومان مرۆڤین، بەڵام هەمومان مرۆڤبوونمان وەک یەکتیانە. ئەوەی کە مرۆڤبوون لە هەموماندا دروست دەکات، ئەوەی هەمیشە ویژدانمان بە زیندوی دەهێڵێتەوە، ئەوەی دوورمان دەخاتەوە لە گەندەڵی، ئەوەی وامان لێ دەکات کە حکومڕانە خراپەکان قبوڵ نەکەین، ئەوەی یەکسانی و دادپەروەری دەکات بە کولتورمان، ئەوەی زانست و معریفەمان دەگەێنێتە ئاستی بەرز و باڵا وەک کۆمەڵە پێشکەوتەکانی دنیا، ئەوەی بواری ئابووری و تەندروستیمان پێش دەخات، ئەوەی لە ژیاندا ئاسوودەمان دەکات، ئەوەی وامان لێ دەکات ژیان دۆست بین نەک برد و پەرست، ئەوەی ئازادی و ڕزگاریمان وەک چین و وەک نەتەوە بۆ فراهەم دەکات. هەموو ئەمانە بە پەروەردەیەکی باشی پێشکەوتووی دیموکراتیانە و سەردەمیانە دەکرێت. پەروەردەیەکی سەردەمیانەی دیموکرات بەدیهێنەری ڕزگاری و ئازادیمانە. بەڕێزان، ئالەم سۆنگەیەوە ئەم تیمی پەروەردەیە و ڕێخەرانی ئەم چالاکیە دروست بووە لەسەر داوا و بیرۆکەی یەکێک لە ئەندامانی ڕێکخراوی ئازادبوون بۆ بنیادنانی پرۆژەیەکی پەروەردەیی وەک لە دەستپێکە ئاماژەم پێدا پەیوەندی کرا بە کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵناس و شارەزای پەروەردەی سەردەمیانەوە.
دەیان لەو مامۆستا و کۆمەڵناس و شارەزایانە هاتن بەدەم بانگهێشتەکەمانەوە بۆی بە پێویستی دەزانم بە ناوی خۆم و ڕێکخراوی ئازادبوونەوە سوپاسی بێپایانی یەک بەیەکی ئەم تیمە دڵسۆز و لێزانە بکەم. بەڕێزان، من بۆ خۆم لە چەندین تیم و ڕێکخراوی مەدەنی و سیاسیدا تا ئەم تەمەنەم کارم کردووە. لەناو هیچیاندا بە ڕێکخراوی ئازادبوونیشەوە هێندەی لەناو ئەم تیمەدا ئاسوودە بووم، ئەوەندە ئاسوودە نەبوو. هەڵبەت ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم تیمە ئاکارێکی بەرزی پەروەردەیانە و ئاکارێکی بەرزی پەروەردەیانە کار دەکات. ئەم تیمە یەکدەست زۆر مادوونە ناسانە کار دەکات و بڕیاریان داوە بۆ بەردەوام بوون. هەرچی پێی بڵێ حەساسیەتی سیاسی و کۆمەڵایەتی و حیزبایەتیدا لەناو ئەم تیمەدا نییە. ئەم تیمە بڕیاریان داوە و سوێندیان بە ئاکار و مۆراڵی خۆیان خواردووە کە کوردستانیانە و نیشتیمانیانە کار بکەن. یەکەم کۆبوونەوەی ئەم تیمە بەڕێزان لە 11 ئۆکتۆبەری 2021دا بوو. ئەم تیمە دەیان کۆبوونەوەی ئەنجامدا. لە کۆتا کۆبوونەوەماندا گەیشتینە ئەوەی ئەنجامی هەموو ئەم کۆبوونەوانە بە وەرکشۆپێک دابنێ. ئەمەش لە سادەیی و ساکاری ئەم تیمە بەڕێزەوە بوو. بڕیارماندا ئەم وەرکشۆپە جارێکی تر لە هەولێر وەک پایتەختی کوردستان دەست پێ بکەینەوە و زیاتر لە 100 شارەزا و پەروەردەناس بانگهێشت بکەین و بۆ بە بەشداری لیژنەی پەروەردەی ئەنجومەنی شارەکانی کوردستان و بە بەشداری لیژنەی پەروەردەی پەرلەمانی کوردستان و هەر چوار وەزارەتی پەروەردە و ڕۆشنبیری و خوێندنی باڵا و وەزارەتی پلاندانان. بەڵام لە پڕ پێشاتێکمان بۆ هاتە پێشەوە، ئەویش پەیوەندی پەرلەمان بوو بە ڕێکخراوی ئازادبوونەوە کە پێیان ڕاگەیاندین پرۆژە یاسای پەروەردەی کوردستان گەیشتۆتە پەرلەمان و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. کاتێک پرۆژەکەمان دەستکەوت، ئەم تیمە بڕیاریدا جارێ واز لە پرۆژەی یەکەم بهێنین و بیسپێرین بە کات و دەرفەتێکی تر بۆ ئەوەی خوێندنەوەیەکی ڕەخنەگرانە بۆ ئەم پرۆژە یاسایە دەست پێ بکەین. ئەم تیمە ماندوونە ناسانە کەوتە کۆبوونەوەی یەک لە دوای یەک کە جاری وەها بۆ 3 ڕۆژ لەسەر یەک کۆبوونەوەمان کردووە. لۆبیەکمان بۆ دروست کرد ئەم پرۆژە یاسایەمان گەیاندا دەستی دەیان شارەزا و پەروەردەناس لە ناو و لە دەرەوەی وڵات هەتا 22 مانگی 2 ئەم ساڵ. ئێمە بەردەوام لە کۆبوونەوە پەیوەندیدا بوو، جگە لەوەی کە 3 جار پەیوەندیمان کردووە بە سەرۆکی پەرلەمانەوە، ئاگادارمان کردێتەوە لە ئیشەکانمان، چەندین جار لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەماندا لەسەر هەمان مەبەست قسەمان کردووە. پەیمانیان داوە پێمان کە وەرکشۆپمان بوێت یان سیمینارمان بوێت بۆ ئەم کارە بچینە هەولێر و بۆمان ئامادە بکەن. زیاتر لە 40 تا 50 ساعات کارمان لەسەر ئەم پرۆژە یاسایە کردووە. کاری ئەم تیمە لەسەر ئەم پرۆژە یاسایە بنەما و پرینسیپە گرنگەکانی سیستەمی پەروەردەیەکی پێشکەوتووی سەردەمیانە و دیموکراتیانە بووە. زۆر کوردستانیانە و نیشتیمانیانە بیرمان لێ کردوێتەوە. بەڕێزان، سەرنجتان ڕادەکێشم بۆ ئەو پەیپەرەی کە دەرهاتەی ئەم هەموو کۆبوونەوە و گفتوگۆکردنە چڕ و پڕەی ئەم تیمە بووە کە دوای قسەکانی من بەڕێز ناسەخادر دەخوێنێتەوە. جگە لەوەی لەبەردەم زۆرێکتانە ئامادەیە، ناوی ئەم تیمە لەسەر پرۆشێرەکەی لاتان تۆمار کراوە، ناوی ئەندامانی ئەم تیمە. هەرچەندە لەم وتارە کوردەتان نامەوێت بچمە سەر پرۆژە یاساکە، ئەوە بەجێ دێڵم بۆ ئەو بەڕێزانەی کە دیاری کراون بۆ قسەکردن، بەڵام هەرەوەندە دەڵێم بەداخەوە ئەم پرۆژە یاسایە پڕێتی لە کەلێن و درێژە پێدەری سیستەمە کۆنەباوەکەی ئێستای پەروەردەیە کە دەمێک ساڵە گەلی کورد بەدەستیەوە دەناڵێنن. هیچ هیوایەکی تیان نییە کە گۆڕانکاری بنەڕەتی لە پەروەردەدا دروست بکات. ماوەی 30 ساڵە ئێمە بەدەست پەروەردەیەکی کۆنەباوە، بەدەست ئابوووریەکی دواکەوتووەوە، بەدەست نادیموکراتی و پێشێلکردنی مافی مرۆڤ و بەرتەسکردنەوەی ئازادیەکان و نایەکسانی و نادەتپەروەریەوە دەناڵێنی. هەموو ئەمانەش لە پەروەردە کۆنەباوەکەوە سەرچاوەی گرتووە. ئەو بێدەنگیەی باڵی کێشاوە بەسەر کۆمەڵی کوردی باشووردا دەرحەق بەو هەمووستەمکاریە ئەوە کولتوری دەسەڵات و ئەو پەروەردە کۆنەباوەیە کە بەردەوام دامان دەڕزێنێت تو دەسەڵاتیش برەوی پێدەدا. بەڕێزان، فەلسەفەی دەسەڵاتدارە حکومڕانەکان ڕێک وەک خۆی لە پرۆسەی پەروەردەدا ڕەنگ دەداتەوە. بۆیە لە هەموو جیهاندا دەسەڵاتی دیموکرات پرۆسەی پەروەردە دەکات بە پرۆسەیەکی دیموکرات و دەسەڵاتی ستەمکار و گەندەڵیش سیستمی پەروەردە دەکات بە سیستمیکی کۆنەبا و نادیموکرات و
پەروەردە وەک خۆی لە جێگەی خۆی چەق دەبەستێت و هیچ گۆڕانکاریەکی تیا ناکرێت. بەڕێزان، تکامان وایە جگە لە پرسیارەکانتان تێبینیەکانتان ئەگەر ئێستا و لەم چالاکیەدا فریان نەکەوتن بۆمان بنێرن، ئێمەیل ئەدرس و ژمارە تەلەفۆن بۆ پەیوەندیکردن لەسەر پرۆژێرەکەیە دەتوانن بەکاری بهێنن بۆ پەیوەندیکردن پێمانەوە و ئێمە قسە و ڕای هیچ کەسێک پشتگوێ ناخەین و ڕاو بۆ چوونی ئێوەی بەڕێزیش بە هەند وەردەگرین. دەیان ئەمەی لەبیرچێتەوە کە نەک هەر ئێمە بەڵکو چەندین گروپ وەکو توێژەران، وەکو هاوڕێ ڕخنەگران، وەکو لیژنەیەکی پەروەردە لە کەلارەوە ئێستا مامۆستا بەڕێز لێرە نوێنەریانە و زۆرێک لە خەڵکانی تر ڕخنان هەیە و ئەو دایان کەسەی کە ئێمە پەیوەندیمان پێوە کردوون، وەکو دکتۆر بورهان یاسین، وەکو مامۆستا میقداد، وەکو کاک تاریق هێدی کە یەکێکە لەو کەسانەی ئەگەر هەر قسەیەک لەسەر پەروەردە بکرێت لە نەرویجا بەبێ قسەی ئەو تێپەڕ ناکرێت ئەوەندە چارەزایە، وەکو مامۆستا فایق، وەکو مامۆستا فایق سەعید، ئەمانە هەمویان قسەیان کردووە لەسەر ئەم پەروەردەیە و هەمویان نامەیان بۆ ناردوین و هەموو قسەی خۆیان هەیە و تەنانەت لێرە بەڕێز دکتۆر ڕەوف لێرەیە کە دکتۆر ڕەوف عوسمان کە کۆمەڵی قسە و کۆمەڵشتی خۆی هەیە لەسەر پەروەردەکەی هیوادارم لەوەدا قسە بکات و پێشکەشی بکات. ئەگەر ئێمە بە ماستە سپێکەی دەسەڵات تیمە بە ماستە سپێکەی دەسەڵات دەڵێن نەخێر ڕەشە ئەو خەڵکە بۆچی ئێمە ئەو ماستە سپێی دەسەڵات چەند خاڵێکی ڕەشی تایە و تومانە ئەم خاڵانە ڕەشە و شەرممان نەکردووە و شەرمیش ناکەین. زۆر سپاس، جارێکی تر بە خێراتنتانەکەم و هەربژین. میدی بیتەکانیان بەڕێز ناسک قادر، مامۆستا عەبدوڵڵا محەممەد، مامۆستا سەعید ئەحمەد، مامۆستا ڕەهێڵ تەلعەت. پێشکردنی پەیپەری ڕەخنەیی تیمی پەروەردە لەسەر پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لەلایەن خاتوو ناسک قادرەوە پێشکەش دەکرێت. ئەمە دەبوانی بەڕێزێوارەکان باش بۆ خاتوو ناسک ئەگەر کەمێک پێت ببڕم ماوەیەکت بۆ دیاری کراوە کە سی خولەکە ئەگەر پەیوەندی بۆ کاتەوەی کە بۆ دیاری کراوە سوپاس بکەین. دەستخۆڵای ئەسەر چاوینجا من ئەگەر وابزانم زۆرێک لەو بەڕێزانی کاتونەتە ژوورێ بابەتەکەیان وەرگرتووە، بەڵام ئێمە هەر بۆ دڵنیایی مەجبورین بیخوێنینەوە، لەبەرەوە حەزەکەم من هیچ قسەی تیان ناکەم تا دوایی، بەڵام تەنها ئەمە ئەخوێن. دەستخۆش باشە؟ ئۆکێ. خوێندنەوەیەکی ڕەخنەگرانە بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستانی عێراق. یادداشتنامەیە بۆ ڕای گشتی پاش گفتوگۆکردنی چڕی نێوان مامۆستایان و کەسانی شارەزا لە پەروەردەدا پێیشتینە ئەو ئەنجامەی ئەم پرۆژە یاسایە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان گونجاو نییە. لەم یادداشتەدا ئەو خاڵانەی بوونە شوێنی نیگەرانی خراونەتە بەرچاو بۆ ئومێدەی ئەم پرۆژەیە ڕابگیرێت و بە هەمووان بتوانێت پرۆژە یاسایەکی هاوچەرخ و شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن کەسانی پسپۆروی ناوخۆیی و دەرەکیەوە دابڕێژێت. پێشەکی ئەم پرۆژە یاسایی لەم یادداشتنامەیەدا باز دەکرێت نەخراوەتە ناو فەزای گشتی و بەڕێکەوت بەرچاوی شارەزایانی پەروەردە کەوتووە. ئێمە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆمان و دوو پەرلەمانتارەوە بەدەستمان گەیشتووە بۆ ئەوەی ئەم جۆرە یاسا دەرکردنە بۆ بوارێکی هەستیاری وەک پەروەردە و فێربوون کە پەیوەندی بە ژیانی کۆی کۆمەڵگەوە هەیە ناکۆکە لەگەڵ بنەما پێویستەکانی بەشداری کەسانی شارەزا و پێکاتە جیاوازەکانی نێو کۆمەڵگا لە دەرچواندنی یاساکاندا. بەداخەوە ئەم پرۆژەیە جارێکی تر ڕازکردنەوەی ئەو بۆچینەیە کە دەڵێ لە هەرێمی کوردستاندا یاسای نووسرا و خزمەتی ڕێسای پێڕۆکراو دەکات. ئێمە وەک لێپرسراوێتێکی پەروەردەی و پیشەی و ئەرکی نیشتیمانیانەمان بە پێویستمان زانی ئەم یادداشتە ڕەخنەی و سەرنجانەمان بخەینە بەردەم ڕای گشتی و لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی وەستاندنی کاری دەرچواندنی یاساکە و پێدانی کاتی پێویست بەلایەن و کەسانی شارەزا بۆ داڕشتنی یاسایەکی شایستە بە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان و تەبا لەگەڵ پەروەردەی هاوچەرخدا. دەبێت ئامانج لە یاسایەکی وا بنیادنانی سیستمێکی پەروەردەیی ئامانجدار بێت لە پێناو پەرپێدانی بەهرەکانی مرۆڤ، بنیادنانی نەوەیەکی خاوەن دەسەڵاتی معریفی و ئاکاری مەدەنی دەوڵەمەند بە کارامەیی ژیان و دروست لە ڕووی جەستەی و دەرونیەوە. واقعی سیستمی پەروەردەیی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ئامانجی پەروەردە لە سیستمی پەروەردەیی هەرێمی کوردستاندا تەمونمژاویە و ئاشکرا نییە و دیار نییە لە ڕێگەی ئەم سیستەمەوە چاوەڕێنەوەیەکی چۆن بەرهەم بهێنرێت. بە دڵنیاییەوە دەزانین ڕێژەیەکی کەمی
بودجەی گشتی بۆ کەرتی پەروەردە تەرخان کراوە پۆلەکان قەرەباڵغن باڵەخانەی قوتابخانەکان کۆن و نەشیاون بۆ پەروەردەیەکی هاوچەرخ مەرجی سەلامەتیان تێدا لە ئاستێکی زۆر نزمدایە کەلوپەل و پێداویستەکانی وانەگوتنەوە و دابینکردنی پلەی گەرمی شیا و لە خراپترین دۆخیدایە ژمارەیەکی زۆر لە قوتابخانەکان 2 یا 3 تا 4 دەوامیان تێدا دەکرێت پرۆگرامەکانی خوێندن لەگەڵ پێگەیاندنی نەوەیەکی کارامە و بەهرەدار ناجۆرن میتۆدەکانی وانەگوتنەوە و ناچالاک و کۆن و لەگەڵ فێربوونی کارادا ناتەبان بارودۆخی ژیانی مامۆستایان بەهۆی بێموچەی و نەبوونی سیستمێکی تۆکمەی پەرەپێدانی پیشەییەوە مامۆستایانی تووشی پشێوەیەکی زۆر کردووە لە ئاستێکی معریفی دیاریکراودا ڕایتون گورن ڕایگیراون ژمارەی فێرگە ئەهلیەکان بە بەراورد بە کەرتی گشتی لە هەڵکشانێکی بەرچاودایە کە ئەگەر تێچووی ئەو فێرگانە بەراورد بکەین بە تێکڕای داهاتی خێزانێک لەو ڕاستیە تێدەگەین کە تەنها توێژێکی دیاریکراو لە کۆمەڵگە دەتوانێت خەرجی فێرگەی ئەهلی بۆ مناڵەکانیان دابین بکەن هەموو ئەم ڕاستیانە کاریگەری نەرێنی و ڕاستەوخۆیان لەسەر پرۆژەکەی پەروەردە و فێربوون بۆ زۆرینەی مناڵان داناوە ئێمە لێرەدا ڕاستەوخۆچینە سەر خاڵە نەرێنیەکانی پرۆژەکە لە ڕاستیا بە سوپاسەوە لە دوێنێەوە زۆر پەیاممان پێگەیشتووە لەلایەن مامۆستایانی بەڕێزەوە لە ڕاپەڕینەوە لە کەلارەوە لە هەڵەبجەوە کە سەرنج و تێبینیان هەیە لەسەر پرۆژە یاساکە بەڵام بەڕێزیان پێشنیاریان کردو بۆ گۆڕانکاری لە هەندێک خاڵە بەڵام ئێمە لەم یاداشتەیە خاڵە نەرێنیەکانمان دەستنیشان کردووە یەکەم لە دیدی ئێمەوە ئەم پرۆژە یاسایە کراسێکە بەبەری ئەو سیستمەی ئێستا هەیە دووراوە جگەلەوەی هیچ دنیابینیەکی فەلسەفی ناوازەی پەروەردەیەکی هاوچەرخی تێدا نییە و هیچ پێودانگێکی زانستی تێدا دەستنیشان نەکراوە بۆ بەگەڕخستنی سیستمێکی پەروەردەیی شایستە دوو زیاد لە سی لاپەڕی پرۆژەکە کە دەکاتە زیاد لە یەک لەسەر چواری پرۆژەکە تەرخان کراوە بۆ ناوەندە فێرکاریە ئەهلیەکان بڕوان لە لاپەڕا 74 بۆ 104 ئەم خاڵە ئاماژەیەکی ترسناکە بۆ هەوڵی نابودکردنی تەواوی کەرتی پەروەردەی گشتی و جێگرتنەوەی لەلایەن کەرتی پەروەردەی تایبەتەوە خاڵی سێ گرنگترین خاڵ لە یاساکەدا کە بزرە بەهایە لە پاڵ ئامانجی پەروەردەدا کە پێویستە بنیاد بنرێت نەک دابڕێژرێت گرنگە لە یەک پەرەگرافدا بە چڕی بەهای پشت پێبەسترا و ئامانجەکە بنووسرێت وەکوی بەندەکانی یاساکە لە خزمەتی گەیشتن بەو ئامانجەدا بێت کەواتە نە فەلسەفە نە بەهایەکی دیاریکراوی بۆ پەروەردەتیان دەستنیشان نەکراوە خاڵی چوار ئەگەر چی لە بەندی پێنجەمی مادەی دوو لە بەشی دوو یاساکە نووسراوە لە پرۆسەی پەروەردە و فێرکاریدا فێرخواز و خوێندکار ناوەندی سەرەکیە لە کۆی پرۆژەکەدا باز لە دروستی و ئاسوودەیی و ئارەزووی منداڵ و پاراستنی شکۆی فێرخواز نەکراوە بەڵکو زۆر بابەتی هەستیار بەجێ هێڵراوە بۆ وەزیر و ئەنجومەنی وەزارەتی پەروەردە نەک کەسە مەیدانەکانی پەروەردە لە کاتێکدا زۆرینەی ئەوانەی ئەو پۆستانەیان پێدراوە پسپۆری بواری پەروەردەنی کەچی دەسەڵاتی گۆڕانکاریان پێدراوە هەروەها لە پرۆژەکەدا باز لە شیاوی و ئەرک و پێکهاتەکانی وەزارەتی پەروەردە و بە تایبەت ئەنجومەنی وەزارەت نەکراوە کە لێپرسراوێتی داڕشتنی استراتیژی فرەڕەهەندی پەروەردەیان دەکەوێتە ئەستۆ خاڵی پێنج مادەی 46 یاساکە بۆ سزای دوورخستنەوەی فێرخوازی خوێندنی بنەڕەتی دەڵێت نابێت لە 10 ڕۆژ زیاتر بێت واتە ئەگەر فێرخوازێک ویسترا دوورخرێتەوە نابێت لە 10 ڕۆژ زیاتر بێت کە بە هیچ شێوەیەک بۆ یەک وانەش نابێت ئەو کارە ئەنجام بدرێت نەک هەر دوورخستنەوەی لە فێرگەکەی ئەم پرۆژە یاسایە بۆ سنتەری شار و تا ڕادەیەک شارۆچکەکان دانراوە خوێندنگە دوورە دەستەکانی دەرەوەی شار و بە تایبەت گوندەکان زوربەی مادەکانی پرۆژەی یاساکە نایانرێتەوە وەک ئەوەی ئەوان سەر بە سیستمی پەروەردەی کوردستان نەبن خاڵی حەوت گرنگیدان بە کەرتی تایبەت لەسەر حسابی کەرتی گشتی خاڵێکی زۆر لاوازی ئەم پرۆژەیە لە وڵاتانەی سیستم تێیاندا نەچەسپی و تێکەڵکردنی کەرتی تایبەت و کەرتی گشتی لەلایەک خۆدزینەوەی حکوومەتە لە ئەرکە بنەڕەتی و گرنگەکانی خۆی کە گرنگیدانە بە پەرەپێدانی کەرتی گشتی بۆ خزمەتی هاوڵاتیان وەک ئەوەی لە وڵاتی پێشکەوتووی باکووری ئەوروپا کەرتی گشتی پەرەی پێدراوە لەلایەکی ترەوە بە ئاسانی بەهێزکردنی کەرتی تایبەت دەبێتە مایەی قۆرخکاری و سنوور بەزێنی کەسانی پارەدار
ئەو بارودۆخی دەبێتە مای جیاکاری زەقی چینایەتی لە کۆمەڵگادا و قورسایی دارایی لەسەر خێزانەکان دروست دەکات. هەروەها کردنەوەی دەرگایە کە بەڕووی گەندەڵیدا. ئەمە جگەلەوەی کاریگەری دەرونی یەکجار نەرێنی لەسەر ئەو فێرخوازانەدا دەدێت کە هەلی خوێندنیان لە دامەزراوەیەکی باشدا بۆ فراهەم ناکرێت. خاڵی هەشتم فێربوونی زمانی دایک لە باخچە و بازنەی یەکەمی خوێندن هیچ گرنگی پێ نەدراوە. لە کاتێکدا ئێمەی کورد بۆمانەوە و بەردەوامیدان بە زمانی نەتەوەیمان پێویستە جەخت لەسەر فێربوونی زمانی کوردی لە پێشینەی کارە پەروەردەیەکانمان بێت. دیاریکردنی کەمترین کاتی خوێندن بە 4 کاتژمێر لە مادەی 35 پرۆژەکەدا بە نادیدەگرتنی پرۆسەی پەروەردە و فێرکردنە. وەک پێشنیاز پێویستە کار لەسەر نەهێشتنی 2-3 دەوامی بکرێت، جەخت لە هێشتنەوەی فێرخواز لە فێرگەدا بکرێ بە پشتبەستن بە ستانداردە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ڕێکخراوی نێودەوڵەتی یونیسف. خاڵیدا لەم پرۆژە یاسایەدا گرنگی پەیوەندی ناوەندەکانی خوێندن بە خێزان و وەزارەتە پەیوەندیدارەکانی تر و کۆمەڵگە لە پرۆسەی پەروەردەییدا فرامۆش کراوە. ئەمە لە کاتێکدا بەشێ لە ئەرکی هۆشیارکردنەوەی خێزان و کۆمەڵگە بەخوە ئەرێنیەکان لە پەروەردەی منداڵدا دەکەوێتە ئەستۆی سیستمی پەروەردە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و توێژینەوە و دەرباری بابەتە هەستیارەکانی نێو کۆمەڵگە. 11 ئەگەرچی مامۆستایان بزوێنەری بەڕێوەبردننی سیستمی فێربوون و پەروەردەین و پێویستە بەدەق باز لە سەلامەتی و پاراستنی شکۆ و مافەکانیان بکرێ و جەخت لە شیاوی بوون بە مامۆستا بکرێت، پەیوەست بە خوێندن و شیاندن و ڕاهێنانی پێویست و شارەزایی مامۆستایانەوە بابەت خاڵێکی تایبەت دەستنیشان نەکراوە. خاڵی 12 لەم پرۆژەیەدا کەمترین پابەندبوونی یاسایی دەستنیشان کراوە بۆ پاراستنی مافی کەسە پەیوەندیدارەکان وەک مامۆستا، فێرخواز، فەرمانبەر و خێزانەکانیان. لە پەیوەند بە مامۆستاوە بە 2 بڕگەی یەکجار کورد لە مادەی 188دا باز لە مافی مامۆستا دەکات کە نابێت لە کاتی کاریدا دەستگیر بکرێت و دەستدرێژی بۆ سەری سزای توندی دەبێت. ئەمە لە کاتێکدا لە مادەی 7دا کە تایبەتە بە ئەرکەکانی مامۆستا بە 17 خاڵ ئەرکەکانی مامۆستا دەستنیشان کراوە. 13 ئەگەرچی لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە ڕووی مادی و مرۆییەوە پرۆژەی بنیادنانی تواناکان بریتیش کانسڵ بە مەبەستی هێنانەکایی سیستمێکی پەروەردەیی هاوچەرخ کاری تێدا کراوە، بەڵام بە وشەیەکیش لەم پرۆژەیەدا ئاماژەی پێ نەکراوە. طبعاً ئەوە یەکێک لە گفتوگۆکان ئەوەیە کە ئێمە 10 ساڵ پرۆژەیەک بەسەر ڕێگا ئەخرێ دوایی کە پرۆژە یاسایەک دەرەچێ بە یەک خاڵش باسی ناکە. ئایا ئێمە شخصمانیە بۆیە باسی ناکەین یا سەرکەوتوو بۆ ئیمالمان کردووە. خاڵی 14 بیرۆکەی وانەی سەرەکی و وانەی لاوەکی لە دیدی پەروەردەی هاوچەرخەوە جێگەی پرسیارە و پێویستە سەرەکی بوون و لاوەکی بوونی مادەکان لەبەر ڕۆشنایی پێویستی فێرخوازان بۆ گەشەکردن و بڕیاریان لەبارەوە بدرێت. هەروەها وانەی پەروەردەیی هاوچەرخ زیاد بکرێت وەک مافی مرۆڤ و بیرکردنەوەی ڕەخنەگرانە و لۆژیک و پەروەردەی ئاکاری پێویستە شوێنیان بۆ بکرێتەوە. خاڵی 15 لە پەیوەند بە خوێندنی پەیڕەوکراوەوە کە لە بەندی 4 مادەی 12 بەشی دووهەمی پرۆژەکەدا هاتووە باز لە سزادانی خێزان دەکات ئەگەر ڕێگر بن لە ناردنی منداڵەکانیان بۆ خوێندن، بەر لە سزادان پێویستە لیژنەیەکی تایبەتمەند هەیە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری نەچوونی منداڵ یان دەستبەرداربوونی لە خوێندنی بنەڕەتی. ئەو لیژنەیە و وەزارەت بەرپرسیار بن لە دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ ئەو هۆکاری کە وای کردووە ئەو پۆستە دروست ببێت. پاشم کارە دەکرێت سزای تونتردا بنرێ بۆ سەرپەرشتیاری منداڵ ئەگەر بەردەوام بوو لە دانانی بەربەستی بۆ ناردنی مناڵەکەی بۆ خوێندن. خاڵی 16 بەڕێوبەر و جێگرەکەی ڕێنماییکاری پەروەردەیی و مامۆستا گرنگە بەر لە بەدەست بەکاربوونیان و لە پاڵبوونی بڕوانامەی پێویستدا دەستنیشانی جۆر و ماوەی خولێکی پەیوەندیداریان بۆ بکرێت کە ماوەکەی لە نێوان 6 مانگ بۆ 2 ساڵدا بێتە ئاستی شیاویان جیا بکرێتەوە لە کەسانی تر. خاڵی 17 ڕۆڵی ڕێنماییکاری کۆمەڵایەتی و دەرونووی لە پەرەوێزدا و لە خاڵی 14هەمی مادەی 67دا باس کراوە کەوا باشە بۆ ئەو ناوەندانی ژماری فێرخوازیان لە سەر و 300ەوەیە یەک ڕێنماییکاری پەروەردەییان بۆ دابدرێت کە ئەمە بێبەشکردنی بەشێکی زۆری ناوەندەکانی خوێندنە لەم خزمەتگوزاریە گرنگە.
هەروەها لە مادەی هەفتادا ئەرکەکانی بە کورتی دەستنیشان کراوە لە کاتێکدا دەبوایە جەخت لەسەر گرنگی ڕۆڵیان لە کەرتی پەروەردەدا بکرایەتەوە بە وردی باز لە خوێندن و شیاوی و وەرگرتنی خولی پێویست بۆیان بکرایەتەوە. هەروەها بەهۆی هەڵکشانی کێشە کۆمەڵایەتیەکان و هەستی و دەرونیەکانەوە گرنگە ڕۆڵی بەڕێنماییکاری کلینیکی بۆ پرۆژەکە زیاد بکرێت، ئەوەی کە پێوترێت کلینیکال سایکۆلۆجیست. خاڵی هەژدە بوونی کتێبخانە لە ناوەندەکانی خوێندندا پێویستیەکی پەروەردەییە. لەمڕۆوە گرنگە لە جیاتی ئەوەی لە مادەی 50دا وشەی وا باشە کتێبخانە هەبێ لە فێرگاکاندا جەخت لە بوونی کتێبخانە و سەرپەرشتیاری کتێبخانە بکرێتەوە، نەک دەستبەرداربوونی کتێبخانە بە پاساوی نەبوونی شوێن. خاڵی 19 لە یاسایەکی پەروەردەیی هاوچەرخدا هاوشێوەی وڵاتە پێشکەوتۆکان پێویستە وانەگوتنەوە مۆڵەتی هەبێ کە تەنها بۆ چەند ساڵێک کار بکات و بۆ نوێکردنەوەی مۆڵەت مەرجی معریفی نوێ بۆ مامۆستادا بنرێت تا مامۆستای خاوەن پەیامیان ئەوەی پاولۆ پێڵێ مامۆستای فێرخواست دروست بکرێت تا بتوانێت بە زانیاری نوێوە پەرە بە تواناکانی فێرخواست لە بواری پەروەردە و فێربووندا بدات. خاڵی 20 یاساکە لە مەسلەی کەوتنی فێرخواز و بابەتەکانی پرۆگرامی خوێندندا چۆنێتی بوون بە مامۆستا و دامەزرانی مامۆستادا زۆر خراپ و نەریتیانە و هیچ دیدێکی تازەگەرانەی تێدا نییە. پێویستە جەخت لە فێرکردنی فێرخواز بکرێتەوە نەکێشتنەوە لە هەمان پۆل و شوێن پۆلی پێشوویدا. تەمەنەوە بە چەند مادەیەک باسی کردووە کە فێرخواز ئەمێنێتەوە لە ڕاستیە دوای گفتوگۆیەکی زۆر ئەوەیەکێکە لەو خاڵانەی کە زۆر کۆنا بەڕاستی ئەبێ بە وردی بیری لێ بکرێتەوە کە بە بەرژەوەندی فێرخواز بشکێتەوە. خاڵی 21 پێویست ناکات تەمەند بکرێت بە پێوەر بۆ بەردەوامبوون لە خوێندن. سنووردارکردنی پرۆگرامی نەهێشتنی نەخوێندەواری بۆ تەمەنی خوار 50 ساڵن، تەمەنی 19 ساڵ بۆ بنەڕەتی و 24 ساڵ بۆ ئامادەیی و 28 ساڵ بۆ پەیمانگا ئاماژەی پەروەردەیی نادروستن بۆ تاسەی فێربوون و ئارەزووی پەرەپێدانی بەردەوامی تاکەکان. لەمەرجی بوون بە میلاکی خوێندنگە ناحکومیەکاندا هاتووە کە نابێت تەمەنیان لە 63 ساڵ زیاتر بێ. ئەمەش فەرامۆشکردنی توانای ئەو کەسە بە ئەزمونانەیە کە چەندین ساڵیان لە بواری فێرکاریدا بەسەر بردووە. خاڵی 23 لە مادەی 148دا کە باسی شایستەدارایەکانی مامۆستایان لە کەرتی تایبەتدا دەکرێت، پێویستە دەستەواژەی نابێت لە کەمترین موچەی بنەڕەتی هاوشێوەی لە کەرتی گشتیدا لا ببرێ. واتە لە پرۆژە یاساکەیە ئەڵێ لە کەمترین موچەی بنەڕەتی لە کەرتی گشتیدا نابێت کەمتر بێت. بە ئاشکرا لایەنی کەمی موچە بۆ هەر شارەزایە کە دەستنیشان بکرێت تا ڕێگا بگیرێت لە نادادی بەرامبەر ئەو کەسانی لە کەرتی تایبەتدا کار دەکەن. خاڵی 24 لە ڕووی داڕشتن و زاراوە سازیەوە پرۆژەکە پڕە لە کێشە و جیاوازی لە نێوان چەمکەکاندا نەکراوە وەک چەمکەکانی فێرکردن، فێرکاری، فێربوون. ئێمە پێمان باشە فێربوون بەکار بهێنرێت وەک کردەیەکی دوولایەنە لە نێوان مامۆستا و فێرخوازدا، هەرچەندە ئەوەش ئەزانین کە سەرەتایەک لە فێرکردن هەیە. خاڵی 25 بابەتی فرۆشگا و خواردنگە بە کاڵ و کرچی بەجێ هێڵراوە لە ڕووی کواڵەتی خواردنەکان لە پەیوەند بەگەشەی فێرخواز و تەمەنیانەوە. هەروەها باز لە تەرخانکردنی دەستکەوتیان بۆ پێداویستەکانی قوتابخانە نەکراوە. خاڵی 26 لە بەشێکی زۆری ئەم پرۆژە یاسایەدا نووسراوە کە ناوەندەکانی خوێندن مڵکی حکومەتن، واتە مڵکی گشتی، بۆیە ناکرێت دەسەڵات دەست ئاوەڵا بکرێ بە پێی یاسا بۆ مامەڵەکردن بۆ مڵکە. 27 لەم پرۆژە یاسایەدا و لە مادەی 190دا کە تایبەتە بە حکومە گشتیەکان زۆر شرمنانە و لاستیکیانە باز لە مڵکەکانی وەزارەت کراوە بە هیچ جۆرێک ئاماژە بۆ ئەو باڵەخانە و بینایانەی وەزارەتی پەروەردە نەکراوە کە لەلایەن کۆمپانیا و حیزب و پارتە سیاسیەکان یان لەلایەن هەر کەس و دەستگایەکی دیکەوە لەسەر تاسەری هەرێمدا دەستیان بەسەرداگیراوە. مەسەلەیەکی وا گرنگ نابێت لەم یاسایەدا بەو شێوەلاوەکی ئاماژەی بۆ بکرێت. 28 لەم پرۆژەیەدا بە هیچ شێوەیەک باز لە خەسڵەتەکانی بیناسازی نەکراوە کە گونجاو بێت بۆ کەشی فێربوون لە ناوەندەکانی پەروەردە و فێربووندا. لەم ڕۆوە پێویستە ئەو بینایانەی تازە دروست دەکرێن بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتیەکان بن و کار ئاسانی بۆ پرۆسەی فێربوون و پەروەردەی تێدا ڕەچاو بکرێت. بۆ نمونە بوونی کتێبخانە، یاریگای شیا و ڕووناکی پێویست، تاقیگەی تایبەت بە فێربوون.
29 سەبارەت بە ژمارەی فێرخواز لە پۆلدا ئەگەرچی لە ڕووی زانستی و پەروەردەییەوە زیاد لە 25 فێرخواز لە پۆلێکدا کە ڕووبەرەکەی لە 35 مەتری دووجا کەمتر بێت گرفتە، ئەم خاڵە بە سەرپێیی لە مادەی 8دا بڕگەی یەکەم بەم جۆرە لاستیکیە بەجێ هێڵراوە. پێویستە ژمارەی مناڵان لە هەر پۆلێکدا گونجاو بێت لەگەڵ ڕووبەری پۆلەکە و دەستەبەرکردنی ژینگەیەکی گونجاو کە کەس نازانێمە بەستی لە چییە. خاڵی سی لە پەیوەند بە هەڵسەنگاندنی فێرخواز و تێپەڕاندنی قۆناغەکانی خوێندن و هەڵبژاردننی ئامادەیی یان خوێندنی پیشەییدا تەنها گرنگی بە تاقیکردنەوە و نمرە دراوە و هیچ بەرژەوەندی و ئارەزویەکی فێرخواز لەبەر چاو نەگیراوە. ئەم ژینگەی خوێندنە ڕێگا بە فێرخواز نادا دیدی ڕەخنەگرانی بۆ ژیان گەشە پێ بدات، بەڵکو نمرە تاکە پێوەری توانست و ئارەزوەکانی دەبێت. سیویەک لە پرۆژە یاساکەدا هیچ خاڵێک بەدی ناکرێت دەربارەی جۆرێتی بابەتەکانی خوێندن و نوێکردنەوەی زانیاری نێو کتێبەکان. بۆ نمونە لە کاتی وەرگێڕانی کتێبی خوێندن بۆ سەر زمانی کوردی پێویستە وەزارەت پشت بۆ وەرگێڕانە ببەستێ کە لە هەرێمی کوردستاندا وەرگێڕی بەناوبانگ و بەسەلیقەن و خاوەنی کۆمەڵی بەرهەمی وەرگێڕانی نایابن و لە بواری وەرگێڕاندا متمانەی باشیان بەدەستێناوە، نەک ئەوەی تەنها پشت بە مامۆستا یان سەرپەرشتیار یان ڕاوێژکارەکانی وەزارەت ببەسترێت. خاڵی سیدوو لە خاڵی یەکەمی مادەی 144 دا نووسراوە لە هەموو دامەزراوە پەروەردەی و فێرکاریەکاندا گشت ئەو کار و ڕەفتارانەی لەگەڵ پەیامی پەروەردە و فێرکاریدا ناگونجێ ڕێپێ نەدراون. ئەمە لە پرۆژە یاساکەدا هاتووە کە 5 بڕگە لە خۆ دەگرێت. پێویستە ڕاشکاوانە هێنان و هەڵواسینی لۆگۆ و ئاڵای پارتە سیاسیەکان و لە بۆ نەو ئاهەنگە نیشتیمانی و نەتەوەیەکاندا قەدەغە بکرێن. هەروەها دوورکەوتنەوە لە یادکردنەوەی بۆنەی حیزبی وەک ڕۆژی لەدایکبوونی سەرکردە و ڕۆژی دامەزرانی حیزب و گروپەکان کە سەرجەمیان دەبنەمایی تێکدانی کەشی فێربوون و پەروەردەی دروست. خاڵی سیفسێ ئەگەرچی لە خاڵی دووەمی مادەی 91دا هاتووە کتێبە بڕیار لێدراوەکانی خوێندن تەنها سەرچاوەن بۆ تاقیکردنەوە، باز لە قەدەغەکردنی مەلزەمە نەکراوە کە زیاتر لە 30 ساڵە بۆتە بازرگانی بۆ هەندێک مامۆستا و بارگرانی لەسەر خەڵک و لەسەر سیستمی فێربوون. بۆیە پێویستە گرنگی بە پرۆگرامەکانی خوێندن بدرێت و بە جۆرێک کە گونجاو بێ لەگەڵ توانای فێرخواز لە قۆناغا جیاوازەکانی خوێندندا. خاڵی 34 یاساکە هیچ ئالیەت و میکانیزمێکی کردەیی کارا و پراکتیکی بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی خودی یاساکە دەستنیشان نەکردووە. خاڵی 35 ئەو سیستمی دڵنیایی جۆریەی کە چەند ساڵێکە لە پەروەردەدا دانراوە بەرهەمدار نەبووە، پێویستە ئالیەتی کاراکردنی سیستمێکی پەرەپێدانی جۆرێتی دەستنیشان بکرێت. خاڵی 36 لە فێربوونی تایبەتدا بە بەندی تایبەت باز نەکراوە کە چۆن منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هەلی یەکسانی خوێندنیان بۆ فەراهەمەکرێت. خاڵی 37 لە مادەی 16دا لە مەرجەکانی دامەزراندنی سەرپەرشتیاردا کردوێتی بە مەرج کە کەسەکە ئەزمموی هەبێت و وەک بەڕێوبەر یان یاریدەدەر کاری کردبێت کە ئەمەش مانای وایە لە 180 مامۆستایانی پسپۆریە جۆرا و جۆرەکان بێبەشکراون لە بوون بە سەرپەرشتیار، چکە وەکو ئاگادارن بەشێکی زۆر لە بەڕێوبەر و جێگری بەڕێوبەرەکان لەلایەن حیزبە سیاسیەکانەوە دیاری ئەکرێن و ئەو مامۆستایانەی سەر بە حیزبێکی دیاریکراو نەبن هەلی بوون بە بەڕێوبەریان نەبووە، دواتریش هەلی بوون بە سەرپەرشتیاریان نابێت. زۆر سوپاسانەکەم بۆ گوێگرتنتان. دیارە یەک خاڵ ئاماژەی پێبەم لە سەرەتایە ئێمە واماندا نابوو لە تیمەکەی کە کارمان کرد خاڵ بە خاڵ بەسەر پرۆژە یاساکەیە بڕۆین، بەڵام سیرمان کرد ئەمە ئەگەر ئەو 120 لاپەڕێلەوە چێمە بچینە 400-500 لاپەڕە لەبەرەوە بۆمان گرنگ بوو چەند خاڵێکی جەوەری لە یاساکە اختیارکەین هەر کاتی هاتە سەر ئەوەی کە خاڵ بە خاڵ قسە لەسەر و بابەتانە بکرێت چۆن بتوانین پرۆژە یاسایەکی هاوچەرخ دابنین ئەوەختا بە خۆشحاڵیەوە ئەو مامۆستایانی کە لەوێن ئامادەیان نیشانناوە کە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان بن بۆ داڕشتنی یاسایەکی پەروەردەیی هاوچەرخ. زۆر سپاس. دەستخۆش زۆر سوپاس بۆ خاتوو ناسک حاجەر مامۆستا عەبدوڵڵا محەممەد چەند سەرنجێک لەسەر پرۆژە یاسای پەروەردە دەخاتە ڕوو. فەرموو. بەڵێزی نەسواسدانەکەم لە حەقەتا من
محاضرە مەیەنە هیچ شتێکم لەگەڵیان نادانیشتم وەختی خۆی ئێمە خوارەوە وەکو ئێوە بەڵام ئەمان دنیان کردومانە هەم لێ بۆ بکرێت من هەردووە چەند سەرنجێک لەسەر ئەم پرۆژە یاسا و ئەم هەراو بەزمە تۆزێک باسەکەم و هیچی کە چونکە من بەسەراحەت ئێڵێم لەگەڵیانی من لە ئەلفیەوە تاقویە لەبەرەوە پێشم وایە ئەو کەسەی کە باسی چاکسازی ئەمە ڕێی خۆمە باسی چاکسازی بکاتیایە خۆی هەڵات بەکەمچی چاکسازی نایە ئەلا کولی ئەم پێش ئەم پرۆژە یاسایە سەردەمێک لە کابینەی پەرلەمانی پێشووترا وابزان ئەوان بوون باز لەوە ئەکرایانوت ئەبێ پرۆژە یاسایەک بۆ وەزارەتی پەروەردە دانین چونکە وەزارەتی پەروەردە یاسای پەروەردەیی نییە هەر زۆر سێرە خۆی کە وەزارەت دروستە بێ لە هەر شوێنێکە وتی وەزارەتی پەروەردە هەیکەلەکەی دروست بوو هەیکەلەکەیان یاسای پەروەردە لە وەزیرەوە هەتاوەکو مامۆستا مدیر عامەکان و داروبەر ئەوە یاسانیم چین ئەوە سەردەمێک وایەنەوت کە ئەیانوت ئەوە من پێم وایە لە حەقەتە هەیکەلی وەزارەتی پەروەردە یعنی یاسای پەروەردە ئەتر لە وەزارەت لە وەزیرەوە هەتاوەکو ئەگاتە مامۆستا و ئەشگاتە پەروەردە بەڵام چییە دەڕاستیە شتێکەیە وەصفی وەزیفی نەبووە لە وەزارەتی پەروەردە وەصفی وەزیفی بەداخەوە تا ئەم لەحظەیەژنی باش نازانێ وەزیری پەروەردە ئیشەکانی تەحدید نەکراوە کەمەیە وەکیلی وەزیر تەحدید نەکراوە مدیر تا مدیری مەکتەب ئیشەکانیان تەحدید نەکراوە ئێمە وەصفی وەزیفی وەزارەتمان نییە بەڵام هەیکەلی وەزارەت یعنی یاسای پەروەردە اینجا من پێم وایە نەک ئەمە یعنی قسەی من نییە قسەیەکی ئاسایی و هەموو خەڵکێک ئەیزانێ خۆی کە تۆ شتێک دانیت شتێکی تازە ئەبێ لەسەر شتە کۆنەکە مەسەلا ئیسا ساڵی 1992 پرۆژە یاسایەک دەرچوو لە پەرلەمانەوە ئەو وەختە مامۆستا جەوهەر نامیخ سەرۆکی پەرلەمان بوو کۆمەڵە یاسایەک بوو لە چەند پەڕەیەکی بچووکە ماشەڵڵا ئەمە هەر درەبی دەوڵەت کۆکەیتەوە بەقەی ئەمە ئەم یاسایە زۆر نەبێت هەر لەبەرەوە سیمای پرۆژە یاسای پێوە نییە لە حەقەتە ساڵی 1912ش دیسانەوە هەر کۆمەڵە یاسایەک دەرچوو ئەوە ئەبوایە ئەگەر ئەم پرۆژە یاسایەکە دەرچووە ئەوی بێنایە چونکە تۆ ئەگەر یاسا بەجددی خۆی یاسا هەمومان نەزانین زادەی دەستورە من لە قانونوانەی شتێک نازانم کەمێک زادەی دەستورە دەستور خۆی نەگۆڕە سابیتە یاساش بەچکەی ئەوە تۆزیە لەو ئەچیە بە حەقەت یاسا خۆی ڕەقەمیە ئەوە نە شۆڕ نابێتەوە باسی شتی وای تایە نازانم مەکتەبە لە هەموو شوێنەکە ئەگەر بێ بە باشە و نازانم چیەوە من لە دانیشتەکان ئێمانە بینیمە بەڵام مەکتەبە لە چایخانەی و لە هەموو کۆڵانی سەردەمێکی شابێر باشە چۆن باسی شتی واکەی ئەوە یعنی خەزم ئەوە سەردەمی کۆن ئەم پرۆژە یاسایە وەکوتم ماشەڵڵا بەخوا زۆر گەورەیە بەڵام پرێتی لە حەشو یعنی تیکراری زۆر زۆرتیایە شتەکانی دووبارەیە من کەمێکە و شتێکی زۆر کەم من کردومانە یاسای پەروەردەیی یاسای خوێندکاری جایە یعنی یاسای ئەم یاسایە بە حەقەت کە نابیان ناوە پرۆژە یاسای پەروەردە پرۆژە یاسای تعلیمیە لە حەقەتە زۆر بەکەم ئاماژە بۆ مەسەلەی پەروەردەکە پەروەردە شتێکە تعلیم شتێکی کەیە حتا لە زۆر وڵاتە لە ڕاستیە وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تعلیمیان جیایە ئەم پرۆژە یاسایە من هەروە بەخوا بەسەر پێ و چاوێکم پیاقشانەوە لە دانیشتەکانی ئەمانە کە دانیشتم لەگەڵیانە لە قسەکانیەوانە بۆم دەرکەوتووە زیاتر و زۆرتر هەر مەوزوع تعلیمە تعلیم زۆر لەگەڵ پەروەردە ڕەنگە زۆر جیاوازێکی باشیان نەبێت
دوم تایتڵەکە تایتڵ خۆی کە تۆ ئەڵی پرۆژە یاسای پەروەردەیی ئەتر ئەو تایتڵە ئەبێ ناوەڕۆک دەرخە یعنی بەڕاستی خۆی تۆ مەسەلا سەیری جەریدەکانەکەی ماشتێتی جەریدەکان جاری وایە تۆ ئەگەر نووسەرەکە بناسی من جەریدەیە کە سەیری یەکەم نووسەرەکە بناسم هەر ئەو نووسینەوەی سەرەوەی ماشێستەکەیم بەسە نایخوێنمەوەتر لە حەقەتە چونکە زانم ئەو چۆن شت دەنووسێتۆمان تایتڵ ئاوێنەی ناوەڕۆکە یعنی کە تۆوتر پرۆژە یاسا پەروەردە ئەتر ئەبێت زۆر باسەکەی لەسەر مەوزوعی پەروەردە بێ ئینجا بەڕێزینە پەروەردە وەڵڵاهی ئێمە ئەگەر بمانەوێت پەروەردە باس بکەین لە پەروەردە بدوێن پەروەردە تاک و تەنیا و بە هەموو تعریفێکی تازەی پەروەردە سیستما تازە گەشەتە دووەکان یعنی قۆناغی مناڵی یعنی قۆناغی سەرەتایی لەوەی زیاتر یعنی قۆناغی تفولەی مبەکیرەی مناڵ کە قۆناغی تەحلیلی ئەگرێتەوە کە فرۆید سەرۆکەکەیەتی ئەوی کان سلوکی ڕەوشتیە کە واتسنە دوای ئەو بیاجێ و میاجێ و ئەمانەی کە هاتوون ئەو قۆناغەیە ئەوان پیان وایە ئەگەر کەسێتی هەریچێکمان لێدا لەو قۆناغا باشدا ڕێژرا ئەتر ئەو کەسێتەمان لە دوایە ئەبی بە دکتۆر ئەبی بە نازانم مهندیس و ئەمانە کەسێتەکەی ئەو فەرقەیە لەبەرەوەی سەر لە دنیای دەرەوە لە سیستمی تازەی تازە وڵاتان زیاتر بایەخ بەو مەرحەلەیە ئەتر تۆ بەڕاستی تەلەبەیەک لە جامعا دانیشتووە سبێڵ بابر تازە تۆ ئەتەوێ کەسێتەکەی گۆڕی کەسێتی ئێمە ئیسە لێرەکە دانیشتون ئەو کەسێتی کە لەو خۆناغا بۆمان دروست بووە قەناعەتان هەبێت لە دوایەوە زۆر زەحمەتە بگۆڕین بە خوێنەوە زیاد ئەکرێ ئیزافاتی تێکرێ بەڵام ناگۆڕە کەسێتێکەمان چاک وایە قەزمەوەی یاسا وەکوتم زادەی دەستور ئابیاویش بەڕاستی کەم گۆڕان و گۆڕانکاری تیا بکرێت گۆڕانکاری ئەوەی کە من بیستمەوە ئێوەش بیستوتانە بەخوا ئێمە من نازانم بەسەرێنی خۆم ئەوە ئیسە تەمەنە مەشتا ساڵە نەمبیستوە باسی یاسا هەروتوانە دایم لە معالەمە لوا بکرێت سیستمی پەروەردەی هۆڵەندا سیستمێکی زۆر باشە سیستمی پەروەردەی بەریتانی سیستمێکی زۆر باشە هی نەرویش باسی سیستمەکرێ باسی نظامەکرێ ئێستا ژێوە سەیری سیستمی و نظامی پەروەردەی سەردەمی مەلیکی و دوای مەلیکی و دوای ئەمانە بکەن هەر باسی سیستمە قانون ئەوەنە دەستی بۆ نابرێت چونکە وەکو وتم شتێکی ڕەقەمیە کەم نیزامەکانەکە ئەوگۆڕێن سیستم یعنی هەرڵی سیستمی پەروەردە نیزامی پەروەردەی گۆڕانکاری دایمە لەوانە ئەکرێت من نەبیستوە لە قانونا بکرێت قانونەکان زیاتر لە شتەمرۆیەکان ئەدوێن یعنی ڕەقەمیە تر تۆ ئەوە نەمێرە خوارەوە بووی لەما زۆراتۆتە خوارەوە بووی نوێکاری وەکو عەرزم کردن هەر ئەبێ بەڕاستی لەو ژینانە بێ لە نێوان من پێم وایە پەروەردەی ئێمە هی هەمومان پەروەردەی کۆڵان و ماڵەوەی تا ئەم لەحزەیە ئەوەی کە من ئەمە ڕێی خۆمە یعنی بۆ کەسی ناکەم تا ئەم لەحزەیە من وا ئەزانم پەروەردەی ماڵەوەمان یعنی کەینە قوتابخانە لە قوتابخانە خراپترەکرێ تا ئەم لەحزەیە بەجددی نەک باشی کردێت هیچ قوتابخانێک پەروەردەکەی چاکتر نەکردووە لەوەی کە لە کۆڵان و لە ماڵەوە فێر بووین هەموو پەروەردەکەمان پەروەردەی کۆڵان و ماڵەوەیە کەینە قوتابخانە جواندانیشە و سمن بکمن بێدەنگ بە و ئەمانە هەمووی لەسەر مناڵ ئەکەوێت و کەسێتەکەی ئەگۆڕێ و ئەو ناوەشتان جا حەز ئەەکەم من ئەمەوە زۆر بە کورتی ئەوە کوسەرەقانم وەزارەتی پەروەردە ئەگەر بە تەمایە خۆی بکاتە وەزارەتێکی سیستماتی هاوچەرخ بەڕێی من ئەبێ گۆڕانکاری لە پرۆسەی پەروەردەی قۆناغی مناڵیەوە دەست پێ بکات لە قۆناغی زوینەی مناڵیەوە کە من ناوم ناوە زوینەی مناڵی یعنی الطفولە المبەکیرە لەوێوە دەست پێ بکە ڕەنگ بێ چاک بێ اینجا ئەتر من وازێنم ئەگەر بچمە خۆڕوانەچی
دەست خۆش ماڵ نا لەبەرەوەی ئەگەر پرسیارێک کراسیون لە بازێ پرسیارێک علاقەی بە منەوە بێ وڵا ئەوانەی پێش دواوە ژوەر نەخوارەوە کاکە با گوێتان لێ بێ و مامۆستایان دەست خۆش لە کۆتایی هەموو دیبەیتەکانە ئەو کاتە بەشداربووان ئەتوانن سەرنج و تێبینی و پرسیارەکانیان بکەن. هێشتا دوو دیبەیتی ترمان ماوە با ئەوەش تەواو بێ ئەو کاتە بەشداریەکەن. نامێ باش دەست خۆش ئەوە ئاقلانم بۆ خۆم لێرە لەش ساف بێ و دەستەکانت خۆش بێ. ئێستاش پێناسە و ئامانجەکان لە پرۆژە یاسای پەروەردە لەلایەن مامۆستا سەعید ئەحمەدەوە پێشکەشەکرێ. 20 خولەکت بۆ دیاریکراوە مامۆستا فەرموو. بە ناوی خی گەورە شەرەفمەندم لە بەردەم ئەم هەموو کادرە پەروەردەیە بتوانایە بتوانم وتەیەکم هەبێ. مامۆستایانی گەورەم لە پەروەردەیە یەک یاسای نەگۆڕ هەیە، ئەو یاسایە قەت ناگۆڕێ. ئەویش ئەوەیە کە پەروەردە هەمیشە پێویستی بە گۆڕان هەیە. یاسایەکی نەگۆڕ لە پەروەردەیە هەبێ ئەوەیە کە پەروەردە بەردەوام پێویستی بە گۆڕان هەیە. ئەم دانیشتنەی ئەمڕۆ وەک مەولانا ئەفەرمێ قسەی دڵەکەین بۆی سبەینە نەبێتە دەردی دڵ. عەلی شەریعەتی ئەڵێ ئەگەر ئەتەوێت لە مەئساتی هەر گەلوونەتەوەیەک تێبگەی سەیری سیستمی پەروەردەیەکان بکە. سیستمی پەروەردەیەکە ئاوێنەی مەئساتی هەر گەلێکە. قەیرانی پەروەردە قەیرانێکی ناوچەیی نییە، قەیرانی پەروەردە قەیرانێکی جیهانیە، بەڵام قەیرانەکان لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جیاوازن. قەیرانی پەروەردە لە ئەمریکا بۆ ڕیادەی عالەمە، ئەو ئەیەوێ سەرکردایەتی هەموو جیهان بکە، لەوەیە قەیرانی هەیە. قەیرانەکەی جیاوازە لە قەیرانی بەریتانیا، لە قەیرانی وڵاتێکی تر. ئێمە ئەگەر بمانەوێت چاکسازی لە پەروەردەیە بکەین، نابێت چاکسازی بەشەکی بکەین، ئیسلاحی جوزئی بکەین. لە هەموو جیهانە ئێستا ئیسلاحی جوزئی خۆی بەشێکە لە کێشەکان. ئیسلاح ئەبێ ئیسلاحێکی جەذری شامل بێت، نابێت جوزئی بێت. ئێمەش لێرە دانیشتوین بۆ ڕەخنەگرتنی بەو واتایی کە لە ناو بازارە هەیە. ئەگینا ڕەخنە خۆی وشەیەکی پیرۆزە، ما یظهر الشیء محاسنه ومساوئه ويل لقوم لا يقولون لمحسن أحسنت ولا لمسيء أسأت. ئێمە بێ بەو منطقە قسە بکەین، نەک بە منطقی حسبنا ما وجدنا عليه آباءنا. ئەوە ئێمەی کوشتووە. ئێمە کە پرۆژە یاسایەکمان هەبێت، یاسایەکی پەروەردەمان هەبێت، ئەبێت جارێ سەرچاوەکە دیاریکەین ئایا پەروەردە بۆ کۆمەڵگەیە یا کۆمەڵگە بۆ پەروەردەیە. ئەوەی تا ئێستا هەمان بووە کۆمەڵگە لە پێناوی پەروەردەیە. ئەی پەروەردە چی بۆ کۆمەڵگە بکات؟ ئیشی پەروەردە هەر ئەوە بووە کۆمەڵێک بخوێنن، لە زانکۆکان دەرچن، دامەزرێن بێ ئەوەی هیچ بەرهەمێکیان هەبێت کۆمەڵگە پێش بخەن. ئەگینا ئەگەر بەرهەمیان هەبوایە وڵاتی ئێمە وڵاتانی تریش ئەوانەی کە دواکەوتون لەو حاڵەیان نەبوون، چونکە باشترین سیستمی پەروەردەیی باشترین خوێندن پێشکەشەکە. ئایا ئێمە باشترین خوێندنمان هەیە؟ ئەگەر باشترین خوێندنمان هەیە ئەبێ باشترین سیستمی پەروەردەییشمان هەبێت. لەم پرۆژە یاسایە من نامەوێت زیاتر سەرتان بێشێنم، بە کورتی چەند بابەتێکتان پێشکەشەکەم، پێشەوەش ئەو بابەتانە پێشکەشکەم بۆی بزانین ئێمە لە قەیرانان یا لە قەیرانانی. دکتۆر شەعبان حامد ئیبراهیم ئەم ڕووداوەم ئەم کورتە چیرۆکەم لە سیمینارێکی کەشا باس کرد، بەس لەبەر گرنگی دووبارەیەکەمەوە. مستەشاری سەرۆکی پێشووتری میسر بۆ حوسنی مبارەک تی لە کۆتایی ساڵی 90ەکانە بە بیعثەیەکی تەربەوی چوون بۆ یابان، بۆ هۆکایدۆ یونیڤرسیتی ئۆف ئێجوکەیشن، کۆلێجی هۆکایدۆ بۆ پەروەردە. تی گەڕانیانی بە چەند شوێنێکە
پرۆفیسۆر یو سانتۆ لەگەڵمانە بوو، تی کەسێکی تووڕە و هین دیار بوو، من جومۆن دیار بوو، تی زوو وەکو ئیستیفزازێ پرسیاری لێ کردین ئایا پەروەردەش لە وڵاتی ئێوە وایە؟ ئەوی تا من تەحملم نەماوتم میسر بە 50 ساڵ پێش ئەوە دراسات علیای هەبووە، فعلەن واش بووە. تی بە زەردەخەنەیەکی ئیستیزایی کرد و دوای 6 ساڵ بۆ 7 ساڵ یابان وەکو دراسە حالە وەکو تەربیە مقارنە هاتن بۆ میسر. لە وەزارەتەوە منیان ڕاستپات کە بچم لەگەڵیانە، تی بدن بۆ کۆلێجی پەروەردەی تەنتا. 50 ساڵ پێش ئەو حاڵەتە ئەو کۆلێجی پەروەردەیە ثانەویەی تەنتا بووە. تی هەر لە مەدخەلەکەیە سێری مەدخەلەکەیە کرد، واقعی وەڕما بوو، شتێکی عەریقە پێشکەوتووە، نظامی دراسی زۆر پێشکەوتووە. ئەمەی ئێستا تۆ ئەیبینی پێش 50 ساڵ ثانەویەی تەنتا بووە. مناڵان لە قردێلەی سەریان تا قەیتانی پێڵاویان حرمەتم بۆ جەنابتان هەمووی یەک ڕەنگ بووە. مامۆستای فەڕەنسی وتوێتەوە، بەریتانی ئینگلیزی وتوێتەوە. لە سەعات 12 هەموو پێکەوە نانیان خواردووە. تی کە هاتینە دەرەوە وتی حەقیقەتەن ئێوە لەو ساڵانەیە زۆر لە پێش ئێمەوە بوون. تی زۆر دڵخۆش بووم، بەڵام زۆر لێزان و فێڵباز بوو نەیهێشت ئەو خۆشیە بە دڵمەوە بلکێ. تی بەڵام پرسیارێکم هەیە، ئەی ئەو پێشکەوتنە چ ڕەنگدانەوەیەکی هەبووە لە واقعتانە؟ تی تەزویەک لە تەوقی سەرم بۆ نوکی پێم هات، تی ئەنتم تمتلكون المعرفة ولا تمتلكون الإرادة ولا تمتلكون الحكمة، تمتلكون الرغبة ولا تمتلكون الإرادة. ئێمە بەو مەکتەبانەی کە هەمانە هەژدە پۆلیە چەندیە مختبەری هەیە بەوانە هەڵ نەخەڵەتین. خوێندنگە و قوتابخانە لە کوخێکا بێ بەڵام بەرهەمی هەبێ. آخر قسەی جوانی ئەو پرۆفیسۆرە وتی في أحسن الحال إيوة تكتسبون المعرفة ونحن ننتج المعرفة. ئێمە ئایا تا ئێستا ئینتاجی معرفەمان کردووە؟ وەزیری خوێندنی باڵا هەیەڵێ لە ئینفعالە بووە نەخێر بە جورئەتەوە قسەی کرد، کامەن ئەنیشتاین و نیوتنەکانمان. بەرهەمەکەمان ئەوەیە کە ئەیبینین. ئەگەر بمانەیە پرۆژە یاسایەکی باشمان هەبێ، ئەبێ هەر لە عینوانەوە تا کۆتایی پرۆژە یاساکە پێیا بچینەوە. وەزارەتی ئێمە ناوی وەزارەتی پەروەردەیە، نەک پەروەردە و فێرکردن. پێناسەی پەروەردە ئەمڕۆ فێرکردن بەشێکە لە پەروەردە. کە منەڵەن پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری تەرجەمەی تعلیمیە. هەر لە تەرجەمەکەشە هەڵەی تایە، وەکو هەڵەی تریشی تایە لە ڕووی زمانەوانیەوە. ئەگەر بە وردی سێریکەن ئیسمی مڕەکەب بە ناوی پێکاتەیی تەرجەمە کراوە کە ناوی لێکدراوە ئەوانەی اختصاسیان کوردیە. ئەنی لە ڕووی تەرجەمەوە هەڵەی تایە، لە ڕووی عنوانەوە هەڵەی تایە، لە ڕووی پێناسەکانەوە هەڵەی تایە. شتێکمان نییە هەموو قاموسی پەروەردەی لە جیهانە بگەڕێ پێناسەیەکمان نییە بە ناوی پەروەردە و فێرکاریەوە. پەروەردەیە، فێرکردن فێرکردنە، فێرکاری و فێربوونیش فێربوونە. ئەبێ ئێمە پێناسەکان جیاکەینەوە بە وردی پێناسەیان کەین. سێ جۆر لە پێناسەکانە ئێمە سێ جۆر فێرکردنمان هەیە: تعلیمی نظامی، لا نظامی، غیرە نظامی. formal education, informal education, non-formal education. پێناسەکە بە هەڵە کراوە. تعلیمی کیبار هەر فێربوونی نظامیە، هەر فێرکردنێک بڕوانامەی هەبێت لە خوێندنگەیە بکرێت، ئەوە نظامیە. هەردوو پێناسەکە تێکەڵ کراوە، بە هەڵە کراوە. پەروەردەی تایبەت من نابێت بچم پێناسەیە لە کتێبێکی کۆنە لە سەرچاوەیەکی کۆنا وەریگرم، ئەبێت تازەترین پێناسەکان وەرگرم. پەروەردەی تایبەت جاران بەس بۆ معاقین بوو، ئێستا پەروەردەی تایبەت مەوهوبینیشی لەسەرە.
تازەترین پێناسە منەبێت تازەترین پێناسەکان وەرگرم نەک بچمە سەر پێناسە کۆنەکان. بەداخەوە من سلایدم حاضر کردبوو بەدیلی پێناسەکانیشم لێرە نووسیوە بەدیلی ئەو پێناسەیە کامەیە، بەڵام داتاشۆ حاضر نەبوو. ئەوە لە پێناسەکانە. لە ئامانجەکانە مامۆستایانی گەورە ئامانج داناڕێژرێ، ئامانج بنیاد ئەندرێ. ئامانج ئینشایە نییە من بینووسم هەتا کەلیماتی ڕەنان و بریقەدار زیاتر بەکاربێنم ئامانجەکان جوانتر بێ. دکتۆر ئەحمەد زەکی ئەڵێ هێزی عەرەب لە زمانیانایە، ئێمە نابێت ئێمەش هێزی ئێمەش لە زمانمان نابێت. فعلا هێزیان لە زمانەیە، زمانێکی بەقوەتیان هەیە، بەڵام بەکاریان نێنەوە بۆ گۆڕینی واقعەکەیان. ئامانجەکان نابێ غامض و ضەبابەتیان تیابێ، ناڕوون و تەمومژاوی بن، نابێ دووبارە بن، نابێ دش بە یەک بن. یەکێک لە ئامانجەکانی پەروەردەی عێراق ئەوەی یاسای پەروەردەی پێشووی باز لە حەداقە ئەکا، ئامانجی دوای ئەو باز لە ئەساڵە ئەکا. تۆ حەداقەی لە چی ئەساڵە لە چی؟ ئەبێ یەکێکیان هەڵبژێری، نابێ هەردووکی پێکەوە هەڵبژێری، دووشتی دژ یەکن. لە ئامانجەکانی ئێمەشە تقریباً 14 وشەمجیا کردوێتەوە بە یەک وشە کۆتاییە. خوێندن بە یەکسانی، بە دادگەری، بە جێندەر، بۆ نەتەوە، بۆ ڕەگەز، بۆ تائیفە، بۆچی نزیکەی 13 وشەی بە دوای یەکا ڕیز کردووە عینی داڕشتن. بە یەک وشە، دوو وشە خوێندن بۆ هەمووان. ئیتر چ پێویستە کە ئەم هەموو وشەیە بە دوای یەکا ڕیزکەی؟ بنەما فەلسەفیەکان ئەوەی یونسکۆ دایڕشتووە، خوێندن لە پێناوی معریفە، خوێندن لە پێناوی پێکەوە ژیان، خوێندن لە پێناوی بوون، خوێندن لە پێناوی کار، لە 4 وشا کۆی کردوێتەوە. ئێمە نە ئەو 4 وشەی تایە، 4 وشە ئەساسیەکەی تیا نییە، دەیان وشەی نووسیوە، 124 وشەم ژماردووە کە ئەو 124 وشەیە بە 7 وشە 8 وشە کۆتاییەت وەموو کەسیش لێی تێگا. ئەندام پەرلەمانێکی بەڕێزی لیژنەی پەروەردە لە خولی پێشوو لێم پرسی کە لە لیژنەی پەروەردەیە فڕوزە باشی لێ بزانێ تم ئامانجەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان ناچین جۆڵا نایزانێ، ناحەقیشی نیە نەیزانێ، چونکە بە جۆرێ نەنووسراوە پێشی لەبەر بکرێ. ئەوەی یونسکۆ 4 وشەیە زۆر ئاسان هەموو کەسیش لێی تێگا. هەرچی یاسای هەرچی بڕیاری پەروەردەیە لە ئامانجی پەروەردەیەوە سەرچاوەگرێ، سیاسەتی پەروەردەیی لە ئامانجە پەروەردەیەکانەوە سەرچاوەگرێ. ئێمە لەبەری ئامانجی ڕوونمان نەبووە، سیاسەتی ڕوونیشمان نەبووە. لە 2015 کۆنفرانسی پەروەردەیی کرا بۆ خۆ ئامادەکردن بۆ کۆنگرەی پەروەردەیی. ئامانجەکان من چەند ئامانجێکم داڕشت بوو. ئێمە هەدەفی ئینسانیمان هەیە، ئەهدافی ئینسانیەمان هەیە کە دووشتی جیاوازن، ئامانجی مرۆیی لەگەڵ ئامانجی مرۆڤایەتی. پەروەردە ناخرێتە دەنگدانەوە، خرایە دەنگدانەوە بە کۆی دەنگ. جگە خۆم و یەک هاوڕێی بەڕێزم پێشتر مناقەشەمان کردبوو، هەموویان وتیان ئامانجی مرۆیی و ئامانجی مرۆڤایەتی یەک شتە، هیچ جیاوازیەکی نییە، لای بە بیکەرەوە بە یەک. بەم کەسانە یاسای پەروەردەدا ناڕێژرێ، ئامانجی پەروەردەیی بنیاد نانرێ. وڵاتی قەتەر لیژنەیەکی پسپۆڕی لە وڵاتان هێنا بە پارەیەکی زۆر، 180 کێشەیان بۆ ڕیز کرد. ئەمانە کێشەی پەروەردەن لە قەتەرە.
چ وەزیرێکی پەروەردە ئەتوانێت 180 کێشە چارەسەر بکات کە خۆیان دانیشتن و چەند پسپۆڕێکی وڵاتانی دراوسێ خۆیان کۆ کردەوە ئەو 180 کێشەیان کرد بە 5 کێشە هەنێ لەو کێشانە نیشانەی نەخۆشین عەڕەدن مەڕەض نین من خودی نەخۆشیەکە چارەسەرکەم ماکی نەخۆشیەکانیش چارەسەر ئەبێت ناکرێ من خەریکی ماکی نەخۆشیەکان بم ناکرێ من تەنها دەرمان بۆ سەرێشە بنووسم هۆکاری سەرێشەکە چییە ئێمە هەنێ لە بابەتەکانمان کە خۆمان پێوە سەرقاڵ کردووە خەریکی ماکی نەخۆشیەکانمانین خەریکی خودی نەخۆشیەکان نین یاسای پەروەردەی پنسیلڤانیا لەگەڵ ئەریزۆنا هەردووکی ملایە لە بەداخەوە کە پاوەرپۆینتەکە حازر نییە یەکێکیان 84 وشەیە یەکیان 85 وشەیە هەموو ئامانجەکانی تایە هەدەفی ئینسانی تایە هەدەفی صحی تایە هەدەفی وجدانی تایە هەدەفی ڕوحی تایە خودناسی تایە ئەمانەی هەموو تایە ئەوانەی کە من لێرە خوێندومەتەوە تاکوتەرانە بێ ئەو ئامانجانە لە خۆ ناگرێت تەنها وشەی بریقەدار نوڕیس کراوە هەنێ بابەتی تری تیا هەیە ئێوە هەموو توێژینەوەتان نووسی و توێژینەوەتان کردووە ئێمە توێژینەوەی زانستیمان هەیە کامتان توێژینەوەی وێژەیی بیستووە کامتان توێژینەوەی کۆمەڵایەتی بیستووە توێژینەوەی زانستیە بابەتەکەم زانستی بیرکاری و زانستەکان بوو زانستیە بابەتە ئەدەبیەکانیش بوو هەر زانستیە بابەتی کۆمەڵایەتیش بوو هەر زانستیە ناکرێ من پسپۆڕیم کۆمەڵایەتی بێ ئادەی تخوا ئەوەی منیشی تێکە بنووسە با توێژینەوەی کۆمەڵایەتیشی تیا بێ نامیلکەیەک لەسەر توێژینەوە سەنتەرێکی توێژینەوە دەری کردبوو نووسی بووی جۆرەکانی توێژینەوەی باڵای بەراوردکاری کە من خۆم لە بابەتێک تێ نەگەم نازانم بۆ جەنابتانی ڕوونکەمەوە توێژینەوەی باڵای بەراوردکاری من نەمبیست بوو بەس هاتم سەرچاوم خوێندەوە سێرەکەم تەرجەمەی چییە؟ البحث العلی المقارن علی سەبەبیە ئەو بە عەلی خوێندوویەتەوە لە چێوەی پرۆگرامەکانە ئەمریکا بە 9 ساڵ ئینجا مەعایری پرۆگرامەکانی نووسی لە ساڵی 1983 کە تەقریری الأمة في خطر The Nation at Risk دەرچوو لە زمانی ڕۆناڵد ریگنە 4 سەرۆککۆمار بە دوایە ئیشیان کرد دوای 10 ساڵ ئینجا آخر ئامانجەکانی خۆیانیان دیاری کرد ئیطاری عانی مەناهیج بە 9 ساڵ نووسیان ئێمە وامان کرد نەخێر ئێمە وامان نەکرد ئەوەی ئەم ڕۆژ ئەی بینین بەرهەمی ئەوەیە کە وامان نەکردووە یەک دقە باشە 2 دقە ببوورە 2 دقە ماوە باشە بە کورتی بە پوختی ئەو ئامانجاری کە نووسراون زۆربەیان لە یەک ئامانجار چەندین ئامانجیان ڕیز کردووە ئامانجەکان کردەیی نین ئیجرایی نین بۆ جێبەجێکردن ناشێن تەنها ئینشائین و وشەی باقوبریقن منطقیانەش ڕیز نەکراون و بە هەڕەمەکی نووسراون ڕوون نین و توانای جێبەجێکردنیان نییە ئامانج ناکرێت یەک ئامانج دوو لێکدانەوە هەڵگرێت یەک ئامانج ئەبێ یەک لێکدانەوە یەک تەفسیر هەڵگرێت ئەمان ئامانجی وایان هەیە 3-4 لێکدانەوە هەڵەگرێت لە فەلسەفەی تەربیەی فەلسەفەی پەروەردەی ئەمریکا دوو وشەیە پەروەردە لە پێناوی بوونە
بەس بوونەکەی ئەو چییە ڕیادەی عالەمە پەروەردەی هی ئەڵمان فەلسفەی پەروەردەی ئەڵمان العمل من أجل الحياة بقول الحياة من أجل العمل بجي لبيناوي أوي كاتبي فرنسا بيتشواني كردوتوا العمل من أجل الحياة بريطانيا العمل بدقة متناهية بس إيما تشيمان كرد تشيمان ود ويمجبوتي جوان من هي اعمل لدنياك كأنك تعيش أبدا لسر كار وشي جوان من هي نصي جوان من هي بەڵام ئێمە تەنها لەم سەرچاوە ئەو سەرچاوە کۆت بێیان نوێ بێ من شتێ وەرەگرم جەنابتان شتێ وەرەگرن و دایانێن ئەمە سیستمی خوێندنگەیەوە ئەوە سیستمی فێرکاریە و ئەمەش یاسای پەروەردەیە دیاری شوان هاڵە کۆکە ئەگەر زیاڕەویەکم کردە بە گەوری خۆتان لێم ببەخشن سەرکەوتوو بن گرنگی سیستمی پەروەردە و فێرکردن لە کۆمەڵگەدا لەلایەن مامۆستا ڕەهێڵ تەڵعاتەوە پێشکەشەکرێت خانم خانم ئەو کاتتان باش سواسی ئامادەبوونتان دەکەم سەرەتا کاک جیهاد لە سەرەتای وتەکانی باسی لە گرنگی پەروەردە لە کایی کۆی کۆمەلگا لە کۆی کایەکانی کۆمەلگا کرد من پێم وایە ڕادەی گەشەکردن و پێشکەوتنی سیستەمی پەروەردە کاریگەری ڕاستەوخۆی دەبیتن لەسەر بژانەوەی ئابووری ئاسایشی نەتەوەیی هەروەها پێشکەوتنی کەرتی پیشەسازی و شت و کاڵ و جوولانەوەی فەرهەنگی هەر کۆمەلگایەک بۆ ئەوەی بتوانین کۆمەلگایەکی پێشکەوت و شارستانمان هەبی دەبی گرنگی بە خوێندن بدەین سیستەمێکی پەروەردە دابڕێژین کە لەگەڵ کولتور و دابوونەریت و فەرهەنگی هەر کۆمەلگایەکە بێتەوە هەر سیستەمێکی پەروەردە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تاک بە تاچی ئەو کۆمەلگایە کە تێدا دەژیتن لە ڕووی کەسایەتی لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی تێڕوانینی بۆ بابەتەکان تەنانەت لە بەها و دڵسۆزی بۆ نەتەوەکەی کاریگەری سیستەمی پەروەردەوا دەکاتن کۆمەلگا بەرەو پێش بچی یان کۆمەلگایەکی پێشکەوت و خۆشگوزەرانمان بۆ دابین بکاتن یان بە پێچەوانەیە کۆمەلگایەکی نادات پەروەر و گەندەڵمان بۆ دروست بکاتن بە هەمان شێوە کاریگەری دەبی لەسەر تاک بە تاچی کۆمەلگا بۆ نمونە ئەو سیستەمە پەروەردەیە کە ئێمە دەستنیشانی دەکەین دەکرێ کەسێکی بە معریفەت پڕ لە زانست کەسایەتێکی سەربەخۆ بەتوانە بەهێز پرسیارکەرمان بۆ دروست بکاتن پێچەوانەشی دەکرێت کەسێکی ملکەت و لەرزۆک و باوەڕ بەخۆ نەبوو دروست بکاتن پرسیارەکەوەی ئێمە لە کۆمەلگای خۆمان کامە لەو تاکەمان ئەو سیستەمە پەروەردەیە کە هەیە لێرە کامە لەو تاکەی بۆ دروست کردینە من داهەم لێکرا زۆر باز لە پرۆژە یاسایەکە نەکەم بەڵام زیاتر باز لە کاریگەری سیستەمی پەروەردە لە کۆمەلگا بکەین ئەگەر بێت و باز لە کاریگەری سیستەمی پەروەردە لەسەر کۆمەلگا بکەین بێگومان گەلێک زۆرە پێویستی بە چەندین کۆڕ و سیمینار و کاتژمێر هەیە بەڵام من باز لە بەشێکی زۆر کەمی ئەو کاریگەریانە دەکەم ئێمە لە هەرێمی کوردستان فەلسەفەیەکی پەروەردە یەکگرتومان نییە کە بتوانین لە ڕێگایەوە پێناسەی چەندی پەروەردە لە هەرێمی کوردستان بکەین لە سیستەمی پەروەردە زیاتر گرنگی بە فێربوون دراوە پەروەردە بە شێوازێک پشتگوێ خراوە کە هیچ تقریبەن هیچ بوونی نییە بۆیە ئەوەی کە هەیە لە کۆمەلگای ئێمە ئیجتیهادی خێزانەکانە هەر خێزانە و بەپێی توانا و لێهاتووی و خۆی توانیەتی بەپێی توانا و معریفە و ڕۆشنبیری و خۆی منداڵەکانی خۆی پەروەردە کردجە بۆیە دەبینین لە کۆمەلگای ئێمە چەندین شێوازی جیاواز هەیە لە بیرکردنەوە تێڕوانینەکان یەکگرتوو نینە بۆیە هەر کاتێک کە ئێمە
بابەتێکی هەستیاری سیاسی کۆمەڵایەتی هەر بابەتێکی گرنگ دێتە پێش ناتوانین کێڕوانیەکی یەکگرتومان هەبی لەبەرەوەی ئەمە نەماتوانیە تا ئێستا فەلسەفەیەکی پەروەردەی یەکگرتومان هەبیتن لە سیستەمی پەروەردە و فێرکردنی کوردستان ئەو وڵاتانەی کە درچیان بە گرنگی سیستەمی پەروەردە کردووە لە بەرەو پێشچوونی کۆمەلگاهەکەیان گرنگێکی زۆریان بە کەرتی پەروەردە داوە دابینکردنی بودجەیەکی زۆر دابینکردنی مامۆستای بەتوانە دابینکردن قوتابخانەی پێشکەوت و پێداویستیەکانی وانە بێژی هەروەها وایان کردووە کە خوێندن بێبەرامبەر بیتن فراهم بکرێت بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا کۆناغێکی دیاریکراویان دەستنیشان کردووە کە زۆرم لێ بێتن بۆی هەموو تاکێکی ئەو کۆمەلگایان کە ئەوەی هەبیتن خوێندنی بۆ فراهم بکرێتن بەڵام بە پێچەوانەوە ئەو وڵاتانی کە گرنگی بە کەرتی پەروەردە نادەن ئەوانن کە سیستەمێکی نادیموکراتیان هەیە سیستەمێکی چەسپێنەریان هەیە کە ڕێگە نادەن یان دڵسۆز نینە بۆ وڵاتەکەیان دڵسۆز نینە بۆ خاکەکەیان دڵسۆز نینە بۆ بەرەو پێشچوونی کۆمەلگاکەیان نیزامێکە کە چەسپێنەرە نظامێکە باوەڕی بە دیموکراتیەت نییە کۆی کایەکانی کۆمەلگا بەکاردێنی بۆ بەرژەوەندی حزب یان کەسانی ناو حزب دواکەوتوی و نەخوێندەواری و ئاست نزمی ڕۆشنبیری بەکاردێنی بۆ وەک قەڵغانێک بۆ مانەوەی خۆی ئەگەر بێت و سەیری پەیوەندی نێوان سیستمی پەروەردە و فەلسەفەی پەروەردە و سیستمی حکومڕانی بکەین دەبینین پەیوەندیەکی ڕاستەوخۆ زیانەکراوەیان لە بینی هەیە چونکە ئەو حکوومەتە بڵێ ئەو حکوومەتانی کە باوەڕیان بە دیموکراتیت هەیە سیستەمێکی دیموکراتی پێشکەوتوو هاوچەرخ لە سیستەمی پەروەردەیان هەیە بەڵام ئەو حکوومەتانی ناشکرێت ئێمە سیستەمێکی حکومڕانی دواکەوتوو نادیموکراتمان هەبیتن بە بەرامبەردە سیستەمێکی پەروەردەی پێشکەوتومان هەبی بۆیە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرێت کە هەر حکوومەتێکی نادیموکرات باوەڕی بە مافەکانی مرۆڤ نەبیتن دڵسۆز نەبی بۆ تاکەکانی کۆمەلگا بۆ خاک و وڵاتەکەی خۆی هەوڵی داوە کە کەرتی پەروەردە کەرتی فەلسەفەی پەروەردە فرامۆش بکاتن ئەگەر بێت و ئێمە باس لە سیستەمی ئێستای پەروەردەی کوردستان بکەین لە ڕووی فێربوونەوە کە پەروەردە ئێمە دەڵێن تا ئێستا نەمانتوانیوە سیستەمێکی یان فەلسەفەیەکی پەروەردەی یەکگرتوو دەستنیشان بکەین ئەوە هەر نیمانە لە کارتی پەروەردە بەڵام ئەگە بێ باسی لە فێربوون بکەین فێربوونیش تا لەلای هەمومان ئاشکرایە کە ئاستێکی زۆر نزمی هەیە زۆر دواکەوتووە ئەوە شۆکارەکەی ئەوەی دەکارێتەوە بۆ ئێمە سیستەمێکی کلاسیکی کۆنمان هەیە تا ئێستا نەیانتوانیوە یان هەوڵیان نەداوە یان مەبەستیان نەبووە کە بتوانن سیستەمێکی هاوچەرخ و پێشکەوت و دیموکرات دروست بکەم بۆی بتوانن تاکێکی باوەڕ بەخۆبوو پرسیارکەر گومانکەر دروست بکرێتن کە هەر بابەتێک هاتە پێش بە ئاسانی قبولی نەکاتن و بە دواتچوونی لەسەر بکاتن بۆیە ئەو سیستەمە پەروەردەیە کە ئێستا هەیە کە پێی دەوترێ مامۆستا پرۆگرام یان مامۆستا منهەج ئەوەیان کە لەو میتۆدەدا خوێندکار هیچ ڕۆڵێکی نییە لە پرۆسەی فێربوونی خۆی ئەوەش وا دەکاتن کە خوێندکار بکتە پاسیڤ هیچ ڕۆڵێکی نەبی هیچ کاریگەرێکی نەبیتن ئەوەی کە وەری دەگریتن چەند زانیاریەکە مامۆستا بۆ خۆی بڕیاری لێ دەداتن لە هزری کوردخایانی خۆی دەمینێتەوە تەنها بەکاریدێنی بۆ کاتی تاقیکردنەوەکان لە دوای تاقیکردنەوەکان بۆ ماوەیەکی کورد لە بیری دەکات بەڵام لە سیستەمی هاوچەرخ و پێشکەوتوودا ئەو میتۆد و مۆدێلەکانی زانستی پەروەردە و فێرکردن و چەندین مێتۆدی پێشکەوتوو بەکاردێتن ئەو کاتە خوێندکار بۆ خۆی ڕۆڵی سەرەکی هەیە لە
پرۆسی فێربوون ئەو کاتە ئەمە دەتوانین کەسێکی باوەڕ بەخۆ بوو دروست بکەین کە کاریگەری هەبی لە بەرەو پێشچوونی کۆمەلگا کاریگەری هەبیتن لە داهێنان لە ناو کۆمەلگا ئێمە ئەو فترەیە کە ئەو پرۆژە یاسا هاتە پێش من بۆ خۆم لە ڕاستیدا زۆر دڵخۆش بووم کە بینیم خەڵکێکی گەلێک زۆر پەرۆشی ئەو کەرتەنەکەتی پەروەردە و فێرکردن هەوڵ دەدەن هەری کۆ لە لای خۆیەوە بۆ ئەوی بتوانین شتێک بکاتن هەوڵ دەین چاکسازیەک لەو کەرتە بکەین ئێمە بۆی کە چاکسازی بکەین دەبی سوود لە زانایانی فەیلسوفانی ئەو بوارە وەربگرین سوود لە شارەزایان وەربگرین سوود لەو کەسانی کە ئەزمونیان هەیە بۆ نمونە من نمونەی کەسایەتێکی فەیلسوفێکی بەناوبانجی چیکیتان بۆ دەینم کە نای جۆهان کۆمیسیۆنە ئەو زانایە لە سەدەی حەڤدەم ژیاوە ئەو کاتە سیستەمی پەروەردە لە وڵاتەکەی وان لەو ئاستە نەبووە کە بتوان دڵخۆشکەر بیتن هیچ متێدێکی مۆدلێکی زانستی پەروەردە بەکار نەهاتووە لە ئاستێکی زۆر نزم بووە ئەو لە پەرۆشی بۆ پەروەردە و بۆ زانست هەستاوە توێژینەوەی کردێ چەندین کتێبی نووسێت چەندین بەرنامەی هەبوو بەڵام وەک ئەوەی ئێستا ئێمەش کە ئەو حرەکەی ئێستا هەیە لە پەروەردە چەندین کەسەیەوە کاکجیهات باسی کرد دژاتیمان دەکرێت ئەو کاتی ئەویش ئاوا دژاتی کرا و یعنی لە وڵاتەکە خۆی بەدەرکرایە بەرەو سوید و وڵاتەکانی دیچۆ سیستەمی پەروەردەی دارێشتووە ئەو نووسین و بیر و بۆچوونانەی ئەو کەسایەتیە گەورەیە ئێستا بەشێکە لە بنامە هەرە گرنگەکانی سیستەمی پەروەردەی ئەوروپی لە ئەوروپا وڵاتانی باکووری ئەوروپا پەیڕەوی دەکەن کۆمەڵەیەکیان هەیە بە کۆمەڵی یەکێتی ئەوروپا بە ناوی SIU ئەوان هەموو لەوێندەر ئەندامن پەیڕەوی هەموو خاڵ بە خاڵی ئەو تێڕوانین و بۆچوونی ئەو زانایە چیکێ دەکەن کە لە سیستەمی پەروەردەی خۆیان کە ئێمە دەزانین فینلەندا یەکێکە لە وڵاتانی کە سیستەمی پەروەردە بە ئاستێکی زۆر یەکەمە لە جیهان ئەو بەشێکە یەکێکە لە ئەندامی ئەو گروپەیە پەیڕەوی ئەو شتانە بۆیە ئێمەش دەکرێت سوود لەوانە وەربگرین سوود لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتو وەربگرین بۆی بتوانین ئێمەش وڵاتەکەمان بەرەو پێش ببین ئەوەی کە من پێم وایە ئێستا ئەمە پێویستمان پێیتی ڕابەرێکی پەروەردەیە کە کۆمان کاتەوە هەر هەمومان مەجموعە خەڵکێکی زۆر ئیش دەکەن هەرێکە و لە لای خۆی بە پەرۆشە بۆ ئەوەی بتوانین هەنگاوێک بەرەو چاکسازی ببین لە کەرتی پەروەردە و فێرکردن سیستێمێکی پەروەردەی باشمان نەبیتن بەڵام ڕابەرێکی پەروەردەییمان نییە ئەو هەموو بیر و بۆچوون و تێوانیانەی ئەو هەموو شارەزایانی ئێستا لێرە هەنە و لە دەرەوەش هەن کۆکاتەوە بتوانین کۆمەلگاکەمان بەرەو ئاقارێک ببین کە دڵخۆشکەر بیتن لە کەرتی پەروەردە و فێرکردن بۆیە چونکە ئێمە هەمومان باش دەزانین کە کەرتی پەروەردە سیستەمی پەروەردە و فێرکردن شێوازی ئەو سیستەمی پەروەردەی کە ئێمە بڕیاری لەسەر دەدەین ئەوەیە کە دوا دەکاتن کۆمەلگاکەمان خانە بەرەو پێشکەوتن دەچێتن یان بەرەو دواکەوتوی دەڕواتن دەستخۆش زۆر سپاس بۆ چەکانت کاتۆڕێڵ ئێستاش ماوەی 15 خولەک شودانتان هەیە توانن کچی خۆتان وەرگرن و پاشان دەست پێ دەکەینەوە چاوپێکەوتیان لە ڕاستیە ئەگەر پێکهاتەی پەروەردە بریتی بێ لە مامۆستا خوێندکار پرۆگرامی خوێندن خێزان کۆمەڵگا خوێندنگا ئێستا ئەنتەرنێتی شیاتە سەر
لە کوردستانە ئەم لایەنانە هەموویان لە قەیرانن هەموویان لە قەیرانان هیچیان نییە بە شێوەیەکی ئاسایی بێ کە دڵە پێخۆش بێ لەبەرەوە من ناتوانم لەسە باسی هەمووی بکەم کە هەمووی لە قەیرانە بۆیە پەروەردەکە گەشتۆت ئەم ئاستەی کە ئێسەی بینی فەلسەفە هەموو پەروەردەیەک لەسەر ئەساسی فەلسەفەیە ئێمە تا ئێستا نازانین لەسەر چ فەلسەفەیەک گەڕۆین کە فەلسەفە هەبوو سیاسەتی تەبیعی هەیە سیاسەتی پەروەردەوە هەیە کە سیاسەتی پەروەردە هەبوو پرۆگرام هەیە مەنهەج دائەنی لەبەرەوەی ئێمە فەلسەفەکەمان فەلسەفەیەکی نادیارە حتا تێکەڵەیەکی پێشکەوتوش نییە هەندێک فەلسەفەی سەردەم هەیە لە هەر لای شتێک وەرەگرێ بۆ کۆمەڵگەتی کە بگونجێ ئێمە فەلسەفەیمان نییە لەبەرەوە سیاسەتی پەروەردەویش زەعیفە و مەنهەجیش هەر لەو ئاستایە ئەویشە زەعیفە لەبەرەوە ئەمەش هەر بە ئاراستەیەکی باشە ناڕەوە زمانی خوێندن لای ئێمە زمانێکی یەکگرتوونیە بەداخەوە لە باتینان بە زمانێکە خوێندرێ لێرە بە زمانێکە خوێندرێ وەختی خۆی فەیلسوفی ئەڵمانی فێختە قسێکی کردووە وتێتی ئەڵمانیا ئەگەر لەژێر پۆستاڵی سەربازە فەڕەنسیەکانە بێ باشترە زۆر لەوەی کە مناڵی ئەڵمانی بە دوو زمان بخوێنێ بە دوو لەهجەی جیاواز بخوێنێ ئەوە ئێستا ئێمە گەر وا بڕوا تا 50 ساڵی ترە بین بە دوو نەتەوەیەک لەولا نەتەوەیەک لێرە تا ئێستا هەوڵ نەدراوە بەداخێکی سەختەوە هەوڵ نەدراوە بۆ زمانێکی ستاندار بۆی ئێمە سوودی وەرگری ئەو کتێبانەی کە وەرگێڕاوە بە زمانی کوردی وەرگێڕانەکان زۆر لاوازە کە خوێنیتەوە داڕشتنەکان لە کوردی ناکە بە هیچ نەوەیە مەسەلا بەعزێک تێدەیە دووسێ لەهجەی دووسێ کەلیماتی دەوری کۆیی تایە دووسێ کەلیماتی دەوری هەولێری تایە وازانن بەما زمانی یەکگرتووی کوردی دروستە بێ بەداخەوە زۆرجار مامۆستاکار بێ شەرحی کەلیمەت ئەو کەلیمەی بۆ کاکە لە هەولێر بەکارێت یا کە لە مەنتیقێکی تر بەکارێت کە ئەمە بەڕاستی زۆر لەشیاوە زۆر نەگونجاوە ئەمێنێتەوە شتێکی تر لە قوتابخانە تایبەتەکانە زمانی کوردی پشتگوێ کراوە زۆر پشتگوێ کراوە و ئەو ئیتیمامی پێنادرێ و زۆر قوتابیان بان کردوکان ناوی خوب نووسە بە کوردی ناوەکەی نەزانیوە بنووسێ تێکەڵی کردووە کە شتیوا نابێت یعنی ئەمە ینی بەڕاستی ئەو پەری شکست و ئەو پەری داهێزرانە شتێکی تر هەیە سەرپەرشتیان سپۆری یعنی من زۆر پەروەردەی زۆر وڵاتم کردنەوە ئەمەی کە ئێستا هەیە کە ناوە هاوڕێی ڕەخنەگر کە مایەکێک بڵێن هاوڕێی ڕەخنەگر لە جاتی سەرپەرشتیان باشە دەرسی عەرەبی هەیە ئینگلیزی هەیە فیزیا هەیە کیمیا هەیە بابەتەکانی تر هەیە گریمان هاوڕێی ڕەخنەگر مامۆسای ئینگلیزیە چۆن ئەتوانێت تەقیمی مامۆسا بکە کە کیمیا هەڵێتەوە کە فیزیا هەڵێتەوە کە دەرسێکی تر هەڵێتەوە نظامی سەرپەرشتیاری پسپۆری ئەبێ بمێنێ بۆ ئەوەی مامۆساکە بۆ ئەوەی ینی سەرپەرشتیارەکە تەقیمی مامۆساکە بکە معلوماتی باتێ شتی باتێ خەلەکانی بۆ چاکە بەڵام ئەم هاوڕێی ڕەخنەگرە نەزانم من مەفهومی ڕەخنەگر کە ئیخوێنینەوە 12 خاڵ ئەبێم 12 خاڵان بەرجانی تیا بێ نەزم هاوڕێی ڕەخنەگر ڕێزیشم هەیە بۆی نەزم چۆن ئەتوانێت لە یەک کاتا وەکو عەرەب پێ لە سەبع سەنایە حەو زمان بزانێ حەو بابەت بزانێ لە یەک کاتا تەقیمی مامۆسا بکە و مامۆسا هەڵسەنگێنێ ئەمە بەڕاستی من بە شکستی دانێم و بە داهێزرانی پەروەردەی دانێم ئەنجا ئەمێنێتەوە شتێکی تر تۆزێکمەوە لیژنەی پەروەردە ئەبێ لیژنەیەکی پرۆفیشناڵ بێ ئەبێ لیژنەیە بێ بتوانێ وەزیر ڕاکێشێ بۆ بەردەم پەرلەمان وەزیر ڕاکێشێ بۆ بەردەم لیژنەکەی خۆی لەسەر کێشەکانی کاتی خۆی ئەمە لە پەرلەمانی عێراقا دوو جار وەزیری پەروەردەمان ڕاکێشایە بەردەم پەرلەمان عەبدولفەلاح سوودانی بوو تەنانەت جارێکیان سزادرا لەسەر داواکاری ئێمە باشە کوا لیژنەی پەروەردە چەند جار وەزیری بان کردووە و چی پێوتووە و کێشەکانی چۆن قسۆتە بەردەمی یعنی ئەمەش کێشەیەکی ترەکە لە پەرلەمانەکە منوتم هەمووی لە قەیرانە لیژنەی پەروەردەش لە پەرلەمانە هەر لە قەیرانە اینجا قەیرانەکە نازانم لای بڵێم چی ئایا شارەزانین ئایا دڵسۆزنین ئایا ئیحتیمام دایان
ئەترسن لەوەی وەزیر بانکەن وەزیر بانکەکەن و نایەت ئەمانە هەموو کێشەیە یەک شتی تریش باوە خاڵێکی پسکۆلەیە ئەمەش باسەکەم سەیرم زۆر مەکە یعنی پۆستی وەزیری لە عێراقا یا لە کوردستانە ئەڵێن پۆستێکی سیاسی بێنی سیاسەتی پەروەردەیە بابەڕێەوە خۆ ئەبێ جێگرەکەی مدیر عامەکان بەڕێوەبەر گشتەکان مستەشارەکان کەبیرەکان ئەمانە ئەبێ خەڵکی پرۆفیشناڵ بن ئەبێ ئەمانە ڕێگەی باش پیشان درێ و ئیشی بۆ بکەن خۆ ئەگەر وەزیر پۆستێکی سیاسی بێ ئەگەر لە هەمان کاتا پرۆفیشنالیشی تیاێ و هەردووکیان بێ ئەوە نوری علالونە بەڵام لای ئێمە یعنی ناکرێت کە وەزیرەکە هەر پۆستەکە سیاسی بوو لەسەرەوە ئەمری بۆ هات ئیتر چیان پێوت هەر ئەوە بکانە واقعی تربیە شتێکی ترە و سەرەوەی خۆی شتێکی ترە ئەم ئەبێت لە واقعی یعنی ئەبێ مەیدانی بێ بە درێژایی وەخت ژیانی لە مەکتەبەکان و لە خەڵکەکان و پەیوەندی هەبێ و عێلاقەی هەبێ و کۆر بگرێ و بۆ متابعات بکە خۆ ئەگەر وانەکە معنەی وایە ئەوەیە کە ئەیبینی ئێستا سوپاس حوارەتان باش وەڵاهی لە پێنج دەقە ناتوانێت شرۆڤەی ئەم کۆڕێمان کەی بەڵام من دەڵێم بۆ خۆی ئەم یاسایە زۆر باش بوو بۆچی باش بوو هەمومانی خستە جوڵە خۆزگاک هەموو کۆڕ کۆبوونەوەوانە پار و پێرار و بەسەر پێرار و ساڵانی پێشوو کرایە ئەم یاساوای لێگەر ئەینا ئەم کۆڕەی ئێستا لەگەڵ ڕێز و خۆشەویستم زۆر پەیوەندی نەبوو بە سیستەمەکەوە زۆر پەیوەندیەکی وام جەوهەریمان نەبینی بەڵام بۆ خۆی دەستخۆشیان لێ دەکەم هەموو خەڵکی جوڵان خەڵکی خستە سەر ئەوەی بە تایبەتی دەڤەری سلێمانی لا هەولێرە ئەم حرەکە نییە ئەوەندەی من بزانام لە دهۆکیش حرەکەکە زۆر زعیفە من بێمە سەر قسەکردن لەسەر قسەکانی مامۆستا ناسکو و مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا سەعید و مامۆستا ڕەحیڵ لەوانەیە زۆر بەرێ لەوانەیە بە نیو سەعاتیش نایبەرە لەبەرەوە هیچ قسەیە ناکەم بەڵام دەستخۆشیەکەم ئەمە کارێکی چاکە و کاژیا دەستی خۆش بێ خۆی کۆکردینەوە لەسەر پەرۆدە قسەمان کرد چکە بەڕاستی ئەگەر بین قسەکانی سناسک بکەین سناسک ئەگەر یاسای پەروەردە بە وردی بچێتە ناو یاسای پەروەردە ئەو قسانەی ئەو کردیەوە لە یاسا جێگەی نابێتەوە من نامەوێت بچمە سەر قسەکانی لە یاساوە جێگەی نابێتەوە ئەوە بەڕاستی شتێک نییە ناوی ئەوە ئەو قسانە ببێتە یاسا باسی ئەوە بکەی بینایی تەلەبە چۆن بێت و چۆن نەبێت ئەوە ئیشی یاسا نییە ئەو دوایی بەڕێنمایی دوایی بەشتی کە ئەکرێ ئەم بەڕاستی زۆربەی خاڵەکانی نووسیوە بەڵام زانی ئەوەی مامۆستا عەبدوڵڵا بڵێن سەرەزاریەک تەنها یەک قسەی زۆر مهم بوو لای من بەڕاستی ئەگەر سیستەمەکانی عێراق بکەینەوە 76 نظام مەدارس الابتدائیە سیستەمی خوێندن وەکوەی 2007 سیستەمی نوێ خوێندنی بنەڕەتیەکان سیستەمی نوێ خوێندنی ئامادەیەکان یعنی پرۆژە یاسا نییە مە بەڕاستی شتێک نییە چکە یاسا شتێکە سیستەم شتێکی کەیە بالضبط وایە ئەمە هەر ئەو سیستەمەیە 2007 پیا هاتوون من لە بیدایەتی لیژنەکانە لەگەڵ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی لەوێ بووین درێژکراوەیەوەیە هاتووین چەند گەشتمان لە بەردەوێشتە زیاد کرا بەڵام بە قسەی ئێمە نەکرد ئەوەندەی بە قسەی دکتۆر جەبار کرا ئەوەندە بە قسەی ئێمە نەکرا من ئاگام لێ بوو چکە ئێمە قسەمان دەکرد برادەرەکان لەوێ موسەی مۆبایلەکان فلانکەس لە سوید وا دەڵێ فلانکەس وا دەڵێ ئێمە ئاگامان لەوە بوو بەڵام ئیترەوە بوو من و دکتۆر شەریف سحابمان کرد لە مۆزوعەکە نەهاتینە دەرەوەلی و ئینە ڕێی بەڵام ئیشکردن لەسەری بەردەوامین ئێمە لە کاکجیان لەگەڵمانە بۆ هەموو دی تەربیەکانمان بان کردووە وشتیفی یەکەمەکانمان بان کردووە بەم شکڵە قسەمان نەکردووە من خۆی ئەزان کۆڕەکەم بردو بەڕێگەوە وتومە تا کاکە لەسەر مادەی یەک قسە بکە ئێمە ئەمانەی سیستەمەکە چاک بکەین نامانێ قسە بکەین چکە قسەکردن لەسەر پەروەردە بەس لەسەر جوێندی شەش قسە بووەکەم قسەکردن ینی ناچێتە بوارەوەی ئێمە بتوانین ئێمە چارەسەر بکەین بەڕاستی بەس لەسەر مەنهەج من یەک شتان بۆ بازەکەم من لە قسۆر بووم مانگی پێشوو لە قسۆر بووم سەیریکە بازم 10 سیمینارە بۆ تەلەڤیزۆن گرتووە کۆڕێکشم گرتووە درێژترین کۆڕ و زۆرترین مناقەشە کرا خۆی 9 ساعت من قسەم کرد 3 ساعت درێژەی کێشە دوو شتم باس کرد
هاتم باسی 5 کۆنگرەکەی پەروەردەم کرد 5 کۆنگرەمان کردووە هەیە هەر نازانێت چەند کۆنگرە گیراوە لە وەزارەتی شایە 5 کۆنگرە گیراوە 3 کۆنگرە گیراوە سێمینیان نەرمیخان 4 دکتۆر دڵشاد گرتوێتی 5 دکتۆر پشتیوان گرتوێتی 4 کۆنگرەی مامۆستایانیشمان کردووە ئەمە باسی ئەمانەم کردوتم ئەمانە چیان کردووە ناکرێتە لێرە باسی کەم چیان کردو چیان نەکردو جەناب وابزانام لێبی مامۆستا عەبدوڵڵا بوو هاتمە سەر ئەوەی ئۆقسۆرم باس کرد بۆتەمە بەس باسی تەربیەی مستەدامم کرد کە لە عالەما بۆ 15 ساڵ نەتەوە یەکگرەکان WHP کە بەرنامەی داناوە لە 2015 بۆ 2030 پەروەردە چی لێ بکەیت لە عالەما هەمووی چۆتە ناویەوە هەموو دەوڵەتانی دنیا چوون وازان 5 دەوڵەت نەچۆتە ناوی ئەیتر هەمی لەم تەربیەمز ئەڵێ بۆم 15 ساڵە چی بۆ مناڵ بکەین چی بۆ مناڵ بکەین مناڵە ئەبێ ئەوە پەروەردە بکەین میسر بەو زەعیفی خۆی کە مامۆستا باسی کرد کە ئێمە لەوانەیە وابزانین کرد بەڵام وانە میسر چوونەتە تەربیەی مستەدامەوە لە 2015 چوونەتە تەربیەکەوە لە 2007 دەستیان کرد بە گۆڕانکاری 6 ساڵە ئەوە 6 ساڵە 6 کتێبیان گۆڕیوە بەس منهەجا ئیشەکەن 6 کتێبیان گۆڕی KG1 KG2 1 2 3 4 من کتێبەکەی پۆلی 4 مێناوە نیشانی خەڵکیشمدا ئەوان ئەڵێ ئەمە دکتۆر نەوال شەلەبی دکتۆر نەوال من 5-6 جار دانیشتم لەگەڵاکەوتم دکتۆر نەوال چییە ئەو مدیری مەرکەزی تەطویری مەناهیجە لەوێ بەڕێوەبەرەتی پرۆگرام شتێک نییە مەنایی ئەوە بەڕێوەبەرەتی پرۆگرام ئیش بکە هەیە وجودیە بەڕێوەبەری گشتی هەیە بەڵام مدیری مەرکەزی تەطویری مەناهیج ڕاستەوخۆ سەر بە وەزیری پەروەردەیە ئەو هەڵدەسێت بە گۆڕینی مەنهەج مدیری عەمەقی نییە خۆشی لە 2 ڕۆژی مؤتەمەرە ڕۆژێک بە تایبەتی بەرنامەی تایبەتیە و ڕۆژێکیش هەموو مدیر عامەکانی مەناهیجی کۆ کردەوە یەکێکە پرسیاری ئەرەسەدەکردن لێرە وتی ئێمە چیەکەین وتی ئێمە لەگەڵ تەربیەی مستەدامە ڕووین بە 15 ساڵ مەنهەجە گۆڕین بە 15 ساڵ ئێمە ئیمساڵ دەستمان کردە بە مەنهەجە بێنەی ئیمساڵ بیگۆڕین بزانە غەڵەتەکەی ئێمە لە چیایە ئەمە هەڵەکانی ئێمە ئەوان بە 15 ئێمە ئیمساڵی گۆڕین وتی ئێمە پێویستیمان هەرچی قسەی دنیا کرا لەسەر دکتۆر دڵشاد کە خۆی دانیشتە حەزم کرد خۆی دانیشتە لە کۆڕەکەی کێشە زۆر بە نمونەیە ئەڵێن وەڵا دکتۆر دڵشاد زامی سویدیەنە نظامی فینلەندیەنە چی بە زەوە سویدەکە ئەو وتی دکتۆر نەوال شەلەبی ئێمە 6 ملیۆن مامۆستامان هەیە یعنی بەقەدەر هەموو هەرێم زیاتر لە 1000 پرۆفیسۆرمان هەیە لە بواری پەروەردەیشەکە ناتوانین مەنهەج گۆڕین وتی ئێزانی کێی گۆڕە دیسکۆفەری گەورەترین ڕێکخراوی عالەمی دیسکۆفەری بۆ پەروەردە لۆنجینمان بۆ پەروەردە یونیسف یونسکۆ UNDP یۆرک پرێس سپاینێکس بێژگەلەوە کۆمپانیای سیاغەم ئەمجا ناشنال جیۆگرافیک لێرین هەموو ڕسمەکانەکە بۆ کتێبەکان و نمونەی کتێبەکانم هێناوەتەوە سەیری بکە ئەڵێ بۆ ئەم 15 ساڵە موبایل مهمە یەک منهەجی هەیە لەسەر موبایل التەکنۆلۆجیا والاتصالات والمعلومات لەسەر ئەمە هەیەتی 8 دەرسە لە هەر 8 دەرسەکەدا باسی ئەوەکە مناڵ فێرەکە نابێ موبایل خراپ بەکاربێنێ نابێ لە دایک و باوک و مامۆستاکەی کەسی کە ژێڕایل هیچ کەسێکی کە بێ مناڵ فێرەکە بۆ داهاتوو سیر دەکەیت بعد یەک دوو قسەیە مامۆستا سەعید لەسەر معایروانە قسەی کرد ئەوە نمونەیە پێنامەوە زۆر شتی کابوو باسی کەم مامۆستا سەعید لەسەر معایروانە یعنی کۆڕێکی باش و پێم باشە وەڵام مامۆستا سەعید لەسەر سیستەمەکانی دنیا قسەکە زۆر خۆشە بەڵام ڕەبتی نەبوو بە سیستەمەکەی ئێمە وەکو پێویست مامۆستاش خۆی هەروتی پیان وتوم پیانوتم لەسەر سیستەمەکە قسە مەکە بە عام قسە بکە ئەوە بۆ خۆی شتێکێ وەڵام من قسە حەق نییە قسەیان بکەم بەڵام یەک دیێڕم هەیە بۆ کاگڕە و باسی هاوڕێ ڕەخنەگری کرد تەقی مەکە ئەوە هەموو مدیرن دانیشت هاوڕێ ڕەخنەگر تەقی ناکە لیژنەی هەڵسەنگاندن هەیە هاوڕێ ڕەخنەگری هەرتیانێ کە تەقیمەکە دەکەن ئەو سێ کەسە چنە مەکتەب ئەوانەیەکەن زۆر شتی کرد و جەنابەت قسە ناکەم لەسەر زۆر سپاس و هیوای سەرکەوتندا بوون من پێم وایە شخصی خۆم ئەوانەی کە من دیوم و ئیشم لەگەڵا کردوون بە تایبەتی وەزیرەکان زۆربەیان پەیوەندیان بە پەروەردەوە نەبووە لە دەرەوەی پەروەردەوە هاتوون من ئەوانم زۆر بەلاوە باشتر بوو کە لەوانەی لە ناو پەروەردەوە هاتوون بە سەراحەت ئێڵێم پەروەردە پەیوەندی ئۆرگانی بە تاک بە تاچی کۆمەلگەوە هەیە بە شوانێکەوە هەیە لەو سەر دینەکە ئیشەکاتۆمانە ملکی دایکی سیستمی پەروەردە نییە هی وەزارەتی پەروەردەوەمانە هی هەموو کەسێکە هەموو کەسێک بۆی هەیە لە پەروەردە ئیش بکاو لە پەروەردە ئەو پەروەردە ئەو پەیوەندە ئۆرگانیەی کایەتی زۆر زۆر بەقوترە اینجا دووەم شتێکەیە
ئەو قسانەی کە من ئەیکەم زۆربەی زۆری قسەی خۆم نییە هی بیرمەندە پەروەردە گەورەیەکانە ئەوان نایەن وایە ئەڵێ کەسێک کە سەتحی لە شتێک بزانێ کەسێک کە هیچی لێ نەزانێ ئەو کەسە هیچ نەزانە زۆر باشترە لەوەی کە سەتحیەکە لێی ئەزانێ کەواتە ئەگەر یەکێک لە ناو پەروەردەوە هات سەتحی لە پەروەردەی زانی یەکێک کە لە ناو پەروەردەوە نەهات کە هیچی لێ نەزانی ئەو باشترە ئەو جۆلی ئەگرێ هەتاکو بیربەندێکیان هەیە ئەڵێ نەکەن بۆ بەرپرسیارەتی کارە گرنگەکان کەسی بڵێن ئەوەی کە لێی ئەزانێ سەتحی لە شتەکە ئەزانێ ئەوە دانێ نا بچن جاهیلەک دابنێ جاهیلەکە دوو لەمانە یعنی کە من ئێڵێم جاهیلەکە جۆ لێ ئەگرێ کۆمەڵێک اعتیما دەکاتە سەر کۆمەڵێک کەس بەڵام ئەوی کە ناوی دکتۆرە و بەنەوعێک و ئەمانەیە و بای هەوایەکە کاتە خۆی ئەمە لە پەروەردا ئیشی کردو ئەمانە هیچیشی لێ نازانێ لەبەر ئەوە من پێم وایە اینجا ئێوە ئەگەر سەرنج بن ئەگەر شتە پەروەردەیەکان بخێننەوە زۆربەی زۆری بیرمەندە پەروەردەیەکان هیچیان پەروەردەیی نەبوون هەمویان لە دەرەوەی پەروەردە پێگەیشتونەوەمانە ئەنیس مەنسوور کە یەکێکە لەوانە کە فەلسەفەی تەواو کردو و دوای ئەوە ئەوێت بچێتە جامیعەوە چێ بە ئەباز مەحمود عەقا دەڵێ ئەڵێ ئەمەوێ داوایان لێ کردوم لە میسر کە ببم بە ئوستازی فەلسەفە و لەوێ دەرس بڵێمەوە ئەڵێ نەکەی بێ عەقڵ ئەو تەبعا ناڵێ بێ عەقڵ بە شتێکی ئاواڵێ ئەڵێ نەکەی خۆ هەڵ نەخەڵەتێنی ببی بە مامۆستا بڕۆ نۆک بفرۆشە فەلافیلی پیاڵێن لامەوەی ئەوان بڕۆ ئەوە بفرۆشە و نەبە بە مامۆستا جەلە دوای بامێکاڵێ وەرە ئاگا لێ بێ من ئەوە نامەوێت لە شەعنی مامۆساکەم بکەمەوە ئیشی مامۆسا ئیشی پێغەمبەرەکانە ئەوانە ئیشی مامۆسایەتی ئەەکەن هەروەتە پێغەمبەری خۆشمان ئەڵێ ئینەما بوعثت معلما لأتمم مكارم الأخلاق أو أحمد شوقي ببديني خطأ قم للمعلم وفيه تبجيلا وكاد المعلم أن تكون الرسول أنا أكون أمانة زور إن جاء تجارب أما جوابه بتواتي أما جوابه محزك جواب إيه كان نعمه لبر أوا أباز محمود أخذ كواي في أوي أم كابراي خوي قزم أوي كبزان بونية كمثلا سكاد الشهادات ولا يردانشتوها هاي متابعك يعني بالراسي من زور بلامو چاکە کە ئاوا دوای پەروەردە ئەکەوێت و ئەمانە تر ئەو لە پەروەردا سەرەکەوێت لەبەر ئەوە من حەزەکەم ئەوە بزان بە کورتیەکەی کەسانێک کە لە دەرەوەی پەروەردە بن بەڵام متابعەی پەروەردە بکەن زۆر لەوانە باڵا دەرسرە بن کە لە ناو پەروەردان بەڵام زانینێکی سەتحیان هەیە لەسەر پەروەردە ئەمە ئەوە اینجا شتێکی کەیتیا بوو لەسەر فەلسەفەی پەروەردە من حەزەکەم ئەوە بە فەلسەفە لێکدانەوە چۆنە بەلای تۆ ئەنجا فەلسەفەی پەروەردە من شتێک ئەڵێم یەک دوانێکم تا حەدێک لام وایە هێناونەتە سەر قەنەعەتی خۆم کەمێک فەلسەفەی پەروەردە ئەگەر سەیری بکەین بەڕاستی تۆ دائیمە من ئەوە ئەڵێم ئەم ئەبەسوورەکە لە خزمەتی ئێوایە و دانیشتووە ئیستا ئەگەر من 4 مانگ 5 مانگ لە پەروەردە ببرێم والله گوناحە بێم لە ناو ئێوە دانیشم و باسی پەروەردە بکەم لەبەر ئەوە ڕجاءەکەم ئەوانەی کە لە بواری پەروەردا ئیشەکەن ئاگایان لە پەروەردەی تازە بێ پەروەردە زۆر لە گۆڕان و گۆڕانکاریە وەک ئەڵێن ئاو بۆسێ پەروەردە ناوەسێ فەلسەفەی پەروەردە ئیستا بریتیە لە ستراتیج خەڵک ئیهتیمام بە ستراتیژە جاران بۆ نمونە ئیسا عەقدێکەیە لە بەینی ئەمەریکا و فنلندا بیرۆکەی پەروەردەیی ئەگۆڕنەوە مع العلم ئەو وڵاتێکی سۆشیال دیموکراتە ئەم وڵاتێکی ڕەسمالە لەبەرەوە ئیسا نەخلی تەجروبەیەکی سۆشیال دیموکرات لە پرۆسەی پەروەردە ئەیکا بۆ وڵاتێکی ڕەسمال و فەلسەفەکەیشیان جایە فەلسەفەی پەروەردە بە ستراتیژ لێگەیرێتەوە ئیستا ئەمە یەک دووهەم شتێکی کەیان باس کرد من پێم سەیرە باسی کتێب ئەکەن و ئەڵێن منهەج خۆزگە ئەوەشمان واز لێ ئێنا کاکە عومەر گیان تۆ کتێبیان گۆڕیوە
منهج چییە؟ منهج خۆی ئەگەر سەیری بکەی کاک دکتۆر ڕەوف منهج لە نەهجی عەرەبیەوە هاتووە نهجەکە یعنی الطریق الواضح یعنی خطەی عەمەل یعنی هەر کەسێک کە ئەوێ ئیشێ بکە منهجێ بۆ خۆی دائەنێ منهج جارە لەگەڵ استراتیژە منهج جارە لەگەڵ ئەهدافە ئەوانە فەرقیان زۆر زۆرە کتێبگۆڕین هیچ عیلاقەی نییە بە منهجەوە کتێب وەسیلەیە بەجددی لە وەسیلە زیاتر تێ ناپەڕێ ئەمە جوابەکەی ئەوە هیچیکەی بەدواوە بوو باشە زانایەکی پەروەردەی ئەڵێ کێشەی ئێمە کێشەی پەروەردە لە جیهانە مەبەستی جیهانی یعنی سێهەم ئەگەر تعبیرەکە ڕاست بێ ئەوەیە کە شتێک دەڵێین شتێکی کە ئەنووسین شتێکی کە جێبەجێەکەین من ئەمڕۆ خۆم ئەوەم بەسەر هاو ئەوەی کە پێشکەشم کردبوو ئەوە نەبوو کە ئامادەم کردبوو چونکە داتاشۆکە حازر نەبوو ئەگینا ئەوەی ئامادەم کردبوو وشە بە وشە شیکردنەوە و شوڕەڤەم لەسەری هەبوو بەڵام لەو تۆزە قوڕە ئەوەنە لەو تۆزە قوڕە ئەوەنە تۆز هەستێ باشە خراب نییە اینجا قسەشم لەسەر پرۆژەکە نەکردو بەڕاستی قسەم لەسەر کردووە زۆر بە وردیش بەس بە کورتی و گشتاوی کردومە لە عینوانەکەەوە پیا هاتووم کە نابێت بڵێ پەروەردە و فێرکاری فێرکردنی شەر هەڵەیە پێناسەکان هەرەوە لە فریاکەوتن دوو نمونەی لێ هەڵبژێرم بڵێم ئەم پێناسانە هەڵەیە ئامانجە پەروەردەیەکان و بنەما فەلسەفیەکان هەرەوە نەتوانیمە بڵێم ناڕوونن زۆرن تێکەڵ و پێکەڵن میکانیزمەکەیان بەو شێوەیە داناڕێژرێ معایری مەناهجیش بەو شێوەیە نانووسرێ کتێبێکی عراق کە لێرە لای خۆمان تەرجەمە کراوە پێم وابێ لە وەزارەت کراوە من کە لە شتێک تێنەگەم نازانم وەریگێڕم تەوەقوعکەن بەڕائەت الاختراع بەچی تەرجەمە کراوە پاکانەی داهێنان بەڕائەت الاختراع یعنی پاکانەی داهێنان لەو وایە بەڕائە لە بەڕائە یعنی هینەوە هاتووە پاکانەوە هاتووە کە بە معنای بڕوانامەی داهێنانە من خۆم لە شتێک تێنەگەم نازانم تەرجەمەشی کەم و بیشی سوپاسانەکەم ئەم کاتتان باش سەرەتا دەست خۆش بۆ مامۆستا جیهاد و تیمەکەیان بەڕاستی زۆر هیلاک بوون ماندوو بوون بەڵام ئەتوانم بڵێم بەداخەوە کارەکان ئەنجامێک ناپێکێ و ناتوانێت ئەو مەبەستی کە ئەیانەوێ کەمێکی ژە مەبەستەکەیان پێکن لەبەرەوەی میکانیزمی کارکردن لە ڕاستیە لە وڵاتی ئێمە کە ئێمە خۆمان کارەکتەرێکی سەرەکی و ئیشکردنە بووین ئەو میکانیزمانێک کە ئەوان دوای ئیشەکە خۆتون و ئەیانەیە ئامانج پێکن و هەموو کارێکیش لە ڕاستیە ئامانجەکە گرنگە ڕێژێک لەو ئامانج پێکانە گرنگتر لەوەی کە تۆ چی داڕژیت و وتارەکەت چی ئەبێ و چ بانگەشەیەکی بۆکەیت پرۆژە یاسایەکەیە ئەم پرۆژە یاسایە وەکو مامۆستا عومەر جوان ئیشارەت پیاوە کتێبەکەم هێناوە تێکەڵکردنێکی شێواوی سیستەمی قوتابخانە بنەڕەتیەکان و خوێندنگە ئامادەیەکانی کوردستانە کە لە 2008 تا دەرچووە و هەموو بەهاکانی تایە کە مامۆستا جیهاد ئەوان ڕەن بەهاکان لە پرۆژە یاساکەدا نییە لێرە هەموو بەهاکانی تێدایە بەڵام بە شێواوی گواستراوەتەوە بۆ پرۆژە یاساکە لەوێون بووە چونکە پرۆژە یاساکە زۆر زۆر گەورەیە وەکو مامۆستایان باسییان کرد هەندێشتی تایە کە پێویستی بە یاسا نییە ئایا چ پێویست دەکات پارەی قوتابخانە ئەهلیەکان و پەیمانگاکان چەند لاپەڕێکی بۆ تەرخان بکرێت کە ئەو پارە بەس بە یاسا دەمرێت سبەی لە نرخی دۆلار گۆڕا ئایا نرخی ئەو قوتابخانەوە بۆ ئەمێنێتەوە هەڵاوسان دروست بوو ئایا نرخی قوتابخانەکانەوە خۆی بێنێتەوە گومان نەخیر کابێ ناکرێت نرخی خوێندن بە یاسا بێ ئەوە بە سیستەمەکرێت بە نیزامەکرێت بە فەرمانێکە دێت ئەنجومەنی وەزیران بۆیە زۆر شت هەیە لە پرۆژە یاساکە پێویستی بە یاسا نییە ڕێخستنی حانوت پێویستەکە بە یاسا هەیە قوتابخانە چەند پۆل بێ و مەکتەبێکی یابیان ناوکو مامۆستا عومەر فەرمووی ئەوە هی یاسا نییە ئەوە هەندێکی هی سیستەمە کە سیستەم ئەنجومەنی وەزیران دەریەکە و هەندێکی هی ڕێنماییە کە ڕێنمایی وەزارەت دەریەکە بۆ ئەوەی کارەکان ئاسان بێت بۆیە ئەکرێ و پرۆژە یاسا زۆر کەم بکرێتەوە من پێم باش بوو مامۆستا جیهاد و تیمێکی کاریان لەگەڵا کردووە هەروە کاریان کردایە مادە بە مادە پیاخاتنایەوە هەر مادەیەک ئەگەر ڕخنیان لێ هەیە بەدیلەکەیان بۆ دانایە و هەر مادەیە بە زیایی ئێزاین بڵێن لا ببرێ ئەمە کۆکردنەوەیەکی هەندێک پەرلەمانتاریان بۆ بکردایە و پێشتریش میکانیزمەکە هەروە لە مامۆستا جیهادا بەزان بە تەلەفۆنیش پێمان کرد حەزمە کرد لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە دابنیشن و وا بکەن کە ئەمان پشتگیری بەڕاستی وەزارەت و حکومەت و حکومەت و وەزارەتی خەڵکە خۆ ئەمڕۆ منم سبەینێکی ترە بۆیە
پشگیری پرۆژه یاساکە شتی باشی تایە شتی ڕخنەشی تایە کرا ئەوانە کوتیمێک سەپۆرت هەم بۆ پەرلەمان هەم بۆ وەزارەت چونکە هاوڕێیان مامۆستایان بەڕێزان لە وڵاتی ئێمە ئەوە ئەڕواکە وەزارەت ئەیە خۆم وەزیر بوو بەڕاستی ئەوەی کە ویستمە کردوومە و هیچ شتێکی لەسەر بنەوە بە خۆم نەوترا حەزەکەمان لە شتێ بۆ وای ئەوانەی کە دەرەوەی حکومەت و حیزبەکان بڵن وانەزان لێرە شتێک هەیە لەسەر و تۆوە من 4 ساڵ وەزیر بووم هیچ کەسێک نە لای پارتی نە لای یەکێتی بە منی نەوت وە شارەوە بکە هەموو شتێک خۆم و ئەوەی مامۆستا عەبدوڵڵا فەرمووی ئەو ڕۆژەی بووم بە وەزیر ڕۆژی دوایی لە ماڵی خۆمان دانیشتین لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا شێرزاد و مامۆستا خوای لەخۆش بوو مامۆستا ئەکرەم و خوای لەخۆش بوو مامۆستا حەمادی کۆمەڵێک مامۆستایان گوێتان لێگرم کە لە وەزیریش دەرچوو مامۆستا فایق سەعید مقابلەیەکیان کرد بوو بازەکە ئەڵێن جیاوازی ئەم دڵشادارەوە بگوێگرت ڕاستیان گوێ بگرت ئەوەی بەرژەوەندی بزانیە کە ئەمە فرسەتە تەنانەت لەگەڵ ئەوان لەگەڵ تیمی ڕۆژنامەنووسان کە لە کاک ئاسۆس هەردیەوە لە کاک کەمالەوە لە هەموویانە دابنیشتیم چیتانەوێت لە پەرۆزە وەرە ئەمڕۆ وەزیرم بۆ ئێوە ڕخناگرت فرسەتە چیتانێ وەرە پێم بڵێن بابیکەین وتیان تۆ چی تێ وەڵام ئەمانە هەڵا ئەگەر ئەوانە پێوە زۆر زیاتر لەوەی ئێمە وەڵات زۆریشی کراوە بەبەستم ئەوەی ئامان کەوابێ لێرە ئەکرێت ئێستاش ئەکرێت لەگەڵ ئەو خاتون یاز لێرەیە کە ئەنجومەنی پارێزگان بەڕێگەی ئەوانەوە لە ڕێگەی پەرلەمانەوە هەوڵ بدرێت ئەم پرۆژە یاسایی کە هەیە باش بکرێت پوخت بکرێت چکە زۆر زۆرە ڕاستیاوە زۆر زۆرە و چڕ بکرێتەوە شتی جوانی تایە بەڵام داپەشراوە چکەوە هەشتیایە شتە جوانەکانیش دیان خوا مادام جەنابە لێرە یەکدوانێ لەو شتە باشانەمان پێ بڵێ هەر یەکدوانێ بەڵێ خۆمەوە ئێمەش خوێندومانەوە سەعات ئیشمان لەسەر بڵێر لە خۆمانە شەڕ مامۆستاوە جەناب کە خوێنتەوە خۆ قسەی خۆن و قسەی تیمەکەی من باسی تیمەکە باسی تیمەکە مامۆستا ئێمەش بۆمان موهیمە یەکەم بڵێن هیچ چۆن مامۆستا سەلامیش فەرمووی پەروەردە هیچ نەکردووە جەنابیشتان لە گشتان وزیرانە هیچ شتێکی تیانە هیچ نەکراوە من یەک پرسیارەکەم من یەک پرسیارەکەم بە منەوە ئێمە هیچین یان هیچ خۆبان ئێمە هیچین ئێمە هیچین یان هیچ ئوستازگیان ئەی بەناڵێ ئەگەر هەموو کورد نەمێنێت چی لە مەسەلەکە من پەروەردەی باوەڕی چیشەوەی باوەڕ بێ بەڵێ نەخێ من پەروەردەی دەستی ئەو مامۆستایانم خۆشم بە هیچ بزانم ئەو مامۆستام بۆ شانازیشی ترەوە مامۆستا و دەیان مامۆستایەتی بەرزی ئەم وڵاتە دەژێت دەستی ئەوانە پەروەردە بووم و هیچیش ڕاستی ئێوەش هیچن ئەو دکتۆرەی کە من جەڵتەم لێ ئەچمە بەردەمی و عەمەلیاتمەکە هیچە بەڵێ لە زانکۆکانی کوردستانەوە دەرچۆ ئەو مامۆستایە کە ئێستا باسێکن مامۆستا حەمالی وەردەست بنەوەڵەکەم بڵێ وا لە کێ پەروەردە هیچە بۆ هیچ نییە مامۆستا سەبە کاکە بۆ هیچ نین بەڵێ کەمین ئەوێ باشتر بین ئەوێ بەهێزتر بین بەڵام نەک هیچ وشەی هیچ لە ڕاستە وشەیەکی زانستی نییە چکە هیچ شتێک ڕەهایی نییە هیچ شتێک مطلق نییە مامۆستا بە زۆر تۆ ناتوانانی شتێک بە ئێمە بڵێ کە اینجا جەنابێ ئەوەی حکومەتی خەڵکە ئەگەر هی خەڵکە لەو 4 ساڵەی جەنابتا ئەو پرۆژانە چی بوو کە سەرکەوتنی بەسەر بەدەستێنا حکومەتی هین مەحانای چیە مەکتەبە ئەهلیەکان زیادی کرد لەو ئەخر مەکتەبی ئەهلی گەورەترین کارەساتە خەڵک گۆڕانە خەڵک یەکێتیە خەڵک پارتیە خەڵک ئیسلامیەکانە هەمووی لە حکومەتا بوویاننا کە من لە حکومەتا بووم هەر هەموو 111 ئەندام پەرلەمان دەستی بەرز کردو بە پرۆژە یاسا آخر ئەمە کارەساتەکەی مامۆستایان ئێوە ڕێنایەن خەڵک قسە بکەن یعنی مشکلەکە ئەوەیە جەناب دەڵێ حەقە و مامۆستا بەڕێزانەی لەگەڵ جەنابتا دانیشتون ئێوە ئێستا درکتان بەوە نەکردووە پەروەردە مامۆستا لەبەروی ئێمە ئەمانە بێ بە حیوار ئێستا آخر لەبەر زۆری بەشداربووان و هەروەها ئەو ماوەیە کە بەم ڕێکخراوەش دراوە ماوەیەکی دیاری کراوە ئەگەر هەر مناقەشاتێک هەبێ دوای ئەوە پەیوەندی بێت پێکەوە ئەمە بەکارن هیچ ئەمە بە هەر ئەمەتان بۆ خوێن چکە نمونەکان زۆرن بە هەر لەبەرەوەی کەوەڵەن هیچ یەکەم خاڵکم ساوە تێبینیەکان لە دیدی ئێمەوە ئەمە قسەی من نییە قسەی ئەو بەڕێزانەیە لە دیدی ئێمەوە ئەم پرۆژە یاسایە کراسێکە
بەبەری ئەو سیستەمەی ئێستا هەیە دووراوە جگە لەوەی هیچ دنیابینێکی فەلسەفی ناوازەی پەروەردەی هاوچەتی تیان نییە هیچ پێودانێکی زانستی تیا دەستنیشان نەکراوە بۆ بەگەر سیستەمی پێوە هیچ مامۆستا ئەکسەلانسی زیادە فەرموویە. ڕێگوایە دەست خۆش دەست خۆش. پەروەردەی ئێمە لەکوایە لەکوایە لە سفری شانی بە ئەڵێن کاتێک خۆی پیاوی کتێبێکی نووسیوە بە ناونیشانی دوعات فەقەت پیاوێکیش کتێبێک ڕەخنی لێگرتووە نووسویەتی وەقەفات مع کتاب الدوعات ئەویش لە وەڵامی ئەوە نووسی بووی جەلەسات مع وەقەفات نازانم هەمومان بە پێوەی و تووڕێین پێویستەکە دابنیشین قسە بکەین پێویستمان بۆ هەیە ئێمە پرۆسەیەکی پەروەردە قسەی لەسەرەکەین ئەگەر بێتە سەر نقاش و دیژار وەڵامدانەوە ئەگەین هێشتێک بەڕێزە مامۆسایەک لە پۆلێک کامیوانێکی بازرگانی هێنا بۆ پۆلەکەی کە هێنای بۆ پۆلەکەی بازرگانەکە دەستی کرد بە گیرفانی و تۆزێ پاری دەرهێنا بە خوێندکارەکانی وێت کێ یەت پێشتر پرسیاری لێکردن کێ دە یارمەتی مەیە بە خاوە خاوە دووسێ کە دەرسیان بەرز کردەوە دوای دەستی کرد بە گیرفانی هەوتی کاکە هەر کەسی یارمەتیم بات من ئەم پارەی ئێمێ ئیشەکەش چی بوو کێ ئەتوانی لە زۆر بەرز کات هەمووی دەستی بەرز کردەوە کەسێکیش کە باڵای کورد بوو کاکە تۆ نەهاقیم لەگەڵاکی من باڵام کوردە بەمبەی تۆ من دۆڕاوم لەو کاتا وتی ئەتوانی چی ئەکەی بیکە کورسێکی ناو چوە سەر کورسەکەیەوە کورسێکەوە چوە سەر کورسێکەوە باڵای بەرز بوو ئیخۆ ئەوانی کەشکە باڵا بەرزن ئەشنە سەر کورسیەکەەوە بیریان کردەوە چوونە سەر کورسیەکە مەبەستی من ئەزانە لێرە چیە بەڕێزان باوەڕم پێ بکەن بەم عەقڵێتی ئێمە بەم بیرکردنەوەی ئێمە سیستەمی پەروەردەیی ناگۆڕی پێویستەکە تۆ بیرکردنەوەیکت هەبێ لە دەرەوەی سنوور بیرکردنەوە لە دەرەوەی سنوور ئەوە نابێت کە من لێ تێگەیشتوو بەڕێزان ئەگەر ئەم گروپە جوانە سیستەمێکتان هەیە با قسە لەسەر سیستەمەکە بکە ئەگەر ڕەخنە لە سیستەمیش ئەگرن بە ئێمە حاڵی ببین ئەگەر ئەتەوێت ئیسلاحکەی مامۆستا عەبدوڵڵا ئیسلاح ناکرێت ئەگەر ئەتەوێت ئەخر من تەوحیدی فکر نییە ئەو کۆمەڵە گروپ بەیەکەوە دانیشتوون ئەبێ بێن شتێکمان بەنێ نەتیجەیەکمان بەنێ ئەگەر ئەتەوێت پرۆسەیەکی گونجاوت هەیە هەموو بابەتەکانی جوانی ئەم سیستەمەش داغڵ ئەکەی لای خۆت و بە یەک ئاراستە ئیشی ئەکەی معقول و مەقبولە ئەگەر بەمەی ئێستاش بێ هەر ئەوەیە وەکو هەموو جارێک کۆ ئەبینەوە تۆزێ قسە ئەکەین و دەرئەنجامێکمان دەست ناکەوێت بەڕێزان مامۆستا جیهاد نازەم هەر لە بیدایەتەوە گەرم هاتەیە یعنی وا ئەزانی هاتووە وەڵامی خەڵک ئەداتەوە قوربانێ بم پەروەردە تاقەتی ئەوێ من تێزی دکتۆراکەم لەسەر گەشەپیرانە یعنی اختصاصی خۆمە قسەکردن لەسەر ئەم بوارانە لەبەر ئەوە ئەگەر ئەتانەوێ ئیش بکەن ئێمەش بچووکیتان بکەین بەس پێم بڵێن ئەو ئیستراتیژیکەوە ئیشی لەسەرەکەن بۆ نمونە سە سوات ئیشەکەی با من بزانم لەکوێیە خاڵی قوتت خاڵی لاوازت ئەگەر دیت لەسەر ڤایڤەر ئیشەکەیت ئەدی پێم بڵێن ئەم دانیشتنی ئێمە کە پێوتی ئەت تەختیت لە تەختیت بەرەو کوێ ئەم بە ئەسڵەن من لەگەڵ ئەوام بەڕێزان فەلسەفە ئێستا کوا لە جیهانی نوێ بەکارێت ڕەحمەتان لێبێ یعنی یەک قسەم بۆ کرد ئێستا لەم عالەما کەسێ فەلسەفە بەکاربێنێ ئەتوانی بڵێ قیەمی پەروەردەیی کەی باوی ئەوە ماوە باسی فەلسەفەی پەروەردەیی بکەین باوەڕم پێ ئەکەن باوەڕم پێ ئەکەن نیوەی ئەو کەسانی کە لێرە دانیشتوون قسە لەسەر فەلسەفە بەجیا بکەین نایزانێ لەسەر پەروەردە بکەین بەجیا نایزانێ بە هەر بکیانەوە نایزانێ ئیتر قسەرس ئەبێت تۆ قیەمی پەروەردەیی تەحلیلەکەی ڕوئیە تەحلیلەکەی ریسالە تەحلیل ئەەکەی بۆ ئەوەی بگەیت ئەوەی کەوابێتە ئەو کاتە خاڵی بەخۆت لەکوێ فەجوەکانت لەکوێ قسەکردن لەسەر پەروەردە و سیستەمی پەروەردەیی بەڕێزان ئەخیر قسە مەبن ئەڵێن الفوضى لها نظام من کاتی خۆی فیلمێکی ئەمریکی سەیرەکە ئەم مەقولەیەم لەبەر کرد تۆ ئەتەوێ سیستەمێک کە وەزارەت دایە ڕشتووە تۆ بیگۆڕی ئەم سیستەمە ئەو بە منەظەمی هەیە نابێتی تۆ ئەتەوێ ئاوا بیگۆڕی بە قورئان زەحمەت ڕێزە حەزەت لێ بۆ بەڕای دکتۆر ئاشکرا لەسەر وێبسایتی پەرلەمان دانراوە لەو کاتەوە لە کۆمەڵێک وێبسایتی تریش دانراوە نەشاردراوەتەوە دەکرێت بڵێ میکانیزمەکەی باش نییە و ئێمەمانان بە دوای دانەچووین یان شێوازی تر بووە دەکرێت لە ڕۆژنامەیەکی ڕۆژانە بڵاو بکراباوە دەکرا بکرابایە بە نامیلکە وەکو پرۆژە یاسای دەستور بۆ نمونە چووکە پێویستی بە هەموو خەڵکی
کوردستان و تاک بە تاچیوەیە هەریەکە و بە جۆرێک لەبەردەستی خەڵک بە ئەمە بابەتێکی تر بوو بەڵام تکایە بە نەزێرەی موامەرە بیر نەکەینەوە یاساکە من پێم وایە زۆر پێویستە بەڵام گرنگە پێش یاساکە نیەت هەبێ جورئەت هەبێ و ئیرادە هەبێ من ئەوانە نابینم لە مەسەلەی ئامادەکردنی یاساکە و لە خوێندنەوەیدا و بە تایبەت لەلایەنە پەیوەندیدارەکان کە پەرلەمانە بەڕێزان من دووبارە دەستخۆشی لە بەرزستان دەکەم کاری زۆر باشتان کردووە بەڵام لێتانی ناشارمەوە ئەم پرۆژە یاسایە گەشتبین نیم بەرامبەر ئەوەی پەسەند بکرێ و پەسەندیش ناکرێت لە پەرلەمان هیوادارم ڕاست نەبم بەڵام ناکرێت چونکو ئەوەندەی هەندێک بابەتی تر هەیە بەلای دەسەڵات و فراکسیۆنە گەورەکانەوە گرنگە بابەتی پەروەردە گرنگ نییە بۆچی لە خولی سێمی پەرلەمانی کوردستاندا ئەم پرۆژە یاسا ئەمەنا پرۆژە یاسای پەروەردە خوێندنەوەی بۆ کرا بەداخەوە پەسەند نەکرا نەچوە خوێندنەوەی جوان لە خولی چوارەمی پەرلەماندا بەداخەوە بە حزبی کرا پرۆژە یاساکە چونکو لە خولی سێمدا لیژنە پێشکەشی کرد هەموو لایەنەکانی تێدا بوون بەڵام لە خولی چوارەم پارتی دیموکرات بە تەنها خۆی وەکو حزب پێشکەشی کرد یەکێتی پێشکەشی کرد گۆڕان پێشکەشی کرد ئەخیری پێک نەهاتن لەسەری ئەو بوو پەرلەمانیش پەچی خرا پەسەند نەکرا لە خولی پێنجەمی پەرلەماندا ئەم پرۆژەیە کە ناردراوە سەرباری ئەوەی پرۆژەیەکی تریش لە سەرەتایی ئەم خولەدا لە پروزێ بۆ ئەوی بڵێن فراکسیۆنەکان پرۆژە یاسایان هەیە خوێندنەوەیان بۆ کرد پارتی دیموکرات پێشکەشی کردبوو سەحبیان کردەوە پاش فترێکی زۆر ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتەوە کۆمەڵێک کەسانی تری سپۆر و شارەزاش لەگەڵ بوون پێشکەش کرا سەرنج لەسەری هەیە پرۆژەکە زۆری سەرنج لەسەرە بەڵام باشترە لەو یاسایی کە هەیە مامۆستا عەبدوڵڵا ئێمە یاسای پەروەردەمان نییە ئێمە بەڵێ یاسای پەروەردەمان نییە ئێمە یاسای وەزارەتی پەروەردەمان هەیە ئەو بەهایانەی کە باسی لێوە دەکەن برای بەڕێزم کاک دکتۆر ئەسەلام بوو باسی لێوە کرد جا ناوی دەنێن بەها ناوی دەنێن فەلسەفەی پەروەردەوی ناوی دەنێن سیاسەتی پەروەردەی گرنگ نییە هیچ کام لەو شتانە لە یاساکەدا ڕەنجی نەداوەتەوە لە یاساکەدا نییە ئەمەی کە لەدەست کاک دکتۆر دڵشادا ئەمە سیستەمە سیستەم جیاوازە لەگەڵ یاسا لە وڵاتی ئێمەدا یاسا جێبەجێ ناکرێت جاوەرە سەر سیستەم و جاوەرە سەر ڕێنمایی کە لە خوارەوە یاسایە بە پێی میزاج ئەم سیستەمە سیستەمێکی زۆر باش بوو کە لە سەردەمی کاک دکتۆر دڵشاددا دانرا بەڵام دکتۆر جان خۆی نووسیتی یاسای پەروەردە ببوورە بەڵێ ئەوە یاسای پەروەردەیە قسەی من لەسەر ئەوەیە ئەم سیستەمە نە زەمینەی بۆ خۆشکرا و نە هاوکاریش بوو و نە لێشگەڕان جێبەجێ بکرێت بۆیە من آخر قسم یەک هینی ژمارەییتان پێ بڵێم پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمیدا یەک خولی گرێدانی ماوە کە 6 مانگە لەو 6 مانگە 4 مانگ دادەنیشێت لەو 4 مانگە ئەوە چەند ڕۆژێکی لێ تێپەڕیوە ئەم پرۆژە یاسایە 197 مادەیە جگە لە هۆکاری دەچوونی ئەگەر بێت و لە هەر دانیشتنێک تەنها 10 مادە پەسەند بکرێت کە لە 10 مادە ناتوانن زیاتر پەسەندی بکەن لە هەفتەیەکە 2 ڕۆژ دادەنیشێت پەرلەمانی کوردستان واتە بە پێ حیسابات ئەم پرۆژە یاسایە تەنها لە خوێندنەوەی دووەمیدا 3 مانگی پێویستە خوێندنەوەی سێمیشی بەلای کەم 2-3 هەفتەی پێویستە ئەمە 3 مانگونی هەتا ئێستای لەگەڵدا بێ بەم لیژنە چست و چاڵاکەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە یەک وشەی راپۆرتی لەسەر نەنووسیوە من قسەم لەگەڵ کردوون دەڵێن ئەوە بە تەمای وەرکشۆپی لەسەر ببەستین اینجا دەست بە نووسینی راپۆرت بکەین راپۆرتەکەشیان مانگێکی دەوێت ئەوە واتە هەموو خولەکە دەبا اینجا لە پاڵ ئەمەدا لە پەرلەمانی کوردستاندا ئێستا گرفتی پەسەندکردن هەموارکردنی یاسای هەڵبژاردن هەیە گرفتی هەموارکردنی یاسای کۆمیسیۆن هەیە گرفتی ڕێخستنی داڕشتنەوەی پەیکەرەی کۆمیسیۆن هەیە گرفتی یاسای دەستور هەیە لەسەر ئەمانەش حزبە سیاسیەکان ناگەنەیەک هەر بۆیە پەچی پەرلەمانیش دەخەن من بەداخەوەم خۆزگە پەسەند بکرابایە بۆیە گەشتبین نیم لەوەی پەسەند بکرێت دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم سوپاسان زۆر سوپاس سلام عەلەیکم بەڕێزان بەناوی خودای بەخشندەی میهرەبان دەستخۆشیم هەیە بۆ چوارە ئەو بەڕێزێکی قسەیان کرد دەستخۆشی بۆ هەموو بەڕێزانە بەڵام بەداخەوە بەڕاستی منیش تێبینیم لەسەر بەڕێوەچوونی ئیشەکەی چونکە کاتێکی زۆرە دێ بە بەشدار بوون دەکرێت هەرکەس شتەکەی خۆی تور کاتەوە هەرکەس سیمینار نەکا بەڕاستی لێرە و چۆن دەڵێ بوو بە دەردەدڵ هەندێکی من زۆر بە کورتی هەندێک
تێبینی و سەرنج بە گشتی دواتریش دێمە سەر تایبەتەکان بە کورتی ئینشاءڵڵا یەکەم لە داڕشتنی ئەم پرۆژە یاسایەدا وا دەردەکەوێت کە ڕاوێژکردن و ڕاوەرگرتن زۆر سنووردار و دیاریکراو بووە و ئاراستەی گرنگیدانی زیاتریش بە کەرتی تایبەت داڕژراوە لەسەر حسابی خوێندنی گشتی کەرتی تایبەت زیاتر گرنگی پێدراوە خاڵێکی تر هەنگاوەکانی ئامادەکردنی پرۆژەکە و بەشداربوانی پرۆژەکە ئاماژەیان پێ نەکراوە و نادیارن کە ئەمەش پرسیار هەڵدەگرێ خاڵی شەشەم ڕۆڵی ئاینی ئیسلام کە ئاینی هەرە زۆری کۆمەڵگەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکاریدا فرامۆش کراوە بە هەند وەرنەگیراوە بەڕاستی کە ئەوەی چەکە لە گرفتە گەورەکانمان کە ئێمە خەڵکی زۆرینەی هەرێمی کوردستان مسڵمانە بەڵام بەداخەوە زۆر شەرمنانە باز نەکراوە باسی ئاین دەکرێت ناوترێت پەروەردەی ئیسلامی خۆی دەبێت پەروەردەی ئیسلامیە خاڵێکی تر کە من وەکو مامۆستایەکی ئامادەی شافعی کچان کە ئیسلامیە دەمەوێت کەمێک قسە لەسەر ئەو خوێندنی ئیسلامی بکەم کە بەڕاستی لە پرۆژە یاساکەدا فەرامۆش کراوە لە 1997 مادەدا هیچ ئاماژەیەک پێ نەکراوە هیچ مافێکیان پێ نەدراوە زوڵم و ستەمێکی زۆر لەم خوێندنگە ئیسلامیانە کراوە کە بەڕاستی سەرچاوەی پەروەردەی جوان و تەندروستن خوێندنگە ئیسلامیەکان کە لە ساڵی 2016 تەحویل کرا بۆ سەر وەزارەتی پەروەردە بەداخەوە بە حساب شەشی وێژەیان بۆ کرا بەڵام ئێستا کۆمەڵێک دەرسی زۆری ئەکادمیان دراوە بەسەرا قوتابی لە ژێر زۆری ئەم دەرسانەدا بڕشتی لێ بڕاوە پۆلی دەمان هەیە 18 دانەوانەی هەیە لە هەمان کاتیشدا لە پۆلی شەش کە یەکەمی هەرێم لەو قوتابخانە وەر ئەبێ تەنها هەر لە شەریعە وەرەگیرێ مافی ئەوەی نێ لە قانون وەرگیرێ کە شەشی وێژەی لە قانون وەرەگیرێ کە ئەمە بەڕاستی زوڵمێکە لەو خوێندنگانە کراوە پێویستە لە پرۆژە یاساکەدا ئاماژەی پێ بکرێ و بە هەند وەربگیرێ و لە یادداشتەکەی ئەم بەڕێزانەشدا بەڕاستی باسی ئاینی ئیسلام هەر نەکرا باسی پەروەردەی ئیسلامی هەرتیانە بوو هیچ شوێنێکی بۆ نەکراوەتەوە ئێمە داوا دەکەین ئەم بەڕێزانە ئەگەر پێشنیارەکان ئەنووسن بەڕاستی ئەمەش یەکێک بێ لە خاڵەکان و دەرسی پەروەردەی ئیسلامیش بکرێ بەیەکێک لە دەرسە سەرەکیەکان چکە بەڕاستی ئەوەتەی کە پەروەردەی ئیسلامی لابرا و گرنگی پێنەدرا و زۆر کەم کراوەتەوە ئێمە زەرێکی زۆرمان کردووە لە پەروەردەی تاکەکانە ئەگەر تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 23 ساڵ خەریکی پەروەردەی مرۆڤەکان بوو خەریکی پەروەردەی تاکەکان بوو بۆ یەتوانی کەسانێکی سەرکردەی زۆر لێ هاتوو دڵسۆز بۆ وڵات و بۆ کۆمەلگا بخاتەوە ئێمە ئێستا گرفتی پەروەردەمان زۆر زۆرە ئێمە لە قەیرانێکی پەروەردەی زۆر قوڵداین کە هەندێک جار هەستی پێ ناکەین ئێمە زیاتر باسی قەیرانی سیاسی و داراییەکەین بەڵام لە ئەسڵدا ئێمە قەیرانی پەروەردەیمان هەیە و خاڵێکی تر کە هەمومان پیاتی ئەپەڕین بەداخەوە هەمومان کۆڕەبەستین سیمینارەکەین وەرکشۆپەکەین پانێڵی گەورە گەورە ئەبەستین قسەی زۆر باش و چاکەکەین بەڵام بەداخەوە لایەنی جێبەجەکار دیار نییە بۆیە بەڕاستی گرنگە ئەم کۆبوونەوانە ئەم هەموو کاتە جوانی خۆمان کە ئەبەخشین یەینە ئێرە کە قسە ئەەکەین بەڕاستی بزانین لەکوێ ئەم جێبەجێکردنەکە چی ئیکا چێ ئایدی جێبەجێکردنە ئایا ئێمە هەمومان هەر قسە بکەین بەڕاستی ئێمە لە قەیرانی جێبەجێکردنیشمانەیە چکە هیچ شتێکمان جێبەجێ ناکرێ تەنها قسە ئەەکەین بۆیە ئەمەش بەڕاستی گرفتێکی قوڵی کۆمەلگایە قسەکردن هەموو کەس ئەتوانێت بیکە ئاسانە بەڵام ئایا چی ئەم قسانە جێبەجێکە چی ئەم پرۆژانە جێبەجێکە گرنگە لایەنی جێبەجێکات دیاری بکرێ ئێمە هەمومان جەخت لە جێبەجێکردن بکەینەوە ئەم قسانە ئەکرێ هەمویان قسەی باشن هەموو ئەبێ ئیسیفادەیان لێ بکرێ ئەبێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە لە خوێندنیشدا ئێمە بواری جێبەجێکردنمان نییە بۆیە قوتابیەکانمان تەنها شتێک فێر دەبن بۆ ئیمتیحان و تەواو دەستان خۆش بێ زۆر سوپاس مامۆستا بێستون ئەم کاتتان باش و دەستان خۆش بێت ڕۆیایەکرایەوە کە باسی پرۆسی پەروەردە بکرێ من پێم وایە پرۆسی پەروەردە کە باز بکرێت ئەسڵەن ناڵێم حکوومەت کە هەمومان حکوومەتین دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئاراستی چیەکە پێم وایە تا ئێستا دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە ئێتیجای کوشتنی گەرتی گشتیە بە پەروەردە و باخی شتەکانیشەوە بۆ کردی تایبەت لەم یاسایەشە ئەوەندەی باسی کردی تایبەت کراوە گرنگی پێدراوە من شتێکی تازەم نەبینی ناڵم شتی تیانە بەڵام شتێکی تازەم نەبینی بەڕێزان پرۆسەی پەروەردە شتێکە سیری یابان بکەن یابان کات 5 پرۆسەی پەروەردەی یابان خەڵکی شتەڕانگێزی دروست کرد هەربی عالەمی دۆم بوو دڕندەرهی مرۆ بەڵام دوای ئەوە ئاراستەی پەروەردەیان گۆڕی ئێستا چین ئاراستەی پرۆسەی پەروەردە لەوێ بۆ بەرزبوونەوەی ئاستی زانستی ئاستی ئەخلاقی
بەڕەوشترین کەسەکان ئەمڕۆ لە جیهاندا یابان نمونەیە. ئێمە لە هەرێمی کوردستاندا ئەو دەسەڵاتەی هەیە لە پشتی حکوومەتەوە ئاراستەی هەموو کایەکانی کۆمەڵگا دەکا. خەمی پەروەردە وەتە خەمی یەکەمی بینیتان لە حکوومەتی هەرێما لە یەکێک لە حکوومەتەکانە لە سادەی بودجەی هەرێمی کوردستان تەخسیس بکرێت بۆ بواری پەروەردە؟ بینیتان ژێرخانی پرۆسەی پەروەردە بنیادێکی باش نرابێت؟ من لەگەڵ ئەو دووشت هەیە، دووشت کۆڵەکەی سەرەکی پرۆسەی پەروەردە ئەمڕۆ. یەکێک بینا کە هەمووی ڕێگەکاتەوە، دووەمیشیان مامۆستایە کاتوانێت مامۆستا یەکەمیشە. مامۆستا لە هەرێمی کوردستاندا موچەی پێشمەرگەیان نەئەبڕی، کەمیان نەکردەوە موچەی مامۆستایان بڕ، کەمیان کردەوە. ئاخر ئەم عەقڵیەتەیە. ئێستاشی لەگەڵا بێت، ئێستاشی لەگەڵا بێت. چ جیاوازێک بۆ پرۆسەی پەروەردە کراوە؟ بۆیە پێگەیاندن من قەناعەتم وایە پرۆسەی پەروەردە کۆڕانکاری لە کۆمەڵایەتیایە، بەڵام کێشەیەکی کەشمان هەیە بەدەست لە دەسەڵات و حکوومەت کۆمەلگاش بەرپرسە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە. کێشەکەی ئێمە ئەوەیە خەڵک تەداخل ناکە، خەڵک زەخت ناکە، خەڵک ناتوانێت مؤسساتی پرۆسەی پەروەردە بەرەو پێشەوە بێت، چونکە پرۆسەی پەروەردە هیچ تەنها دەوڵەت نییە، هیچ تەنیا حاکمڕان نییە، هیچ تەنیا دەسەڵاتدار نییە. پرۆسەی پەروەردە هیچ کۆمەلگاشە، کۆمەلگا ئەبێت تەداخل بکە. خاڵێکی تر زۆر گەنگە بەلامەوە، زۆربەی ئەوان ڕەنگە لە بەشێکتان دانیشتون ئەوروپا و زۆربەی شوێنەکانتان بینیوە. پرۆسەی پەروەردە جیا بکرێتەوە لە دەسەڵات و حکومداری باش. خۆتان دەزانن لە بەریتانیا یەکێکە لەوانە هەیئەتێک مؤسسەیەک هەیە پرۆسەی پەروەردە جیاواز لە دەوڵەت بەڕێوە. لێرە هەر وەزیرێک هێت بەپێی ئایدۆلۆجی حزب دەسەڵاتدارەکە پرۆسەی پەروەردە گۆڕانکاری تیا دەکات و ئاراستەی گەرکا بە ئیتیجایی ئەفکار و ئایدۆلۆژی. بۆیە ئێمە تا ئەم شتە سەرەکیان ڕاست دەکەینەوە پرۆسەی پەروەردە ڕاست دەکرێتەوە و دەستان خۆش. دەستخۆش، زۆر سپاس. مامۆستا بەڕێز. ئێوارەتان باش. من مادە ئەو مادانی کە سەرنجمێ لە ڕاستیا قسەی لەسەرەکەم هەفتەی پێشووی ئەمە لەگەڵ ئەندامی لژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆبوونەوەمان کردووە و هەندێک سەرنج و تێبینی خۆمانشمان داوە. بەڵام پێشەوەی سەرنجم لە دکتۆر بڕوات دکتۆر دڵشاد من وەکو وەزیر قسەی لەسەرەکەم نەبوو کەسێتی باسی چەندانەیەک لە مامۆستاکانی کرد کە پێگەیشتوون. ئەوە لەسەر حسابی شەخسی خۆیان پێگەیشتوون. یعنی سیستەمەکە سیستەمێکی وێرانە. یعنی تۆ مامۆستایەک لێرە پێگات لەوێ پێگات لە سەدا دە مامۆستا پێگا لەسەر ژیانی شەخسی خۆی لەسەر ژیانی تایبەتی خۆی پێگا نەک سیستەمەکە پێگەیان دەبێت. تاوەکو ئەو وەزیر بوو یەک بەڕێوەبەری پەروەردەی حزبی نەگۆڕا. یعنی ئەوە بۆ من گرنگە. و شتێکی زۆر سەیریە ئەڵێ لە دەرەوەی ینی یەکێتی و پارتی دەدەخوڵی منی نەکردووە. یەک بەڕێوەبەری پێ نەگۆڕا حزبی نەبێ. یعنی چۆن یەکێتی و پارتی دەدەخوڵ ناکە؟ یعنی مدیری تربیە و هی وا بووە بە مدیری تربیە بۆ مامۆستایش نابێت ئەگەر حزب تەدەخوڵ نەکا و نەیسەپێنە بەسەرتا چۆن لەسەرەوە نەسەپێنراوە بەسەرتا؟ خۆشی لە چاوپێکەوتنێک ئاڵێ من مدیری مەدرسەیەکە پێ نەگۆڕاوە. یعنی چۆن لە دەرەوەی ناکەم. سەیری مادە سەرنجڕاکێشەکانی پرۆژە یاسای پەروەردە و پێکاری کە من لە هەندێک مادە گومانەکەم لیژنەی نەوت و غاز داینابێت. هیچ پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە نەبێت. لە یەکێک لە لاپەڕە 16 مادەی بریا پرۆژە یاساکەتان لە بەرچاو وایە لە مادەی 13 لەکی 4 ئەڵێ مامۆستا ئازادە لە بازنەی یەکە قوتابخانەکە ئازادە ئەگەر مامۆستای پۆل بێواتە هەموو وانەکان بڵێتەوە. یعنی مامۆستا ئەگەر اختصاصی کوردی بوو بۆی هەیە وەرزش بڵێتەوە و بۆی هەیە زانستەکانش بڵێتەوە. لە دەرەوەی شارە کوڕم لە دەرەوەی شار خۆدارش لە هەموو عالەما لە دەرەوەی شار مامۆستا
دەرەوەی شار تاقیگە نییە لای ئێمە بووە بە تاقیگە وای، لە ئینسانی عالەما وای. ئەس با تەواو بکەم زەحمە نەبێت عالەما وای. تاقیگە نییە لە عالەما شتی وا چوو باوە. یعنی مامۆستایەکی کوردی توانای هەیە وەرزش بڵێتەوە هەمان میتۆ دووەمان ڕێگەیوانەوتنەوە مامۆستا ئەگەر لە عالەمە یعنی تۆ مامۆستایە کە نێریتە لادەیە کوردی بە زۆر تەواو بۆ حاڵی زانکۆکانی ئەمەیە ئەتوانێت هەموو زانستەکان بڵێتەوە یا دەبرکردن و پێکەوەنان و بەڕێکردنە بۆیە ئەمە پینەکردنی وەزعەکەیە مامۆستایە سوپەرمان نییە هەموو بابەتەکان بڵێتەوە جگە لە بۆ دەبرکردنی وەزعەکە نەبێت لە یەکێک لە مادەکانە ڕێچی لاپەڕە 21 مادەی 20 من حەزم کرد سەرنجەکان زیاتر لەسەر مادەکان بوون چ مادەی سەرنجڕاکێش و خەتەری تایە ئەڵێ چی ئێستا مادەی ینی بابەتی فەلسەفە ئەخوێنرێت هەرچەندە خراپە بە منهەجەکە باشە کۆمەڵناسی لە پۆلی چواری ئامادەیە ئەخوێنرێت فەلسەفە لە پۆلی 11 ئامادەیە ئەخوێنرێت جینۆساید و مافەیە ئەمە ئەمانەیان لابردووە یعنی تۆ کەواتە خوێندکار پێویستی بە بیرکردنەوە نییە و پێویستی بەوە نەی بخیتە ناو کۆمەڵگەوە باشە ئەم مادانە ئێمە چەندێکەی خوێنین خەریکی چی لێمە یعنی خوێندکار پێری چیەکەی ئەمە جگە لەوەی تۆ بۆ خوێندکاری وێژەی ئەم مادانە داناوە ئێ باشە خوێندکاری زانستی پێویستی بە بیرکردنەوە نییە پێویستی بە فەلسەفە نییە بیرکردنەوەی ڕەخنەی تیا دروستکە پێویستی بە کۆمەڵناسی نییە بیخیتە ناو کۆمەڵگا ئەی ئەو هەموو پزیشک و ئەندازیار و مەحامی کە ئێستا ئێمە بەدەستیانەوە ئەناڵێن ئەو مامۆستانەی کە ئێمە بەدەستیانەوە ئەناڵێنی هی ئەوەیە فەلسەفەیان نەخوێندووە کۆمەڵناسییان نەخوێندووە ماف و جینۆساید ینی لەسەر بەربەملای چی دایابێ ئەگەر مامۆستات بۆ دابین نەکردووە تۆ بێ مامۆستای بۆ دابینکەی نەک لە قۆڵی خۆتی بکەیتەوە بڵێوە مادام مامۆستانیە ئیتر تەواو بالای بم ئەمە فرسەتە جگە لەوەیش ئەمە بۆ بابەتی لەژەوی بابەتی زانستی لە بابەتەکانە جای کردوێتەوە ئەڵێ حەوت مادەی سەرەکی هەیە وەرزش و هونەر و ئاین خستوێتی بابەتی گیرای ئەڵێ ئەمانەش گرنگن بەڵام بابەت ینی بە یاسا پێتەڵێ چی بە یاسا پێتەڵێ ئەم وەرزش و هونەرە بەقەت فیزیا و زیندە و کیمیا گرنگ نین یعنی ئەگەر لە ڕووی بەڵێ ئەگەر جاران لە ڕووی کۆمەڵایەتیەوە یعنی گرنگ نەبووە ئێستا تۆ کردت بە یاسا یعنی هەندێک مادەی تایە تۆ بە ڕێنمایی چارەسەرەکرێ بۆ نمونە لێ مادەیە کاڵێک چێڵێ مامۆستای ئامادەیی ئەبێ 22 وانە بڵێتەوە ئەگەر 21 وانەی بووتەوە خۆمان نەزانیت لە ئامادەیەکان تۆ کردت بە یاسا تەلەبات توانێت سبەی شکات کا بڵێ مامۆستاکەم 22 وانە ناڵێتەوە هیچ قوتابخانەیەکمان نییە لە کوردستانە مەگەر بەدەکمەن 6 حسە و 8 حسە و 10 حسە و 12 حسەیە یعنی زۆرە تۆ ئەیکەی بە یاسا ئەم یاسا تۆ ئەیشکێنی خۆت مەدرسەکە قوتابخانەکان ئەیشکێنن مامۆستا نییە 22 مادەی بێ مامۆستای بنەڕەتی بەس مادەیەکی تر ئەڵێ چی ئەڵێ بەڕێوبەری خوێندنگا تا تەمەنی 50 ساڵی بۆ هەیە بە شەوانەیە وەربێت 4 بە شەوانە بێت کە گەیشتە تەمەنی 50 ساڵی ئەم 4 بە شەوانەیە دابەزێ بۆ چەند بە شەوانە 2 بە شەوانە توشداتان مادە هەیە 2 بە شەوانە بێ باشە لە 50 ساڵی بە مادە خوا بە 2 بە شەوانە ئەی ئەگەر اختصاصی ئینگلیزی بوو سەیر ئەم مەزەرەی یعنی تەسەور ناکە ئەمە چۆن ئەم مادانە داڕێژراوە یعنی جەخت لەسەر هەندێک بابەت دەزانی چی مامۆسا تۆ خۆت ئێمە من لە شارێک مەزانی چییە ئەم نابێت لە سلێمانی و سەیری پەروەردە و فێرکردن بکەیت مامۆستات نییە من لە قەزایەکەم ئێستا جیاوازی ئاینیەکرێت جیاوازی ڕەتگەزیەکرێت ینی مامۆستات نییە ینی مامۆستا ڕەفیع حەلمی لە ساڵ 1930 ئەناڵێنە بەدەست مامۆساوە ئەڵێ چی لە ڕۆژنامەی ژینە لە ژمارە 200 ئەڵێ مامۆستا لە فەڕەنسا لە پاریس لە 1930 ئاگادارمانەکاتەوە ئەڵێ بۆەوەی ببێ بە مامۆسا ئەبێت 10 ساڵ لە چاوەڕوانیە بێ ئەنجا امتحانێک بکات ئێستا نەخۆشی دەرونی هەیە لەگەڵ ڕێز مامۆسایە تەسەور و میزاجی خۆی من ڕۆژانە ئەناڵێنم بەدەست مامۆساوە خوێندکار دێ بۆلام شیعەیە مامۆسا تعلیقی لێدا سونەیە مامۆسا تەسەوری خۆی تێکەڵەکات لە چک ناکاڵێ بۆ لە چک ناکەی لە چکەکەیە بێ بۆ واکەی لەسەر کوڕێکە ڕیشی یعنی ئەچوا ئەدوا مامۆستا بە پێی میزاجی خۆی نەک بە پێی میتۆدی هاوچەربوانە بڵێتەوە بۆیە ئێمە ینی حەزم کرد من تەرکیز بکەینە سەر ئەم مادانە دانە بەدانە مشتی زۆر ژمارە مۆبایلیان داناوە پەیوەندیان پێ و بکەیت و سەرنجەکانتیان پێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەڕێز مامۆستا سۆران لەبەرەوەی کاتەکەشمان ئەوەنە نەماوە داواکەین لە مەودووە 3 دقە سەرنج و تێبینیەکانتان بخرێتەوە
مناقەشەی بابەتەکان نەکرێت تەنها سەرنجەکان بوترێ باشترە پێ بخات. بەڕێزان یەک پێشنیاری بچووک ئەوانی کە ئەو بەڕێزانی پێشوو ئاماژەیان پێیاوە دووبارە نەکرێتەوە و جەخت لەسەر خاڵی تازە بکرێ هەر ئەوەنە یعنی بەس بۆی بتوانین زۆرترین ڕاوە بکرێت. ئێوارە داواش بەڕێزان سپاس بۆ خەمخۆرانی پەروەردە سۆران محەممەد سەرپەرشتیاری پەروەردەیی لە پەروەردەی ڕۆژئاوا وەکو پەندە عەرەبیەکەڵێ كل من يبكي على ليلى هەر کەس شیوەن بۆ لەیلاکەی خۆیەکە دوو بەهای گرنگمان هەیە لە پەروەردەیە بەداخەوە من ناتوانم بەمە بڵێم یاسا ئەتوانم پێی بڵێم نظام المەدارس ئەمە ئەوەیە بەڕاستەکەی ناتوانانی وەکو یاسا ئیشی تەعاملی لەگەڵکەی دوو بنەمای گرنگمان یەکێکیان بەهایە یەکێکیان بنەمایە کە لێرەیە هیچی هەستی پێ ناکرێت ڕاستە ئێمە زۆر جار وەزارەتی پەروەردە شانازی بە ئامارەکانیەوە کات کە 100 مامۆستای هەیە بەڵام بەداخەوە پەروەردەکارمان نییە کێشەکەی ئێمە ئەوەیە مامۆستامان هەیە و پەروەردەکارمان نییە. یەک حاڵەتی تر کە ئێمە زۆر گرنگە ئاماژەی پێبێن ئەویش مەسەلەی توێژینەوەیە لێرە هیچ گرنگێک بۆ توێژینەوە نایە کە ئێمە ئێستا لێکەوتەی کۆرۆنا کەمی پێ نەکردوین بەڕاستەکەی پەروەردە لە قەیرانێکی گەورایە ئەگەر ئەگەڕی بە ناوەندەکانی خوێندنە ئێمە ڕۆژانە لە ناوەندەکان نانی بەڕاستی دەرەنجامی زۆر کە مایەی نیگەرانیە لە قوتابخانەکانە هەستی پێکرێت. ئەوەی بەڕێزان باسییان کرد مەسەلەی پلان نییە ینی وەزارەت پلانی نییە کە پلانی نەبوو ینی استراتیژت نییە کە استراتیژیش نەبوو ینی ئەوە من لە کۆمنتێکا بۆ بەڕێز وەزیری پەروەردە نووسیوە هەمومان سەرقاڵی شتێکین کە پەروەردە نییە بەداخەوە هەمومان لە قوتابخانەکانە و لە پەروەردەیە سەرقاڵی شتێکین کە پەروەردە نییە. من لە گەڵ کۆمپانیای ماک میلان ئیشمان کردووە ئەوەی مامۆستابی لە قوتابخانەکان دەزانێت شتێکیان بۆ نردبووین پاکێجێکیان بۆ نردبووین کە ناوی شخصێکی تیا بووتیان بخەنە بەرنامەکەەوە ئێمە 17 کەس بین منێکێک بووم لە لیشتەکە کە ڕەست زمان کردەوە بۆمان نردمانەوە وتمان بەهیچ شێوەیە لە پەروەردەکردنا تەمجیدکردن نییە بەهیچ شێوەیە من لەگەڵ ئەوە نیم بەهیچ شێوەیە تەمجید کرێت باسی ئەو بەڕێزانە باسی فەلسەفەیان کرد بەداخەوە فەلسەفە ڕنگدانەوەی سیاسەتی ئەو دەسەڵاتدارانەیە لێرە من یەک خاڵی زۆر گرنگ باسەکەم ئەویش بۆ چوونی جوۆندیویە ئەگەر بەڕێستان شارەزا بن لەسەر جوۆندیوی چ کتێبی هەیە لە بواری پەروەردەیە هیچێک لەو کتێبانە باسی ڕۆحی تەربیەوە دیموقراتیەکە ئەڵێ ئەگەر بە حاڵەتی بژێوی خێزانەکان خراپ بوو قەت پەروەردەکە باش نابێت کەواتە ئێمە لاسەنجیەکمان لێ لەم حاڵەتەیە ئەگەر ئەوە ڕاست نەکەینەوە ئەوەش باش نابێت. من زۆر سپاسان دەکەم لە کاتی بەڕێستان ناگرن دوای تێبینەکانی ترە نێرم بۆ بەڕێز دەستەکانت خۆش بێت. مامۆستا عوسمان ببورن مامۆستا ئاراس مامۆستا عوسمان مایکەکەیان بۆ نزیکەینەوانێ بۆ کات خۆیان زۆر بە منی مەزانی هیچیان لەڵ ڕۆشت بەتەمایەوە پەروەردە چاکە ڕێکخراوی ئازادبوون بۆ ئەم دەست پێشخەریە بە شێوەیەکی گشتی هەموو هەوڵێک لە هەر ناوەندێکەوە بێ بۆ ئەوەی کە تعدیلاتی یاسا و پێداچوونەوە بکرێت پێم وایە ئەوە خطوەیەکە بۆ ئەوەی کە تۆ بتوانی لایەنی کەم نیقاش بجۆڵنی لەسەری ئەمە تێبینی یەکەم تێبینی دووهەمم بە سەریعی لەسەر هەندێ بەڕگە زۆر بەکەمی کە ملاحەزەم دروست بووە دوایی دێمە سەر دوو ملاحەزی ئەساسی خۆم یەکەمیان لە دنیا بینی فەلسەفێ ناوازەی پەروەردەیەکی هاوچەرخی تێدانە باشترە کە گروپێک هەیە لەسەر ئەمە ئیشەکە ئەو دیدگا فەلسەفیە شتێک بڵێ مافی مرۆڤی ئەوێ لەسەر بنەمای زانست ئەوێ لەسەر بنەمای زانستە مرۆییەکانی هاوچەرخەیەوێ لەسەر فکری نوێوێ چێوێ هەندێک ئیزافە بۆ ئەوە بکرێت کە تۆ نەقدەکەی لە شتێک تیانە شتێکە بە ئیزافە بکەیتە سەری. خاڵی دووهەم خاڵی چوارەم هاتووە لە بەندی پێنجەمی مادەی دوو لە بەشی دوو یاساکەدا باسیەوە کە مەسەلەی ئاسوودەی و ئارەزووی مناڵان و پاراستنی شکۆی فێرخوازان بە سوێتی وەزیر و ئەنجومەنی وەزیرانە نەقدی لەمە هەیە بۆ ئەمە ئەبێ بەدیلەکەی بخەیتە ڕوو کە ئەبێ بە هەماهەنگی لەگەڵ ناوەندە پسپۆڕیەکان و پەروەردەیەکانە یعنی تۆ سەلاحیەتەکە بە کاملی لە حکوومەت ناسەنی توانێ ئەبێ هەماهەنگی لەگەڵ ناوەندەکانە بکە. ئەمە ئەو خاڵێکی تر کە حوتەم هاتوو مەسەلەی کەرتی تایبەتە بە تەقدیری من لە ناحیەی سیاسیەوە خوێندنەوە و ئەم هەوڵە بکەی کە حکوومەت یاوێتی هەوڵێکە ئەیەوێ بە یاسا مەسەلەی پرۆسەی خوێندن و فێرکردن و پەروەردەکردن لە هەرێمی کوردستانە بکە بە بزنس. پێشووتر ئەمەی نەکردو بە یاسا بەبێ یاسا و تعلیمات و بەچی ئەمەی کردووە کە ئێستا هەیە و ئێمە ئەشی بینین لەمە لە خاڵەکانی ئەمەیە کە نووسراوە باز لەوەکە دەرزی چینایەتی دروستەکە نامۆیی دروستەکە کۆمەڵەشت
حقیقت قەزەیەکی تریش هەیە محتەوای خوێندن توانای خوێندن لە کەرتی تایبەتە لە چەند ساڵی ڕابردووە تەماشایکە دەرچوونیش لە کەرتی گشتیا تەماشا بکە هاتووە خاڵێک کە زۆر گرنگە لە پرۆژە یاسا گەورەکەیە بەرفراوانەکە لە مادەی دواڵەچی بنەما گشتیەکانی پەروەردەیە بنەمای گشتی یعنی مبادی ئەساسیە عامە نابێ ئەگەر مادەی تر هەبوو لە دوایەوە پێچەوانی ئەم مەبادیە ئەساسیە یان ئەم بنەما گشتیە بێت ئەڵێ مادەی دوو یەکەم فێربوون مافێکی دابنکراوە بە خۆڕایی لەسەر قوتابخانە و خوێندنگە و پەیمانگا پەروەردەییەکان و کۆمەلگا پەروەردەییە حکومیەکان و نابێ هیچ تاکێکە مەرجەکانی حکومەکانی ئەم یاسایی تیادای لەو مافە بێ بەشکرێ بەڵام لە بەراپەڕ 74 لە مادەیەکی ترە کە پێچەوانی ئەوە باس لە خوێندنی ناحکومیەکە و لێرە زانکۆی دەرکردووە و خوێندنی باڵای دەرکردووە ئەمەی ئێستا حکوومەت ئەوێ بیکە ئەوێ پەروەردە بکا بە بزنسی کۆمەڵێ مەسوول و کوڕی مەسوول و کچی مەسوول لە کوردستانە لەبەرەوە من دەستخۆشیەکەم لەم ڕێکخراوە مەسەلەی وروژان یەکەمی شتێکە بێ بیکات ئەبێ ڕەفسی خوێندنی ناحکومی بکرێت خوێندن ئەبێ بە خۆڕایی بێت ئەوە لە جاڕامی گەردوونی مافی مرۆڤە یەکێک لە مافە سەرەتایەکانی مرۆڤەمەیە بەریتانیا حکوومەتێکی مەلیکی دەستوریە نە سۆشیالیستیە نە کۆمەنیستیە نە سۆشیال دیموکراتە نە شووعیە لە سفرەوە تا 11 خوێندن بە خۆڕاییە کوڕی کرێکاری و کچی مەلیک بیت تازە بە تازە ئێمە لەنا ئەم نەوت و گازەیە ئەیانەوێ کوڕەکەی من لە فرود جەمیلە دەرەچێت سبەینێ وەرناژینێ لە خوێندنی باوە پارەم لەکوێ بێ بۆ خوێندنی حکومی بەچی بیبم مەبەست کوڕەکەی خۆم نییە هەزاران کوڕ لە کوڕەکانی من من لە حەزی ترمەیە لەبەرەوەی احترامی کارتەکە ئاگرم دوایی بەنووسینەی لێرە و سوپاسدانەکەم کاک سەرکەوت ئەوە با من دوو کەلیمە قسە بکەم سوود لە کاتەکە وەرگرین بەڕێزان ئەو پەیپەرەی کە خوێندرایەوە ئێمە بە جیاوازیەکانەوە جوانین من خۆم پێشەوە ڕەخنەم لێ هەیە ئێستاشە ڕەخنەم لێ هەیە بەوە سەرەکەوین ئەو بەندەی مامۆستا باسی کرد لە عەرەبیەکەیان نووسراوە لێرە شەرعینیشت التعلم حق مەکفول ئەمریکاش ناتوانێت ادعای بکا بڵێ وەڵا التعلم حق مەکفول ئەبێ بڵێ التعلیم حق مەکفول سێهەمی ئاخرشت بە سەریعی بەند بە بەند ڕەخنەمان لەسەری هەیە و تێبینیشمان لەسەری هەیە ئەوەی کە باشە و تومان ئەمە باشە ئەوەشی لاوازە و تومان ئەمە بەدیلەکەیەتی بەڵام کاتەکە نییە ئەوە دەسەڵەتمان سپاسانەکی دەستخۆشی لە ڕێکخراوە پیرۆزەتی کە ئەرکیشیان کێشەوە تربیە ئەمە هەمومان دەزانین التربیە و تعلیمەیە ئێمە کێشەیەکمان هەیە لە پەروەردە پێویستە لە پێش هەموو شتێکە ئەگەر توانرا داخلیکە لە بەرنامجەکە بگەڕێنەوە بۆ سەر بەرنامجەکەی خوێندنی ئەمین باڵدار چکە قوتابی هەیە لە یەکی خۆم بەپێی مسل ناو سەکەوت بەبانە سەرۆکی ڕێکخراوی سایە قوتابی پۆلی حەوتە نازانێت بنووسێت نازانێت خوێنێتەوە بەڵام دەرکی کردو لە برێتی یعنی گەورەترین کێشە لە قوتابخانەکانە چی ناوەندیەکانە کەمترخێنەکە لە قوتابخانە سەرەتاکانە قوتابخانەی سەرەتاییش نامەساژ هیچ گوناحێکی نییە ئەم سیستەمە تازەی کە دانراوە قوتابی استفادە لێ نەکەوت چەندین ساڵە تەجروبەمان هەیە لەگەڵا من داواکارم بکرێت بەرنامێجی ئەلفوبێی کوردی چین لەسەر ئەمین باڵدار شتێکی ترمان هەیە ئەڵێ مناڵ واتە پەروەردە پەروەردەش واتە مناڵ کاتێکەوە ئەو مناڵانان پەروەردە کرد ئەتوانین پەروەردەیەکی جوان تەقدیم بکەین خاڵێکی ترمان هەیە ئەگەر نظام ئەم بریتیش کانسڵە نظامێکی شپرزەیە بۆ قوتابخانەکان ئەو ئیدارەکان لێرەن ئەوەتی من تقریبا 2013 و سەرۆکی ڕێکخراوی بڵاو قوتابخانەکان ئەگەڕن چ چالاکی چ شتێک هەر هەموو شتێکیان هەیە بەڵام ئێستا من هاتوون بەهۆی ئەم بریتیش کانسڵەوانێ یەک شپرزەیەکیان دروستکردە لە قوتابخانەکانە ئەوەی عقل تەسەڵوناکە ئیدارە و مامۆستا هەمووی تێکەوتون دوادارم چاو پێکرد یعنی بەم بەرنامجە بچنەوانێ بەرنامجی هینمانێ ئەی پەروەردە بەرنامجی جوانە بەڵێ بێت جوانە بەڵام کێشەیەکی هەیە ئەبێ قوتابخانەیە خەتی ئینتەرنێتی هەبێ خەتی ئینتەرنێتیش لە پارە ئەکڕێ چکە لۆدێکی ئێزگار زۆرشێت سەری کاتێککە بەرنامجەکان دابەزێن داواکارم ئەمەشە کرد بە بەرنامجێک کە و ئیف پەروەردە داناوە تۆزێک پارەی حانوتەکە بژێرنەوە بۆ قوتابخانەکان بە ڕبی تەسەڵاتیان هەبێ مدیرێکی دامەوە یەک خاڵی ترمان هەیە بەنسبەت ئیشرافەوە مدیرێک 14 ساڵ 12 ساڵ بەڕێوەبەرە چی پێویست دەکات تۆ بیخیتە دەورەوانێ دەورەیە ببینە ئینجا بێ مشریفێک ئەو کەسە کە خۆی یعنی 12 ساڵ کاتێککە مدیری مەکتەبەکە یا مدیری شوێنەکە ماجستێر و دکتۆرەکەش حسابێکی بۆ بەحسەکان 12 ساڵ بەحسی خۆی تەقدیم کردووە شارەزەی تەواوی لە بوونی ئیشرافە هەیە ئیتر شتەکانی تر زۆری وتراوە من زۆر سپاسم دکتۆرە شیلان
فەرموو دکتۆرە. مامۆستایانی بەڕێز تاک دکتۆرە شیلان تەشی پێێنێ سەدیق ناقد هاوڕێ ڕەخنەگرت جۆرێکە لە جۆرەکانی سەرپەرشتیکردن ئێمە چەند جۆرێک چەند ئەسالیبێکی ئیشتافیمانەیە سەدیق ناقد یەکێکە لەوانە بەڵام ئێمە بە هەڵە وەرمان گرتووە من سەرپەرشتیاری کیمیام ئەڵێ بە شێوەی سەدیق ناقد سەرپەرشتیاری کیمیا بە نەک ببم بە سەرپەرشتیاری کوردی و عەرەبی نەزانم کوردی جیاوازی نێوان نیهاد و گوزارە چییە یەکێکە لە کێشەکان هەڵە پێگەشتنی ئێمەیە بۆ ئوسلوبەکە دەستخۆشیەکی گەرم لەم تیماکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم چکە بەڕاستی پەروەردەی ئێمە بوونمانە پەروەردەمان کە لە قەیرانە ئەگەر بڵێ لە لێواری مەرگ نزیک نەبۆتەوە ئەوە خۆمان وانەوەکانمان و داهاتووە نەتەوەکەمان وشی و قەیرانابن ئەوەی مە زۆر بە کورتی ئەبێ بزانین پەروەردە ئەرکی پەروەردە بەرەهەمهێنانی مۆدێلێک لەنەوەیە بۆ کۆمەلگا واتە ئێستا ئێمە من لە زانکۆ خۆم دایمەن بە خوێندکارەکان بەڵێم ئەڵە من گلەی لە ئێوە ناکەم گلەی لەو پەروەردەیەتانەکەم کە ئەبوایە بە تایبەتی لە قۆناغی دایانگە و باخچەی ساوان و بنەڕەتی بکرایە نەکراوە ئەو بەهای کە ئەبوایە پێت بدرایە ئێستا لە زانکۆ ئەبێتەوە خۆت ئاوداڵی وەرگری بەداخەوە بۆیە پەروەردە چەترێکە لە هەموو کۆمەلگایەکە ئەبێ هەموو دامەزراوەکان کە بەرپرسن لە پەروەردەکردنی مۆدێلێک لەنەوە بۆ کۆمەلگا بچنە ژێر ئەو چەدرەوە و ئەو پەروەردەی ڕکێفیان بگرێت کە بریتە لە خێزان لە دامەزراوە فێرکارەکان لە دایانگەوە هەتا خوێنی باڵا لە ڕاگەیاندن بە پلەی یەکەم لە ئێستادا کە ببورن وەکو چەترێک هاتوۆتە ناو هەموو خێزانەکانەوە اینجا دامەزراوە کۆمەڵایەتی و ئاینەکانیش بۆیە ئەبێ پەروەردە وەکو تۆڕێک وابێت بچێتە ناو هەموو ئەم کایانەوە و لەمەشەوە ئەتوانن ئێمە لە 20 ساڵ یا 15 ساڵی ئایندەدا بڵێن چ تاکێکمان پێشکەش بە کۆمەلگاکەمان کردووە بۆیە ئەوەی کە من داواکەم لەم تیمە بەڕێزە یەکەمین شت نابێت هیچ پرۆژێکی پەروەردەیی بەبێ ڕاوێژکردن بە مامۆستایانی زانکۆ پەروەردەکاران بە دەروونناسان کۆمەڵناسان و مامۆستایانی بە ئەزمون ئەم پرۆژەیەدا بڕێژێت بەداخەوە کە ئێمە خۆمان وەکو زانکۆ پرۆژەمان پێشکەش بۆ وەزارەتی پەروەردە کردووە من خۆم وەکو شخصی خۆم وەکو مامۆستایانی بەشە کوردەکان کە ساڵی 2015 وەزیری پەروەردەی ئەو کاتە هەڵەیەکی مێژوویی و فەرهەنگی و نەتەوەیی و زمانیان کرد کە گۆڕینی زمانی خوێندن بوو بۆ قۆناغی ملەڕەتی بەڵام بەداخەوە چەند وەڵامی ئێوە درایەوە ئەوەندەش وەڵامی ئێمە درانەوە کە بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکی دنیای نییە بەبێ گەڕانەوە بۆ زانکۆکان بڕیارێکی استراتیژی بدرێ بۆیە داواکە خاڵێک ئەوەیە کە بێ داوای ئەوکرێ خاڵی دووهەم ئەوەی کە لێرە جەختی لەسەر کرایەوە زمانی دایکە یعنی بەڕاستی زۆر زۆر بەداخەوە هەتا ئێستاش نازانرێت لە پرۆسی پەروەردەیە زمانی دایک بۆ ئەبێ بخوێنرێ نەک لێرە لە هەموو دنیاە ئەرکی زمانی دایک بۆ چاندنی بەهاکانە لە لای منداڵ ئێمە بەداخەوە کاتێک دێن زمانی دایکی منداڵ ئەشێوێنین پەروەردەشی ئەشێوێنین بۆیە ئەبێ زۆر زۆر جەخت لە زمانی دایک بکرێتەوە لەک ئەوەی تەنها ئێمە دێن ئەچین زمانەکە ئەکەین بە دوو شێوەزار بە نەزانانە بە ناوچەگەرێتی بە خستنە لایەنە سیاسەکان بەداخەوە کە چمکێکی سیاسی بەر زمانی دایکەوتووە کە ئەمەش بێتە هۆی ئەوەی کە شێواندنی کەسێتی تاکی لێ بکەوێتەوە چونکە بەپێی هەموو سەرچاوە زانستیەکان سەرچاوی دەروونزانی و کۆمەڵناسی و زمانی بێ 5 ساڵی تەمەنی یەکەم 5 ساڵی زمان پژانی مناڵە و 5 ساڵی بنیادنانی کەسێتی تاکە هەردووکیان هاوتای یەکترین بۆیە ئەبێت ئێمە ئاگاداری زمانی دایک بنێشێوین خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بازە بە چەقبوونی قوتابی ئەگرێ خوێندکارێک لە پرۆسی پەروەردەیە بەڵام ئەم بە چەقبوون و سەنتەربوونی قوتابیە وای لێ هاتووە لەسەر حسابی شکۆی مامۆستایە کە بەداخەوە مامۆستا ئەگەر بەم ئاقارە بڕوە شکۆی مامۆستا ئەکەوێتە بەرکارە چکە ئێمە ئەزانین مامۆستا گەورەترین کەسێتیە بە تایبەتی لە پرۆسی پەروەردە و لە بازنەکانی یەکەمە ئەبێ ئێمە ئاگامان لە هاوسەنگیەک بێت لە نێوان بە چەقبوونی خوێندکار و شکۆی مامۆستایە خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە تا ئێستاش نازانین زمانی فێرکردن چییە و فێرکردنی زمان چییە بەداخەوە لە 31 ساڵی پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستانەت شێوانە
ئێمە لەگەڵ ئەوە نین منداڵ فێری زمانی دووهەم و سێهەم نەبێت بەڵام بە هیچ شێوەیەک بە پێی بڕیاری دێتەوە یەکگرتوەکان منداڵ هەتا و تەمەنی سەر و 10 ساڵی واتا بە دوای 10 ساڵی نابێت زمانی فێرکردنی زمانی ڕشتەکانی خوێندنی بە زمانی دووهەم بێ چکە ئێمە کۆمەڵێک گرفتاری و ئارێشەی لانی نیرۆلۆژی دەمارزانی دەروونزانی کۆمەڵاسی لێکەوێتەوە کە ئێمە لە واقع ئایبیرین مناڵ و گەنجی ئێستا ئێمە کۆمەڵی کێشەی دەرونیان بۆ دروست بووە بەبێ ئەوەی خۆیان بێ و ئێمە خۆمان توشمان کردوون کۆتا خاڵش کە ئەمێت ئاماژەی پێبەم بەڕاستی خوێندنی ئەهلیە خوێندە ئەهلیەکان بەم پاشاگەردانی کە لای لای ئێمە کراونەتەوە گەورەترین مەترسی بۆ نەوەکانی ئێمە بەڕاستی هەمان ئەزمۆن بەریتانیا و بەتایبەت لە لەندەن ساڵی 1940 بۆ 82 جێبەجێیان کرد واتای سەدەی پێشوو لە دوای 42 ساڵ لەو ئەزمونە لە سەدا 25 کە قوتابخانە ئەهلیەکانیان کردو بە لە سەدا 25 دوای 42 ساڵ گەشتدا ئەوەی کە چکار ساتێکیان بەسەر پرۆسەی پەروەردەیان هێناوە بۆیە لە ساڵی 1982 ڕێژەی خوێندنە تایبەتەکانیان کردووە بە لە سەدا 0.3 تەنها بۆ کۆمەڵێک چینی تایبەت نەبێ بۆی هیوادارم زۆر بە شێرگیرانە مامەڵە لەگەڵ خوێندنە تایبەتەکان زۆر سپاس مامۆستا ئەمین سەپان مامۆستاهاری هێنین بۆ ئێرە مایکەکە وەڵام هەر گەنجی نەبوو لە بەڕی کاتی هاتوچۆکە بجێڕێ سپاسی هەموو لایەکەکەم ئەوەی وتان کۆمەڵی زانیاری بوو خسمە سەر هەکبەی معلوماتی خۆم بەڵام هەزار حەکیم بەقەدەر دەردەدارێ نازانێ ئێمە پەیمانگای فێربوونی ئەلفوبێ کوردی و زمانەوانیمان هەیە ئەزانین ئەم میلەتە لە چ قەیرانێکایە کۆمەڵی مامۆسای ئازیز سەردانی ئەو پەیمانگای ئێمە ئەکەن ئینجا ئەزانن ئێمە چەند فەقیرین چەند داماوین چەند لە قەیران داین کەی زمانی دایکمان چۆن فەرامۆش کرد لە پێناوی چیا زمانەمان ئاوالێکەرێ پەیکاری کچەمەوەتانی لە سوید لەوێ کردویان سەریان دوو مناڵی هەیە ئەڵێ ئەبێ بێیت زمانی دایک بخوێنی سیارەیان بۆ ئەنێرن بۆ ماڵەوە مانگی 700 دۆلارێکی حیانەنێ هەر لەبەر ئەوەی کە زمانی دایک بخوێنن نەک کورد هەمووی جا نازانم ئازیزەکانم هەروە سەرەداوێکی بابەتەکان ئەڵێم تاکەی ئەوە 31 ساڵ باشە ئێمە مامۆستامان هەیە خەبیرمان هەیە مامۆستای خاوەن ئەزمونمان هەیە شاعیر و ئەدیب و نووسەر و پەروەردەکارمان هەیە ئێمە بۆ بڕۆین بڵێن وەڵام قەتەر ئەمە یەکەیەتی و میسر ئەمەیە و سوید ئەوەی و ئین ئەوەیە ئێمە چەندێکە لە ساڵەکانی زووە هەر لە ئەحمەدیەوە هەتا ئەگاتە ئەمڕۆ ئەم قەیرانی خوێندنەوەی کوردیەکە برسی لە مناڵی کورد بڕی ئێمە مامۆستا ئازیزەکانمان با بزانین ئێمە کە ئەڕۆی لە جامیعە ئیتر ئەمانەوێ ببین بە مامۆستا مامۆستا جایە پەروەردەکار دیارە کادری پەروەردەیی جیایە برا ئازیزەکانم یعنی من دووسێ ئین هاتووە ناسیا و ڕکۆمەڵێ لە مامۆستا ئازیزانە لەلا من راپۆرت ئەنووسن بۆ تەخەڕوج ئەڵێم ڕۆڵە ئەمە کتێبەکانی ئەدەبی مناڵان ئەمە کتێبەکانی ئەلفوبێ ئەمە نازانم چی ئەڵێ چۆن بینوسم شعرەکە وەکو وەزیفە ئەنووسێ نازانێ پەراوێز بکات نازانێ ئاخر ئەمە قەیرانە بابەتگیان ئێوە ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بن لە دانانی ئەو سیستەمەی کەوا ئەوەی ئێستا ئەتانەوێ ئەبێ جارێککە پیا بچنەوە برا ئازیزەکانم کە بەرنامە ئەگۆڕێن ئەبێ بزانین کام بەرنامە ئەگۆڕیتۆ چی ئەگۆڕی بۆچی ئەیگۆڕی کێ ئەیگۆڕێ
بەدیلی بەرنامەی پێشوو چییە؟ شتیوا هەیە؟ بزانم شتیوا هەیە برا خوشکەکانم سێ چوار مامۆسای ئازیز و دکتۆر باسی زمانی دایشان کرد بەڕاستی ئەگەر دەنگم خۆش وایە تۆزێکە گریام بۆ ئەم میلەتە تۆ چۆن زمانی دایک فرامۆژ ئەەکەی زمانێکی بیانینێنی ئەیکەی بەهین مۆتەکە بەسەر زمانەکەی منەوە قوربان ماومە بەخوا قسەی هەرێنەکە هەرە قسەکەم قوربانی ئەو چاوەتان بم ئێستا مۆبایلەکەی کە پێیەتی ئێقەی چێکا وەکو ئەمین سەبان بە کوردی ئەنووسێت توش بێ بە کوردی بینووسە من دانەری ئەلفوبێ لاتینیم بە لاتینی ئەنووسێ بە سەقەتی ئەینووسێ بە ئینگلیزی ئەینووسێ بۆ ئەوەی زمانەکەشی لەناو کۆمپیوتەرەکە هێن بێ من داواتان لێکم کۆمەڵی خاڵی کەم هەیە ئەوە نازانم هەروازم لێ نایەنن ئەتوانیت بکەی بە نووسین و پێشنیار و پێشکەشی ڕێک ئەوەیشی بۆکەم دابەشکردنی پۆلەکان ئاوا نابێت مامۆستا ئازیزەکانم 4 بۆ 4 لە ئەڵمانیا 5 بۆ 8 8 بۆ 12 اینجا باوکی باوکەکەم مامۆستا مختەز نییە اختصاصی هەمووی هەیە مامۆسایە هی کیمیایە هی فیزیایە ئەیهێنێ بۆ من ئەڵێ هیچ کوردی نازانێت پیت بلچێن بەیەکەوە نازانێت دارا و زارا بنووسێ آخر ئازیزەکەی من ئەوە خەتای کێیە خەتای وەزارەتی پەروەردەیە من زۆر جار کە کتێبەکانم داناوە بردوومە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی وەزارەت لە باتی قورئان کردوانە بە قاس لە باتی خەباتی کوردایەتی کردوانە بە یابراخ سوپاسانەکەم زۆرم ماوە دوای هەمویان زۆر سپاس مامۆستا حەمعەلی مداخەلەیەکی هەیە بێ زەحمەت فەرموو وڵا هاوڕانی خۆشەویست من ملاحەزەیەکم هەیە بەداخەوە بەعزەی تیجاهاتێک لەناو قاعەکە دروست بوو وەکو ئێمە شتێکمان کردەوە ئەوان شتێکیان بێ یعنی بەڕاستی یەک بەیەکی خەڵکی ئەم کۆمەڵگایە بۆی هەیە و حەقی خۆیەتی کە ملاحەزاتی لەسەر ئەم پرۆژه یاسایە هەیە و قسەی خۆی بکەوە ئەم پرۆژه یاسایە ئەگەر بە درێژایی مێژووی عێراق پرۆژه یاساکانی پەروەردە باش بوونایە ئێمە نەگەشتینە ئەم ئەنجامەی کە ئێستا پێی گەشتووی یعنی ئەتوانم بڵێم عێراق ئێستا بە کوردستانیش و بە خوارەوەش گەشتووەتە حەدێک کە مؤتەمەری داڤۆس ئەسڵەن وازیە ناوە لە هەڵسەنگانی پرۆژەی پەروەردەکەیە برادرانی سەیری ئەو بەندانەکەن کە ڕێکخراوی داڤۆس پەروەردەی لە وڵاتانە لەسەر هەڵسەنگان یەکەم شت باسی بواری ئابووریەکە چونکە ئەوێ ئەگەر بواری ئابووری خێزانەکان باش نەبێ و مناڵ دڵخۆش نەبێ و دایک و باوک دڵخۆش نەبێ پەروەردە فەشەلێن ئێمە لە بواری ئابووریە گەورەترین شکستمان هێناوە شکستەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەلایەن هەزار تەلەبە ساڵانە هەڵە ڕێژینە بازار هەمووی بەتاڵەیە بەڕاست هیچ فێر نەبووە بۆ ژیانی خۆی لەبەرەوە پەروەردە بە درێژایی مێژووی عێراق تووشی شکستی گەورە بووە جاران ئەسڵەن زۆر باشتر بوو لێرە یەکێ خڕیجی سەناعە بووە بەچوو دوکانێکی دانا زۆر ناجیحە بووتیە چونکە مامەسای زۆر باشی تیا بوو ئێستا بەداخەوە چینێک مامەسا دروست بووە چوو ئەویش سەبەبی هەیە چونکە ژیانی ناخۆشە هیچ بە خەیاڵیان نایە مەسئولێتی پەروەردەی مناڵەکە جا برادەری وایە ئەڵێ وەڵام پرۆژە یاسایە کەم و کوڕیتیانی تۆ یەی عقوبەی دایک و باوکە دەی بە 500,000 و دوای زیایەکەی بەس بەندێکی تایە ئەڵێ خوێندنگا بۆی هەیە دەڕۆژ مناڵێکی بنەڕەتی بکاتە دەرەوەی قوتابخانە تۆ مناڵێکی بنەڕەتی دەڕۆژەکەیتە دەرەوە عقوبەیە دەینووسا سزادرێ ئەی دوایێنی تۆ چی فێرە بێت چی فێرە بێت بۆچی لایە بێت تایەتی دەرسی باڵا و دەرسی لاوەکی کاکە من فیزیام خۆشێ دکتۆرێک سەماعەکەی خۆشێ
ڕۆناڵدینۆ و میسی تۆپەکەی خۆی نادا بە سەماعی هەرچی دکتۆر هەیە لە دنیا یانی چی دەرسی لاوەکی فیزیای ناوێت تاڵ بە زۆرەی بڕی بەسەریا بە زۆرەی کەی بە سەیری کە ئێمە لە وڵاتی ئێمە پرۆسەی پەروەردەیەوێ مناڵبێری ئینگلیزی عەرەبی کوردی فارسی تورکی فیزیا کیمیا ئەحیات ئەکا دوایی دەرەچێت تەخەڕوجەکە هیچ نازانێت تۆ بیخەو شوێنی کە حەزی لێ کاکە خۆ بە زۆر نییە بە زۆر نییە جا ئێمە لێرە باسی سایدی مامەسایە باشە خراپە ئێمە چیمان بەرهەمهێناوە بۆ ژیان تۆ تەلەبە تەخەڕوج پێەکەی لە جامیعە هیچ فێر نەبووە ناتوانێت ئیشێ بکە هەمووی داوای تەعین بوونی لێکا و کەسیش تەعین ناکەی بە ئاستە نەبێ پرۆسی پەروەردەکە بۆچی بەناجێ حەزانی بەڕاستی یعنی بە درێژایی ئەمە باسی خوێندنی هەلێکە ئێمە هەمووتان مناڵتان هەیە خزمتان هەیە لە خوێندنگا هەلێکان بڕوا بکەن برادەرینە ئەگەر یەکێک باوکو دایکی لە ماڵەوە بەردەوام خەریکی نەبێ یەکتە لە بەدەر ناچێت هەمووی خەریکی تیجارەتە هەمووی خەریکی پارەکۆکردنەوە سڕینەوە تەنها عریزەیەک بۆ خوێندنەوەیەکی ئەهلیە بێ 2 ملیۆن دینار بێت وەزارەت 2 ملیۆنەکەی مەبەستە ئەوەی مەبەست نییە ئەنجا ئەڵێ چی ئەڵێ کاکە ئێمە کتێبیشتان ئێمە بەس 500 مناڵمان لە کۆڵ بکەنەوە کاکە تۆ وەزارەتی پەروەردە ئینسان دروستەکەی وەزارەتی پەروەردە ئەڵێ وەزارەتەکەی من ئینتاجی نییە من بلۆکی بۆ دروستکەم من ئینسان دروستەکەم لە چلەکانەوە بۆ هەفتاکان و هەشتاکان خوێنی ئەهلی لە خارج هەبوو ئێستا ئەوەتە هەرچی وڵاتانی پێشکەوتوو هەیە هەمووی وازیان لە خوێنی ئەهلی ئەمانە تازە دەست پێکەن پرۆژه یاساکە بەبەری خوێندنی ئەهلی دەست پێکەن تۆ کاکە وڵاتان وازی لێناوە بۆ دەست پێکەیتەوە چاوەکەم مناڵ خەڵک 5 پارەی لەکوێ بوو 5 مناڵ بقاتە خوێندنی ئەهلی یعنی ئەمە پرۆژه یاسایە کە حەساسیەتێک دروست بوو وڵا کاکە لە سلێمانی نوزەنووزێک دروست بوو باسیێن پرۆژه یاسا کرد بۆ کاکەم پرۆژه یاسا ماڵی باوکی وەزیرێکە کە ئێمە قسەی لەسەر نەکەین بۆچی قسەی لەسەر نەکەین یانی وڵا تۆ وەرە لە باوکی تەلەبەکە پرسە بزانە دەرچیان نایە مدیرەکەی کاکە مناڵ کە دەریەچێنی کە دەرەچێ ئەبێ ئەگەر ینی توانای نزم بوو ئەبێ مامەسای تایبەت و ژووری تایبەتی بۆ بکەیتەوە فێری کەیت و دەری چێنی مناڵێکی ابتیدایی براحی تێر داسێتۆ خەتی سوور بێنی بەژێر کارتەکەی بڵێ وڵات تۆ فاشیلی بە سەدان تەلەبە لە ئامادەی ڕۆشنبیرا کە من 25 ساڵ لەوێ بووم یەک مۆرمان نابە ناوچاوێەوە ناومان نافاشیل لەبەرەوەی لە عەرەبیا لە ئینگلیزی لە کوردی دەرنەچوو ئێمە گوناحی چییە کاکە لە دەرسێکە باش نییە کاکە حەزی لە فیزیانیە خۆ من چی لێ بکەم بە زۆر ئەبێ دەری چێنم لە ئینگلیزیا 86 هەیە کاکە حەزی لە بالیەیە حەزی لە وەرزشە یعنی بۆ من ئەم یاسانە سەپێنم بەسەریا بە درێژایی ئەم پرۆژە یاسا پڕە لە غەڵەت و ئەم غەڵەتانە لە وەزارەتەکانی کەشەوە هاتوون و هەموو وەزیرەکان کە مۆتەمەریان کردو و پرۆژە یاسایان داناوە بە سەراحەت پیان ئەڵێم یەک کەسیان سەرکەوتوو نەبوون لە عیلاجی یاسای پەروەردە وە سەبەبەکەش ئەگەڕێتەوە بۆ نیزامی سیاسی کێ پێی خۆشە و کێ پێی ناخۆشە بە هەر پێی ناخۆشە دکتۆر شێرکۆ زۆر باشە تەحسین قادر خوشکان برایانی بەڕێز پێشەکی زۆر سپاس بۆ ئەم خوشکبرا بەڕێزانە و سپاس بۆ تیمی پەروەردەی ڕێکخراوی ئازادبوون و بە تایبەتی بۆ بەرای بەڕێزم کاکجیهات کە ساڵانێک کە بایەخی زۆر بە پەروەردە ئەیاوە ڕێ شاکاری دەبارەی پەروەردەوە کردووە بە کوردی و دەستپێشکەری ئەو جارە شەری ئەو بوو کە بایەخ بە پرۆژەی پەروەردەی هەروەها بەو پرۆژە یاسایە بدرێت کە لە پەلەبانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. سەری ڕێز بووە ئەو مامۆستا بەڕێزانم دانوێنم کۆکو مامۆستا عەبدوڵڵا فەرمووی لە دوای دایک ئەوانە مامۆستای یەکەممان بوون و لە خۆناغی سەرەتاییە ئەلفوبای خۆشەویستی نیشتیمان و ئەدەب و هونەر و وەرزش و ئەوانەیان لاچانووی حەزمەکە دەفە دەگوایەکەی کە ناویان بێنم هەندێکیان لە ژیانە ماون هەندێکیان لە ژیانە نەماون. هەر لەم سەرەتای ئەم دایالۆگەی لە ناو ڕێکخراوی ئازادبوون و خۆشەویستان و شارەزایانی دەروێ ڕێکخراو دەستی پێکرد من لە کاکجیهاتم بیست کە بە تەقدیرەوە سەیری هەموو ئەو کارانەکەن کە ئێستا ئەکرێ لای ڕێکخراوەکانی تر و کەسایەتەکانی تر هەروەها سەیری ئەو کارانەش دەکەن بە ڕێزەوە کە پێشتر کرا بەڕاستی ئەوە
یعنی ئەوەی کە بینیم ئەمان وان نازانم کە مێژوو لەو کاتەوە دەست پێکا کە ئێستا ئەمان دەست پێکەن بەعکسەوە بەستایشی ئەو هەوڵاناکەن کە پێشتر کراوە لەلایەن وەزارەتەکانەوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکانەوە بەڵام ئەوەش کە ئایا ئەنجامی بەدەست نەهێناوە یان هێناوە ڕاستیەکەی ئەوە زۆر دروستە کە زۆر بەداخەوە زۆربەی ئەو پرۆژانە لەبارەی پەروەردە لەبارەی ژینگە ئاو خاک زەوی ئەوانە هەر هەمووی ئەنجامی ئەو توێ بەدەست نەهێناوە نەتیجەکەش بە کۆمەڵگەکەمانەوە و بەدەسەڵاتەکەشەوە دیارە. ڕەفیق ساوید لە پێشەکی کتێبی ئەمارەتی بابان کە عەبدولقادری ڕۆستەمی بابان نووسیوێتی باز لە دابڕانەکە لە بینی خەڵکە باز لەوە ئەکاڵێ لە هەمان کاتا شارەکان ئاگایان لە یەکتری نیە، ڕێکخراوە مەدەنیەکان ئاگایان لە یەکتری نیە، شۆڕشەکان ئاگایان لە یەکتری نیە، دوو پارچەی کوردستان ئاگای لە یەکتری نیە و لە هەمان پارچەی کوردستانیشە ئەڵێ کە شۆڕشێک تەواو بێت شۆڕشەکەی تر لە سکرەوە دەست پێ ئەم دەرد و نەخۆشیە سەرەکەی درێژەی هەیە وەزیرێک کارەکانی تەواوکە وەزیرەکەی ترێت نایە درێژەی پێبە. مامۆستا دەشاد لە کاتی کابینەی پێنجا بەجهودی مامۆستا بەڕێزەکانی کوردستان و دەرەوە ئیشی باشیان لەسەر پەروەردە کرد بەداخەوە لە دوای ئەمە وەکو مامۆستا حەمادی وتی بەڕاستی سیستەمی سیاسەکە مەسئولەدەی کە تەراکمی ئەم خبرانە ناکات تەراکمی هەوڵەکان نادا بۆ ئەوەی کە درێژە بکێشێت. سێ کەرتی زۆر گەورە هەیە کەرتی گشتی بە حیزب و پەرلەمان و حکوومەتەوە کەرتی تایبەتی بازرگانی لەگەڵ ڕێکخراوی مەدەنی لە وڵاتی ئێمە کەرتی گشتی تەنیا بایەخی پێدرێ کە ئەویش بناغەکەی حیزبە هەر حیزبە نەیەشتۆ پەرلەمان بێ حکوومەت بێ و کەرتی تایبەتیشی فەوتان لەبەرەوەی کەرتی حیزبی دروست کرد لە ئابووری داراییە کە ئەوەش دەبینین معاملەیان لەگەڵ یاسای نەوت و غاز و لەگەڵ قانون ئیستیسمار چۆن بووە و چۆن بابەتەکانی تر هەمووی ئێمار کراوە کۆسایەکە خرایە سەرەوە. ئەم ڕێکخراوی ئازادبوونە ڕاستیەکەی هەوڵ دەدەین کە پردی پەیوەندی بین لە بینی کەسایەتیەکان لە بینی ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ئەوەی کە ئەم دایالۆگانە هەبێت. هەندێک هاوڕێ قسەی کرد باسی لەوە کرد کە ئەم جوهودانە ڕەنگە سەر نەگرێت سەرگرتن خۆی ئێمە شۆڕش ناکەین بەڕاستی ئێمە هەوڵی ریفۆرم و چاکسازیە دەین بۆیە هەمووی یعنی بەردێک ئاخرێتە سەربەردی بینای فکر بینای کەسایەتی بینای باوەڕ و بوژانەوەی ئومێد دروستکردنەوەی متمانە لە بینی خەڵکە بۆیە من لەو باوەڕەیەم ئەم تیمە زۆر کاری باشیان کردووە دەستخۆشیان لێ یەکەم و ئومێد دەکەم کە بەردەوام بن و ئەوانی تریش بەردەوام بن کە خەون و ئومێدی چاکسازیان هەیە متمانە بگەڕێتەوە ناو خەڵک خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی خەڵک لە بینی یەکتریا و ئەمانەش هەمووی فشارە لەسەر دەسەڵات یعنی ئێستا ئەم یا پرۆژە یاسایە کە ئەم خوێندنەوانی بۆ کرێ لەم تیمە و لە ناکانی تریشەوە ئەبێوان هەڵوێسە بکەن بزان پرۆژە یاسایە کە ئەیانەوێت بیدون کوناسەکان وتی بەبەری دەسەڵاتەکە سەر ناگرێت لەبەر خەڵک وشیارە و قسەی لەسەرەکە و دیبێتی لەسەرەکە سەری ڕێز بۆ مامۆستا کانم لە خۆناغی سەرەتاییەوە بەرۆژوو دانەوێنم دەستخۆشی لە ئەم مامۆستا بەڕێزانە و لە تیمی ڕێکخراوەکەوە تایبەتی لە کاژیان لە ڕاستیە هەرچەنەو بەڕێزانەی کە معنین ڕۆشتن یعنی ئەم سیاسەتی تەحقیرکردن و تەخویف و ئەم شتە لە ناو کووردا یعنی من تێ ناگەم تۆ مامۆستای هاتووی بە ڕێزێکی ئێمە ئیکارێکمان کردو ئەم کارە ئەکرێ ڕخنەی لێ بگری ناکرێت پێ بڵێ تۆ ڕێگە غەڵەتەکە و هەڵبژار ئەبوایە بچیتایە لە پەرلەمان ئەمە بکەی لە کاتێکا کاک جیهاد خۆی وەکو ڕێکخراوی ئازادبوون بەرنامەی ئەوەیان هەیە بەڵام ئێمە 100 دانە سەعات لەوە ئەچێ دانیشت بین لەسەرم بابەتە بیدایەت قەرار بۆ مادە بە مادە سەیریکەین وەکەوەی بەڕێزانە پێشنیاریان کرد بەڵام سەیرمان کرد ئەمە ئیژ ناکات چکە بەڵێ ڕاستە هەندێ مادەی تایە یاسا نییە پێویستی بە یاسا نییە مامۆستا بەڕێزەکانمان ئەو با بڵێن نیزام مەدرسەکەیان هێنا تەواو بە نیزام مەدرسی حەلەکرێ بەڵام لە کات و شوێنێکی وایە بەڕاستی کە ئێمە تەفاسیلێکمان باز نەکردووە پێویست ناکا کەسێک بێت یعنی تەحقیری خەڵک بکە یا مەسەلەن بڵێ ئەم ئیشەوان ناکرێ بەو شێوەیە تر ئەکرێ ئێمە ئەوەندەمان لێزانیوە سپاسمانەکەین ئێوە باشتر بیکەن یا هاوکارمان بن باشتر بکەین لەبەرەوە هیوادارم ئەم سیاسەتی پەراوێز خستن و ناشرینکردنەی یەکتر واز لێ بێنن هەچ کەسەیە تۆزێ لە دەسەڵاتەوە نزیک بێ ئیتر ئەوانی تر هەمووی پایە ماڵ بکات یعنی من ئەو فێڵینەم بۆ دروست بوو ئەو ئێحساسە ئەگینە من ڕێزم بۆ هەموو کەسێکەیە
کاتێککە قسەکە ئازادە بەس ئەو بە هجووم دەستی پێکرد هەروەها مەسەلەن مامۆستا حەمە عومەر ئەویش جەنابیشیان باسی کۆمەڵێ شتیان کرد باشە ئێوە لە مەواقعی دەسەڵاتان ئەمە کاتی خۆی شتێکیان بە یاسین ڕەمەزان و تو تێبێ واستەی گەورەی بۆ بکەن تۆ وەزیری هیچی پێ نەکراوە ئەندام پەرلەمانی هیچی پێ ناکرێ مدیری پەروەردەی هیچی پێ ناکرێ گوێژ لە مامۆستای جدیەکان ناگری گوێژ لە خەڵک ناگری گوێژ لە دایک و باوک ناگری یعنی تاکەی ئێمە ئەمە قبولکەین مناڵەکانمان ئەمەی فەوتان يعني بناچاری بێ بچی خەڵک هەیە خانە و ماڵ و حاڵی ئەفرۆشێ بەس بۆی مناڵەکەی باتە مەکتەبێکی تایبەتەوە يعني ئەم بێدەنگ بوون و ئەم مجاملەی کردنی یەکترە ڕاستی من وەکو ناسک يعني من لەگەڵ بەڕێزەوە و بەسپاسەوە لەگەڵ کاک جیهاد و ڕێکخراوی ئازادبوون لەسەرم پرۆژەیە چەندین سەعات قسەمان کردووە بەڵام ڕێی شخصی خۆم وەکو مامۆستا عەبدوڵڵاوەتی ئەم یاسایە پولێکی قەڵب نایەنە و هەوڵێکی جددیە بۆ ئەوەی دەرگای مەکتەبەکان داخرێ و بیکەن بە کۆمەڵەیە قیتاعی خاص و هەرواشیان لێ کردووە کردویانە ئۆڕێدی لەبەرەوەی مامۆستایە مەعاشی نەبێ مناڵێک زۆپای نەبێ مەکتەبەکە و بڕوخێ بەسەر تاکەواتە بڕۆ بەجێی بێڵە کەواتە ئەمە نابودکردنی کەرتی گشتیە من زۆر سپاسانەکەم و داوای لێبوردنەکەم ئەگەر بەهۆی مداخلەی من لەگەڵ مامۆستا دڵشادا یعنی هەر شتێک دروست بێ من هیچ شتێکی شخصیم لەگەڵ کەسانیە بەڵام خەڵکی ژەگە سنووری خۆی بزانێ و بزانێت تۆ شکستی هێناوە سیستمی حکومڕانی تۆ شکستی هێناوە ئیتر شانازی چی بەسەر خەڵکەوە مامۆستا عەبدوڵڵا من هەرەوە ناڵێم دەستان خۆش بێ لە حەقەتا من ئەمە ئەم کۆبوونەوەی و ئەم کۆڕە زۆر بە شتێکی گەورە ئەزانم و دڵنیایشم من ئەم زۆر تەسیری هەیە زۆر کاریگەری ئەبێ لەسەر ئەو پرۆسەیە و لەسەر ئەو پرۆژەیە من لە ئەوەل ڕۆژەوە داوام لێکردن بەڕەئی من ئەەکەم ئەم پرۆژەیە وازی لێ بێنن با دەرچێ چونکە من بە سەراحەت ئەیڵێم ئەم پرۆژەیە ئەگەر دەرچێ ڕووی ئەوانە ڕەشەکە کە دایانەوە کە ئەوە زۆر کەلیمێکی ناشرینەکەیوە چونکە لە حەجی بچێ لە پرۆژە یاسای پەروەردەی ناچێت هیچیشی علاقەی بەوە نییە ئەگەر پرۆژە یاساکەی پێشویان لێنایە هی ئەوەی زمانی جەوهەرنامیق کە 1992 یەکەم پرۆژە بووە لەگەڵ ئەم پرۆژەی 1912 دایان بێنایە ئەم یاسایە وا ئەڵێ خەلەلەکەی لەکوێیە ئێمە لای بین ئەوان هاتوون لە دنیایش ئەمە نییە لە هەموو شوێنێکا کە یاسا ئەگۆڕێ کە دەستورێک شتێک ئەگۆڕێ ئێنن بەراوردکاری ئەکەن لە بینی ئەوەی کە کۆن بەکار هاتووە و لەوەی کە ئیستە تازەیە ئەمان چون یەکسەر شتی خۆیان هێناوە وەڵڵاهی عەیبەکە ئیخوێنیتەوە شتی وای تایە خۆ من زۆریم نەخۆش تۆ لەمانم بیستووە قەنەعەتی هەبێ من پێم وایە یەکێکی پۆلی شەشی دایدا دابنیشێتوان شتیوادا بۆشیان گیانەوە بۆ چێ گیانەوە من بەرپرسم لە مامۆستا بمبورە تۆ معنی ئەمانە معنینی هەنگاوێکی باشتان ناوە دەستان خۆش بێ دەست بەکار بن چونکە هەر هەنگاوێک کە ئێوە دەینێن پێم وایە ئەوانەی کە وەکو جەنابتان وتان شکستیان هێناوە ئیتر بۆ ئێمە خۆمان بەوان هەڵواس هەنگاوێک بنێن دەستان خۆش بێ هەنگاوێکی زۆر جەریانە و ئازانەیە بەڵام پێشنیارێکم هەیە هیوادارم کۆڕ و کۆبوونەوەکان هەر لە ناو چەقی شارانە بێ بچێتە ئەترافی شاریش بۆی بتوانن چالاکیەکانتان زۆرتر دەستکەوێت دەستان خۆش بێت زۆر